پرۆژەی کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەیەکی کلتوریە بۆ بەرفراوانکردنی ڕوبەری خوێندنەوە. بەو جۆرەی کتێبەکان لەلایەن کەسێکی دیکەوە دەخوێنرێنەوە و بە ئاسانی دێنە بەردەستمان و وەک حکایەتخوانێکی کۆن بابەتەکان یان شتەکان و ڕووداوەکانمان بۆ دەخەنە ڕوو. ئاوا بەو جۆرە کلتوری خوێندنەوە ئاسانتر و خێراتر هەنگاو دەنێت. هەر ئاسانکاریەک ئەرکێکی بەجێیە بۆ ئەوەی کارێک بکەین خوێنەران و کتێبەکان بە ساناترین شێوە کار لێک بکەن. ئەم پرۆژێش ڕێگایەکی کورکراوەیە بۆ ڕێخۆشکردن و هاتنەبوونی توێژێکی تر لە خوێنەران، یاخود گەڕاندنەوە و ئاشکردنەوەی ئەو خوێنەرانەی بار هۆکارێک بێت لە کتێبدا بڕاون. ناوەندی غەزەلنووس لە هەنگاوێکی کلتوری گرنگدا پرۆژەیەکی سەرپێخستووە بۆ خوێندنەوەی کتێب و گەیاندنی بە کتێبدۆستان. پرۆژەکە ڕەهەندێکی کلتوری هەیە و ئامانج لێی تەنیا بەردەستخستنی ئەو کتێبانەیە کە تۆی بیسەر و خوێنەر لەبەر هەر هۆیەک بێت تا ئێستا پێت نەکراوە بیان خوێنیتەوە. تەنیا ئامانجیشی هەرچی زیاتر بە کلتورکردنی کتێبە. کتێبی دەنگی غەزەلنووس، پرۆژەی ئاشکردنەوەی خوێنەرانە بە کتێب. ئێمە دەخوێنینەوە و ئێوە گوێ بگرن. ڕۆمانی ڕۆژێکی بێدەنگ لە تەنجا، نووسینی تاهر بنجەلبوون، وەرگێڕان و خوێندنەوەی تارا شێخ عوسمان. ئەمە چیرۆکی پیاوێکە، با دەستخەڕۆی کرد و زەمەنیش لە یادی کرد، مەرگیش ڕاوەدووینە. با لە خۆرهەڵاتی شارەکەوە و لەو شوێنەوە دێت کە لێوەی ئۆقیانوسی ئەتڵەسی و دەریای ناوەڕاست بەیەک دەگەن. شارێک چەند گۆردۆڵکەیەکی یەک بە دوای یەکدا پێک دێت و کۆمەڵێک ئەفسانە و تەلیسمی نەرم دەوری داوە. هیچ ڕێگەیەک نییە بۆ زانینی بنج و بنەماکانی. زەمن لەگەڵ دەستپێکی سەدەدا دەست پێ دەکات یان خەریکە دەست پێ دەکات. زەمن سێگۆشەیەک لە فەزای ئەو پیاوەدا دروست دەکات کە بە منداڵی و کاتێک تەمەنی 12 ساڵان یان 13 ساڵان بوو لە شاری فاسەوە کۆچی کرد بۆ ئەوەی لە لادێ کار بکات. لە نادور و میلیلە و دواتر لە کاتی جەنگدا گەڕایەوە بۆ فاس. پاشان لە پەنجاکاندا لەگەڵ خێزانەکەیدا ئەو شارەی جێهێشت و کۆچی کرد بۆ تەنجە و بۆ ئەلبوگاز کە باو تەمەڵی سپڵەی تێدا بڵاوە. مەرێک کەشتیەکە دەستی ئەو کیژۆڵانە هەڵیان گرتووە کە نە جوان و نەناشرینن. دەچنە ماڵێکی داڕوخاو، چاوانێکی وریا بە دوویان دەکەوێ. چاوانی پیاوانێک کە دەستێکی متمانەدار ئەو دیمەنەی لێ دوور دەخاتەوە. ئێستا ئەو لەسەر چەرپاکەی ڕاکشاوە، بێزاری پێچاوێتەوە، دەخوازێت بڕواتە دەرەوە، بە پێ بەلایەکی شارەکەدا تێپەڕێ. لە لای بازاڕە گەورەکەوە بوەستێ و هەندێک نان بکڕێ. دوکانەکەی بکاتەوە و لە ژوورە گەورەکەدا دەست بکاتەوە بە دوورینی کراسی سپیا و دامان. بەڵام هەوکردنی بۆریەکانی هەناسەی ناچاری کردووە لەسەر جێگەکەی بمێنێتەوە. بای خۆرهەڵاتی پڕ لە بارانیش لە فەرمانی پزیشکەکان زیاتر ڕێگری لێ دەکەن. ماڵەکە ساردە، شێ چەند هێڵێکی لە کەڕووی سەوزی لە دیوارەکاندا دروست کردووە. ئەو ئاورنگانەی بە شوشەی پەنجەرەکەون کاتێک دەتکێنە سەر تەختەی چوارچێوەی پەنجەرەکە بە تێپەڕبوونی کات بۆ گەندەکەن و دەبنەکە ڕوو. خۆی بە پاڵتۆیەک و بەتانیەکی خوریدا پۆشی. بیرکردنەوە و خەواڵی و ویەگرتن لە ڕیتمی بارانەکە بەنۆبە داگیریان کردووە. نازانێت چی بکات لەناو ئەو جێگەی و لەسەر ئەو چەرپایی لەبەر قورسایی جەستەی چەماوەتەوە و هەر وەک تەڵەی ئاژەڵانی لێ هاتووە. هەر ڕۆژێ بێ دەپچڕێ و ئەو ڕادستی زەویە شێدارە ڕەشەکە دەکات، ئەو چەرپایە کە دەیهێڵێتەوە و دەیپارێزێت. کاتێک هەڵدەستێتە سەر پێ، جەستەی دەلەرزێ و قاچەکانی ناتوانن هەڵیگرن. دەگەڕێتەوە بۆ سەر جێگەکەی و بیر لە ڕێگەی حەسیمەی شاخاوی دەکاتەوە.
ئەو ڕێگەی پێیدا هەڵدەزنا و فەردەیەکی 20 کیلۆیشی بە کۆڵیەوە بوو. یادەوەری ئەو کوڕەمێرد مناڵە دەگەڕێنێتەوە کە زۆر بە جووی ناچار بوو کار بکە. دوای مردنی باوکی کە دە مناڵی وردی لە خانوویەکی کۆنی شاری فازدا بەبێ هیچ سەرچاوەیەکی بژێوی جێهێشت بوو. ئەو یادەوەریانە ئازاری دەدەن، بەڵام شانازیان پێوە دەکات. لەو بارودۆخەدا فێری ئەوە بوو ڕێزی خودی خۆی بگرێ. لەوە شتێگەیشت ئەوە پێویستی بوو پاڵی پێوەنا پشت بە خۆی ببەستێ، نەک نەفرەتی ئاسمان. بەڵام زۆر وەبیرهێنانەوەی ئەوە تووشی بێزاری دەکات، هەروەک ئەو ئاسمانە سپیەی کە دەیبینێ و ئەو بایە گوێی لە لورە و لە دەرگادانەکانێتی. بێزاری لەو کاتەدا دێت کە گەڕاندنەوەی شتەکان ئازاراوی دەبن. بێزاری بێدەنگی و مەنگی ئەو شتانەی دەوری چەرپایەکەیان داوە، شتی کۆن هەروەک خۆی. ئەو شتانە سەرڕای پیربوونیان هێشتا لێرە ماون، لە شوێنی خۆیان سەقامگیر و بێدەنگ. کات بە هێواشیەکی تووڕەکەر دەڕوات، کارەکەرەکە زەویەکە دەشوات، بێ ئەوەی ئاور لە بوونی ئەو بداتەوە لە ژێر لێەوە گۆرانی دەڵێت، وەک ئەوەی بەتەنها بێت، کەوتە تێبینی کردنی، هیچ دەسەڵات و هێزێکی نییە. ویستی داوای لێ بکات دەنگی نزم بکاتەوە، بەڵام ئەوەی نەکرد. ڕەنگە لی تێنەگات. ئەو کارەکەرە لە دەوروبەری شارەوە هاتبوو کە گوندیشینەکان لە گوندەکانیانەوە کۆچ دەکەن، هیچ شتێک لە ناخیدا ناوڕوژێت. دەیبینێ و پرسیار دەکات بۆچی لە ماڵەکەی داماوەتەوە، چونکە ئەو هێشتا مناڵ و پاکیزەیە، هیچ نەخۆشیەک هەڕەشەی لێ ناکات و ناچاری ناکات لە جێگەدا بمێنێتەوە. ئەگەری ئەوەش ڕوو بدات بە تەنها نابێت، خێزانەکەی و خزم و هاوڕەکانی بە دەوریەوە دەبن. بەڵام ئەو چەند حەز دەکات مناڵەکانی ببینێت. نەخێر، لە دەوری چەرپاکەی نا، ئەوە پێشبینیەکی شومە. پاش ئەوە کەسیان لێرە نین، باشە، نابێت مناڵەکانی هەراسان بکات، خێزان نا، هێشتا زووە بۆ ئەوە، نابێت خێزانەکەی ببینێت، لە کاتی جەژن و خۆشیدا نەبێ، بەڵام ئێستا ئەو بەپێی توانە خۆی لەگەڵ هەوکردنی بۆریەکانی هەناسەیدا ڕادەهێنێ. بەڵام بێزاری، ئەم گۆشەگیریە لەسەر خۆچڕا، تاریکە، بێزاری قورستر و بەهێزترە لە نەخۆشی. دراوسەکان هاوڕێ نین، تەنها دراوسێن، نەخراپن، نەباشن. ناتوانێت بانهێشتیان کا بۆ دەمەتەقێ، ڕەنگە لە یەک نەگەن، ڕەنگە هیچیان نەبێت بە پیاەکی پیر و نەخۆش و توشبوو بە بێزاری بڵێن. بەڵام ئەو لە بەرامبەردا زۆر شتی هەیە بۆیان بگێڕێتەوە. بەڵام لەوانەیە گاڵتەی پێ بکەن، چی وایان لێ دەکات گوێ لە پیاە بگرن کە نامۆیە بەوان. ئەوان دەیناسن، گویان لە دەنگێتی کە تووڕە و شێتگیرە بێ، کاتێک ململانێ لەگەڵ هەناسە توندیدا دەکات. دەیبینن ڕۆژانە 4 جار بە کۆڵانەکەدا تێدەپەڕێت بەبێ درەنگ کەوتن. کاتێک گویان لە چوونە دەرەوەی بە بەیانیانی نابێ، دەزانن لە جێگەدا کەوتووە. گویان لە کۆکە تیژەکەی و لە خەیزەی سنگی دەبێ. تەنانەت دەتوانن لە بالکۆنی ماڵەکانیانەوە ببینن، کاتێک شانی بە درەختێکی کورتە باڵاوەدا و دەستی خستوۆتە سەر سنگی، دەیەوێت پاژماوە کەڵەکە بۆکانی ناوقورگی تف بکاتەوە. اینجا دوای سیرکردنێک بۆ ئەوەی دڵنیا بێت کەس چاودێری ناکا، بە تووڕەیی بەڵغەمە سپێکەی فڕێدەداتە سەر زەوی. ئەو حەز ناکات ئەم حاڵەتە سەر و دڵی بگرێت و لە ڕێز و شکۆی کەم بکاتەوە. نەخێر، هی ئەوە نین قسەیان لەگەڵ بکرێت. پیاوەکان لەسەر ئیشەکانیانن، ژنەکانیش خەریکی کاری ناوماڵ و چێژلێنانن. کار ناگاتەوەی ژنە دراوسێکەی تەنیش داوت بکە بۆ ئەوەی لەگەڵیدا یادەوەری جەنگی نادور و میلی لێ بگێڕێتەوە. ئەگەر تۆزێک جوانی هەبوایە ئەو ژنە دراوسەیە، نا، پاشان ئەمە ناکرێت. بێزاری ئەو سابیتە زۆر نزمەیە کە لە ناوەڕاستیدا درزی بردووە و ئامادەیە لە هەر ساتێکا بێ بکەوێتە خوارەوە. لە چەرپاکەوە چاوانی تێدەبڕێت بۆ ئەوەی ئاسمان ببینێت، ئاسمانی هەوراوی و ڕوخساری ئاشنا و نامۆدا دەچەمنەوە بەسەریدا، وەک ئەوەی ماڵاوای لێ بکەن. کاتێک دەکەوێتە سەر تەنیشتەکانی، خۆی لە ڕوبەڕووی ئەو دیواری تەنیشتیدا دەبینێتەوە کە شێدای خوراندووە. دیوارێک هێواش هێواش بەرەو لای ئەو دێتە پێشێ. هەموو ڕۆژێک تۆزێک لێ نزیک دەبێتەوە. ئەو دیوارە کە دەبینێ کە دەجوڵێ، ناتوانێت نەبی وەستێنێت نەڕێگری لێ بکە. وا نامێنێتەوە، دەبێت بکۆکێت بۆ ئەوەی هەناسەکانی لەگەڵ ئەو لەرینەوە پچڕ پچڕەدا بێنەوە بە بەریدا کە هێواش هێواش لە ناو قەفەزەی سنگیدا دێن و دەچن. بەتەنها کۆکەیە، سەرەڕای ئەوەی ئازاری دەدات، دەتوانێت لەو ساتی دڵڕاوچە و ڕێکردنە دەری بهێنێت. پاشان چاوەکانی دادەخات، نەک بۆ ئەوەی بنوێت، بەڵکو لەبەر ئەوەی سابیتە و دیوارەکانی ژوورەکەی نەبینێ. زۆر جار کاتێک دانیشتووە چاوەکانی دەچنە خەو،
قاج لەسەر قاچ و دەستی لە ژێر سەریدایە لەپڕ هەڵدەبەزێتەوە و دەست دەکاتەوە بە کۆکین چونکە لینجاوی سنگی لە قورگیدا گیر دەخوا. تەنانەت کە تەندروستیشی باشە زۆر جار شلەمەنی لە قورگی دەگیرێت. ئاو تف لەوەش خراپتر دەنگی هەندێشت. ئەمەش خەوشێکی زگماکی ناسراوە لە خێزانەکەیدا. یەکێک لە براکانی خوالی خۆش بێت نەیدەتوانی پەرداخی ئاو بە یەکجار بخواتەوە، بەڵکو ناچار دەبوو ئاوەکە بە چەند قومێ بخواتەوە. ئامۆزاکانی نازناوی پەلەپەلکەریان لێ نابوو چونکە بە پەلە نانی دەخوارد و زۆر شت لە بینی دەگیرا. لەو خێزانەدا نیگەرانن لە تێپەڕبوونی کات و مردن بەو قوڕک پڕانە و ئەو خنکانانەی بەهۆی ئەو قوڕک پڕانەوە ڕوودەدەن. ئەوانەی بە هەڵەشت قوت دەدەن لە هەموو کە زیاتر بە دوای پارەدا دەڕۆن و زۆرترینیان بە بەرچاوتەنگی ناسراون. دەیانەوێت هەموو شتێک بە خێرایی قوت بدەن. ئەوانە دەیانەوێت بۆ هەتایە پارە و شتومەکەکانیان کەڵەکە بکەن و بپارێزن. لەسەر چەرپاکەی دانیشت چەند قومێکی بچووکی لە چاکەیدا. تۆزێک هەست بە باشبوون دەکات بەڵام ناتوانێت بچێتە دەرەوە. لە پەنجەرەکەەوە سەیری ئەو باخچە بچووکەی کرد کە زۆری خۆش دەویست. لە ئاوی باراندا نقوم بووە. هەرزەگیای زۆر لێ ڕواوە. کاتێک کەش خۆش بوو پاکی دەکاتەوە و بژاری دەکات. داوای لە کارەکەرەکە کرد تەلەڤیزیۆنەکەی بۆ بکاتەوە. وێنەکە زۆر تێکەڵ و پێکەڵ بوو. چاوی هەموو ڕۆژێک کستر دەبێت. فیلمێکی ئەمریکی دۆبلاژکراوی فەڕەنسیە. ناتوانێت بە باشی گوێی لە قسەکانی بێ. ئەوەی تیان ناگات ئەوەیە بۆچی تەلەڤیزیۆنی مەغریب کە پەخشەکەی بە سڵاوی نیشتیمانی و قورئان دەست پێ دەکات زنجیرەی ئەمریکی و فەڕەنسی پەخش دەکەن. تەنها هەز بە نامۆیی ناکات بەڵکو هەز بە تێکدانی خەیاڵیشی دەکات. وێنەی ئەو گاوانانە و چەتەکانی سەر ڕێگا و دەوڵەمەندە لادەرە ئەمریکیەکان هەموو ئەمانە هیچی مانای نییە. هەمیشە بەم بەرنامانە ئامانجیان جەماوەرێکی دیکەیە نەک هەرتوو ڕەدەبێت بەڵکو ڕخنە دەگرێت و جنێو دەدات و نەفرەت لە نەزان و نەخوێندەوارەکانیش دەکات. بەڵام ئەمڕۆ بێزاری ڕقی هەڵدەستێنێت و وای لێ دەکات لە هەموو کات زیاتری هەڵبچێت. ویستی دەستی بکاتە کۆڵەمست بۆ ئەوەی شاشەی تەلەڤیزیۆنەکە بشکێنێ کە زیاتر لە 8,000 درهەمی پێدا و وتی ئەو پارەیەم بە فیڕۆچوو. کێ دەتوانێت بێت و تەنهاییەکەی کەم بکاتەوە؟ چه هاوڕێک بام بکات بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکات تا ئەو کاتە هێوا شەماندووکەرەی تێپەڕێت. هیچ کەسێکی ناوێت و تەواو. ئەگەر نا دەتوانێت پەرستارێک یان یاریدە دەری پزیشکێک بەکرێ بگرێ تا خزمەتی بکات و چاودێری بکات. ئەمە ناکات چونکە ئەو نەخۆش نییە. خۆی بە نەخۆش نازانێت. ئەوەی نایهێڵت بچێتە دەرەوە ڕێگری دەکات ئەو بای خۆرهەڵاتە نەفرێتیە و ئەو بارانە شەڕەنگێزە پیسەیە. هاوڕی زۆری هەبوو بەڵام زۆربەیان مردوون. یەک بە یەک بیریان لێ دەکاتەوە. ناشتوانێن ڕێگە بەخۆی بگرێت و گلەییان لێ نەکا کە بەر لە وادەی خۆیان کۆچیان کردووە. ونبوونی ئەوانە ئەو تەنهایەی ئەمی قورستر و چڕتر کردوێتەوە بۆی هەیە لێیان تووڕە بێت چونکە بێ ئومێدیان کردووە و دوای ئەو کاتە دوور و درێژانەی پێکەوە بەسەریان بردووە بەجێیان هێشتووە. دوای ئەو هەموو ئەزمونە هاو بەشانە تەنهایان کردووە. تەنانەت هەر 4 براکەشی محەممەد و هیلال و ئیدریس و هادی هەمویان مردوون. ئەمانە هاوڕێی نەبوون بەڵام هەروەک شتێکی سروشتی مرۆڤ خۆشی ویستون. یەک لە دوای یەک ناشتوونی. هەموو جارێکیش لە سوچێکی ماڵەکەدا هەڵدەتروشکا و وەک مناڵ دەگریا. هەوڵیدا هەندێک پەیوەندی لەگەڵ کوڕوکچی براکانیدا بپارێزێت بەڵام سەرکەوتوو نەبوو. مەولای عەلی عاشقی ژیان بوو. باڵای بەرز و ڕۆحی سووک بوو. ئەو بازرگانە دنیا دیدەیە لە تەمەنی 65 ساڵیدا وەک ئەوەی فەرمانبەر بێت خۆی لە کاروبارەکانی خانە نشین کرد بۆ ئەوەی چێژ لەو ڕۆژانە وەربگرێت کە لە ژیانی ئاماوێتی. دوای مردنی ژنەبیانیەکەی جارێکی دیکە ژیانی خۆی ڕێخستەوە و بەڕێکەوت ژنێکی ئۆرستۆکراتی بە تەمەنی هێنا. بەڵام مناڵی نەدەبوو. ژیانێکی ئاسوودەیان هەبوو. دراوسەیەک بوون بە ئاستەم هەستت بەبوونیان نەکرد. پیاوەکە ڕۆژی بەیاری کاغەز بەسەر دەبرد و لە ماڵەکەی خۆیدا پێشوازی لە میوانەکانی دەکرد کە هەمویان ئەرباب و کەسانی دەوڵەمەند و خاوەن پلەپایە بوون. هەمیشە جلەکانیان سپی بوو وەک ئەوەی بچن بۆ ئاهەنگی ژنهێنان. یاری تووتیان دەکرد. مێژووی ئەو یاریە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەندەلوسی. هێشتا کارتەکان ناوەکانیان ئیسپانیە. ئەلری، ئەسپادا، کۆپاس. ئەو یاریە سەرکێشی پێوەیە. بە پێی و خاڵانەی دەکارتی هەر یاریکەرێک دیاری دەکات
ئەو یاریە تووڕێی کەسانی تووڕە دەوروژێنێت و هەندێک جار گرژی و خۆشیە بۆ ئەوانەی سیر دەکەن. دەگەڕنەوە هەندێک لە مێردەکان لە ژنەکانیان جیابوونەتەوە چونکە لە کاتی ئەو یاریەدا سوێندیان بە تەلاقیان خواردووە و دوایی دۆڕاندویانە، بەڵام ئەمە لە سەردەمە کۆنەکاندا ڕوویداوە. مەولا عەلی بۆ چێژ و خۆشی خۆی و کاتێک هاوڕەکانی لە دەوری کۆ دەبوونەوە ئەو یاریی دەکرد. ڕۆژێکیان کاتێک لە مزگەوت بوو تووشی دڵەکوتێ بوو بەهۆیەوە گەیاندیانە نەخۆشخانە. کاتێک هۆشی هاتەوە یەکەم شت کە لە پزیشکەکەی داوا کرد ئەوە بوو داخۆ دەتوانێت دوانیەوە ڕۆبگەڕێتەوە بۆ یاری کاغەز. هاوڕەکانی دەهاتنە نەخۆشخانە و لەسەر سیسەمەکەی یاری کاغەزیان لەگەڵ دەکرد و زۆری شۆشیار بوون هیچ دەنگە دەنگ نەکەن بۆ ئەوەی پزیشکەکە پێیان نەزانێت. لەو ڕۆژەدا مەولا عەلی پەیمانی لەگەڵ هاوڕێکانی وەرگرت ئەگەر مرد ئەوە لە تەنیشت تابوتەکەیەوە یاری کاغەز بکەن. هەرچەندە پەیمانێکی زۆر شەرمامێز بوو بەڵام کەس نەیتوانی تووڕێی بکات. دوای چەند مانگێک لە کاتی یاری کاغەزدا مەولا عەلی تووشی دڵەکوتێ بۆ و بەر لەوەی گیان بسپێرێت پەنجەی شایەتمانی ڕاستی بەرز کردەوە بۆ شایەتمان هێنان و یەکێک لە کارتەکانی بەدەستی چەپی بەرز کردەوە تا هاوڕێکانی ئاگدار بکاتەوە پەیمانەکەیان ببەنە سەر. هاوڕێکانی لە بەرامبەر تابوتەکەیدا یاریان نەکرد بەڵام دوای 3 ڕۆژ و لە هەمان کاتی دیاری کرا و هەمان شوێندا دەستیان کردەوە بە یاریکردن، بەڵام دڵەکان خەمبار و چاوەکان پڕبوون لە هێشتا باران دەبارێت. لەسەر چەرپایەکەیەوە دەتوانێت سربانی ماڵی مەولای عەلی ببینێ. بیری لەو پیاوە دەکردەوە کە تەنها جارێکی ژیاری کاغەزی لەگەڵ نەکردووە بەڵام جار بەجار پێکەوە قسەیان دەکرد و یادگارەکانی لادەیان دەگێڕایەوە. وەک مرۆڤێک بیری لێ دەکاتەوە کە سەرڕای ئەوەی تەمەنی لە 70 ساڵی تێپەڕی کردبوو کەچی هەرگیز تەنهایی و بێزاری و پیرێتی نەناسی. مەولا عەلی نەخۆشی و کەم ئەندامی نەناسی. زۆر کەسێکی جددی و باش بوو. گەر زیندوو بووایە ڕەنگە ئێستا بەهاتایە و چەند سەعاتێکی لەگەڵدا ببردایەتە سەر. بەڵام ئێستا ئەو کەسا بوونی نییە. هاوڕێکانیشی هیچ وەیەک نابینن تا هاتوچووی ماڵی ژنێکی ئۆرستکراتی بکەن کە ژیانێکی سادە و بێتاقەت دەباتە سەر. بە جوڵەیەکی پەنجە گەورەی ناوی مەولا عەلی کوژاندەوە. لەو وێنەیە ڕاما کە بە دیوارەکەی بەرامبەریەوە هەڵواسرا بوو. ئەوە توێزی بوو. پیاوێک بوو هەرگیز ژنی نەهێنا. لەو کاتەوەی ڕای کرد بە دوای ژنێکدا مرد. ئەو ژنە جوان و بچکۆلە بوو. شێوازی ژیانی توێزی خەیاڵی هاوڕێکانی دەوروژان. هەمویان ژنیان هێنا و خاوەنی چەند بناڵێکن. بە ئارەزوی خۆی ژنی نەهێنا بوو. لە پێناوی ڕابواردندا زۆر سەرکێشی هەبوو لەگەڵ ژنی خەڵکی دیکە و ئەو کچە دڵسافانەی کە جوانی و بەخشندەیەکەی ڕای دەکێشان بۆ لای. چونکە سکرتێری میرێکی خۆرهەڵات بوو. کاتێکی زۆری بێکاری هەبوو. کاروباری گەورەکەی بەڕێوە دەبرد. ئەویش زۆر سەفەری دەکرد. هەر بۆیە کاتێکی زۆری لە بەردەمدا بوو بۆ پیاهەڵدان و ڕابواردن و گێڕانەوەی چیرۆکەکانی بۆ هاوڕێکانی. بە هاوڕێکانی دەگوت جوانترین کات بۆ خەوتن لەگەڵ ژندا لە نێوان نوێژی عەسر و خۆرئاوابووندایە. توێرێکی تەواوکاری هەبوو لەسەر ئامادەگی جەستە و ڕووناکی سروشتی و ترۆپکی چێژ لە لای ژنان. بەلای ئەوەوە شەو بۆ ئەوە دروستکراوە خەڵکی تێیدا بخەون و جەستەیان لە ماندوێتی و بێزاری ڕۆژ بەتاڵکەنەوە. شەو بۆ سێکس نەگونجاوە. بەڵام کاتی بنەڕەتی لە ڕۆژدا بۆشایەکی قوڵ دروست دەکات کە دەبێت بە یاریکردن و باوەش پیاکردنی یەک بە دوای یەکیدا پڕ بکرێتەوە، نەک بە یاری کاغەز. تویزی دەشی گوت ئەو ساتە سەرانسەری ڕۆژێک دێنێت. بەر لەوە بیر دەکەینەوە و مژدە بە خۆمان دەدەین. لە کاتی ئەوەدا شێت دەبین، دوای ئەوە دەحەسێنەوە کە خۆمان ئامادە دەکەین بۆ شەو جارێکی دیکە بیری لێ دەکەینەوە. عەشقی ئەم پیاوە بۆ جەستەی ژن بێسنوور بوو. هەندێک جاریش ڕێگەی بەخۆی دەدا هەندێک گوشەی بێ ئابڕوانە بڵێت کە خۆی دانی بەوەدا دەنا خۆی بە مەبەست دەیدرکێنێ. وەک خۆی دەیگوت هەرگیز نەکەوت بۆ داوی خۆشەویستی ژنێکەوە. ئەم شتەش زۆر ئازار بەخش بوو. بەڵام هەموو ژنێکی خۆش دەویست و ژیانی بەوە بەسەر دەبرد کە بە جوانی ژناندا هەڵی دەدا. کەواتە تویزی پیاوێکی سەرکێش بوو. دڵنیایی پیاوە باشەکانی دەخستانی گەرانیەوە. ئەو پیاوانەی بە چیرۆکەکانی خەیاڵیانی دەوروژان. بەڵام کۆچی کرد و ئەو هاوڕێیانەی بەجێهێشت کە بیریان دەکرد. بە تایبەت ئەو پیاوەی زۆر پێویستی بە هاوڕێیەک بوو لەگەڵیدا بێت. خەو دەبینێت و خەیاڵ دەکاتەوە. دەبێت تویزی چ بۆ باس بکردایە. دوای خۆر ئاوابوون و دوای ڕابواردن لەگەڵ ژنێکدا کە ئەوەندە نابێت تەلاق دراوە دەهات بۆ لای ئەو.
سڵی لە کەچ دەکردەوە چونکە لەوانە بوو داوای لێ بکەن دان بە باوکایەتی ئەو منداڵانە دابنێت کە دوای ئەو کارە دروستی دەکردن. خۆشترین شت لە لای توێزی ئەوە بوو بە وردی باسی سەرکێشیەکانی بکات و شانازی پێوە دەکردن. بەمەش بێ ئەوەی پێوەی دیار بێ ئیرەی هاوڕێکانی دەوروژان. لە قۆناغێکی ژیانیدا ئارەزوی ژنهێنان خودوکەی دەدا، گەیشتەی ڕێگەیەکی سەیر و پێکەنی ناوی، بەڵام پیادەکردنی ئەو شێوازە ئاستەم بوو. ئەوی ژمارەکردنی ژنێک بۆ ماوەیەک کە شیاوی تازەکردنەوە بێ، هاوڕێکانیشی بەوا پێدەکەنین. تویزی کۆچی کرد، هاوڕێ تەنها کەشی ئێستا گلەی لێ دەکات کە تۆزێک زوو کۆچی کرد. دەبێت هۆکاری مردنەکەی چی بوو بێ، بیری نایەت، بەڵام زۆر لەو بڕوایەدایە کە ڕەنگە بە دوای ژنێکی لە چک بەسەردا ڕای کردبێت و خۆی دابێت بە تاشە بەردێکتا و دواتر کەوتبێت بە زەویدا و کە لەسەری لە تەنی شۆستەیەکەوە تێکشکا بێ. ڕەنگە مێردێکی هەڵخەڵەتێنرا و سەری بڕی بێت و پێستەکەی کەوڵ کردبێ. نەخێر، ئەمە زۆر شتێکی توندە، شتێکی ترسناکە لەو ژوورە خەمناکەدا ئەو هەموو وێنە خوێناویە ببینێ کە بە بەردەمیدا دێن و دەچن. ئەمە جگە لە دەنگی توێزی کە بەناڵە ناڵ داوای ئەوەی کردووە فریای بکەون. نەخێر، توێزی بە مەرگێکی سروشتی مردووە دوای سێکسکردن، ئیدی لە نێو باوەشی ئەو کچەدا کە یەکەمین جار بۆ لەگەڵیدا بنوێت خەو بردوێتیەوە و ئەم جارە لە هونەرەکانی خۆشەویستیدا بەسەر خۆیدا سەرکەوتووە. دوای ئەفراندنی لە ڕێزلێنانی جەستەی ژنێک بەهێمنی گیانی سپاردووە. ئەگەر تۆزێک وریا بواە، ئەگەر میانە ڕەو بواە، زیادە ڕۆیی نەکردایە لە جگەرە کێشاندا، ڕەنگە ئەمڕۆ هەبوایە بۆ ئەوەی چێژ لە ژیان وەرگێت و هاوڕێکانی خۆشحاڵ کردایە. بەشیر لە کاتی نوێشکردن دامرد. هەر کەسە و شێوازێکی خۆی هەیە بۆ جێهێشتنی ئەم ژیانە. زۆر باش ئەو ڕۆژانی لەبیرە کە بەشیر دەهات بۆ دوکانەکەی و سەری دەدا و بە دەنگێکی زوڵاڵ و بەرز قسەی لەسەر سیاسەتی جیهانی عەرەب دەکرد. زۆر پەرۆشی ئیسلام بوو، بەڵام بێئومێد بوو لە عەرەب. ئەو پێی وا بوو عەرەب شایانی ئاینی ئیسلام نییە. هەرگیز نوێژی نەدەچوو، هاوکاتیش هیچ فیلمێکی لەدەست نەدەچوو. هەموو کاتی خۆی لە نێوان مزگەوت و سینەمادا دەبردەسەر. پیاوێکی ڕۆشنبیر بوو، باشترین کتێبخانەی هەبوو لەو شارەدا. پڕ بوو لە ژمارەیەکی زۆر بابەت لەسەر ئیسلام و شێعر بە هەردوو زمانی عەرەبی و فەڕەنسی. پیاوێکی بە فەرهەنگ بوو، دەستی بە هەردوو چەمکی عەرەبی و فەڕەنسیەوە گرت بوو. نمونەی ڕووناکبیری عەرەبی بوو کە بەسەر زمان و فەرهەنگەکانی دیکەدا کرابەوە. پیاوێکی دەگمەن بوو، ڕقی لە چەنەبازی و قسەی پڕۆپوچ بوو. کاتێکیش کە دەهات بۆ دوکانەکەی ئەو بۆ ئەوە بوو قسە لەسەر دوا هەواڵ بکات و ئاماژە بەو لێکۆڵینەوە گرنگە بدات لە لەندەن و ڤێننا ئەنجام درراوە لە ڕادیۆبیانیەکانەوە گوێی لێ بووە. بەڵام بەشیر مرد بە بێنەخۆشی. لە کاتێکا مرد نوێژی دەکرد. کاتێک مرد کتێبێکی لەسەر کتێبخانەکەی بەکراوەی بەجێهێشت بوو کە دەیخوێندەوە. مەریگێکی جوان بەڵام توندوو لە ناکاو. کارەکەرەکەی پەرداخێک چای بۆ هێنا. کاتێک بینی لە بەرخۆیەوە چەند وشەیەکی ناشرینی وت، چاکە سارد بۆەوە و شەکرەکەشی کەم بوو. ئەمەش بەس بوو بۆ ئەوەی تووڕێی بکە. بانگی کارەکەرەکەی کرد. درەنگ هات بە دەنگیەوە، هاواری کرد، بەپەلە هات و داوای لێبوردنی کرد. سینەکەی هەڵگرت و پێشنیاری ئەوەی بۆ کرد چایەکی دیکەی بۆ لێنێت، بەڵام ئەو قاوەیەکی خستی پێ باشتر بوو. لە ناخی خۆیدا نەفرەتی لە کارەکەرەکەی کرد. ئەو کچە گوێی لێ نییە، یان وا خۆی پیشان دەدا گوێی لێ نییە. ژنێکی ماندووە، زۆر بە دڵسۆزی کار دەکا. هەرچەندە کرەیەکی کەم وەردەگرێ، بەڵام ئارام دەگرێ. بۆ ئەوەیە بەرگەی گۆڕانە مەزاجەکان بگرێ. لە کاتی خواردنەوەی قاوەکەیدا گەڕایەوە بۆ مەلەکردن لە بیرکردنەوە ڕەشەکانیدا. بەخۆی گوت ئەمە ژیانە. ئەو ژیانی یەک هاوڕێکانی لەناو برد و ئەو بۆشایی چواردەوری تونتر کردەوە. بیری لە عەلام کردەوە کە گیاندانەکەی لە نەخۆشخانە زۆر درێژەی کێشا. جگەری داڕزی بوو بێ ئەوەی لە ژیانیدا تنۆک یەکمەی بخواتەوە. شەڕەنگێز نەبوو. عەلام کەسێکی باش بوو، زۆر قسە خۆش بوو، حەزی لە گێڕانەوەی چیرۆک و ڕقی لە ئیشکردن بوو. ژنەکەی دەوڵەمەند بوو، ئەمەش بێزاری نەکرد بوو. ژنەکەی بەسەرۆک بانگ دەکرد. هاوڕێکانی لەو بڕوایەدا بوون شیای پیاوەتێکەی نییە، چونکە قایل بووە بەڕێوەبردننی ماڵ و ژیانی بخاتە ژێردەستی ژنەکەیەوە. عەلام زۆر گوناح بوو، هەرگیز ئازاری نەچەشت بوو. ئەو ڕۆژە نەبێت مەرگ بە هێواشی لێی نزیک بووە. ماوەی 1 هەفتە بە دەوریدا سوڕایە و دوایش دوای ئازارێک کە بەرگەی نەدەگیرا مەرگ لەگەڵ خۆی ڕاپێچی کرد. لەسەر سیسەمی نەخۆشخانە بینی، گریا، دەیزانی جارێکی دیکە نایبینێتەوە. هەرگیز ئەمڕۆ پەشیمانە لە بینینی دواوێنەی هاوڕێکەی.
ڕەنگە ڕۆژێک ئەویش لە شوێنی هاوڕێکەی و لەژێر ئەو چەرچە فەسپیانەدا بکەوێ. لەو ساتە بێ ئومێدیەدا هیچ شتێک ئارەزووی پرسە و دڵنیایی پڕ ناکاتەوە. لەم ڕۆژە درێژەی زستاندا چەندین خەیاڵی زۆر داگیری دەکەن چی بکات بۆ ئەوەی لە خەیاڵەکانی هەڵبێت. مناڵەکانی دوورن، یەکێکیان لە وڵاتێکی دەرەوەیە، گەر بە تەلەفۆن قسەی لەگەڵ بکات دێتەوە، بەڵام نابێت مەسەلەکە گەورە بکات. ئەوی تریان کار دەکات و ناتوانێت نەچێتەوە بۆ کارەکەی، بە بیانوویەکی زۆر پێویست نەبێت. هیچ شتێکی پێویستیش لە ئارادا نییە. ئەوەی هەیە ئەو تەنهای و ئەو ئاسمانە هەوراوەیە کە هێواش بەرەولای ئەو دێت و سابیتەکە تێدەپەڕێنێ. بۆ ئەوەی بە هەموو هێزی بچەقێتە سنگی، چۆن هەڵبێت لەو هێزەی لە پەراسوەکانی گیر بۆ و خەیاڵی کۆژانی نەخۆشخانە و مەرگ و چای وشک بوو دەڕژێنێتەوە سەرەوە. ئای ئەگەر کیژۆڵەیەکی گەنج جوان دەهات بۆ سەردانی و پشتی بۆ دەشێلا و گەمەی بە پەنجەکانی دەکرد و قژە درێژە بۆن خۆشەکەی بەسەریدا بڵاو دەکردەوە. شتێکی جوانە تا ڕادەی مەحاڵ، ئەمەش ڕوخسارێکی دیکە و ئاڵۆزی مەرگە. یەکێک لە ئامۆزەکانی بۆی گێڕایەوە کە جارێکیان خەریک بوو دەمرد. لەو کاتەی وای دەزانی کە خەریکە گیان دەسپێرێت، کچێکی فرە جوان لای سیسەمەکەیەوە ڕاوەستا و بە پەرۆشیەوە داوای لێکرد دوای بکەوێ. زۆر پەلەی بوو، تەنانەت لەو کاتەی کە کچەکە دەستی بۆ ڕاکێشا بوو قاچی هەڵخلیسکا و کەوتە قوڵایی عەدەمەوە. دەتوانێت عەباسی کۆنە هاوڕێی وان بکە. لە دوجاری یەکتر بینینیاندا شەڕیان کرد و جنێویان بە یەکتریدا. ئەمە ساڵێک لەمەوبەر بوو، 1 ساڵ بە تەواوی بەسەر ئەوەدا تێپەڕیوە. ئەمە بیانوویەکی گونجاوە بۆ ئەوەی داوەتی بکاو ئاش بنەوە. هەردووکیان یەک جۆرە هەڵسوکەوتیان هەبوو، جنێ و گاڵتە پێکردن بەرامبەر بە کەسانی دیکە. بەڵام کاتێک گاڵتە پێکردنی یەکێکیان درێژەی دەکێشا، قوربانیەکە تووڕەت دەبێت و هەڵدەچێت. نەخێر، خۆ بە زیلزانیەکەی ڕێگەی نادات داواتی عەباس بکات. لەگەڵەوەی دەیزانی قسەکردن بە هەندێک کەس باری شانی سوک دەکات و وای لێ دەکا کەمتر خەمۆک بێ، بەشێکی باشی دوانی وەڕۆکەی تێدەپەڕێ. پاشان ئەوە کێکە ئەمان دەبێت گاڵتەی پێ بکەن. هەموو هاوڕێ و قوربانیەکانیان لە ژیاندا نەماون و مردوون، ناگەنە ئەو ڕادەی کە گاڵتە بە مردوان بکەن، چونکە لەوانەیە و گاڵتەیە بێتاقەتیان بکە. بەڵام هەلێکی باش دەبێت بۆ پاکتاوکردنی حسابە کۆنەکانیان لەگەڵ هەندێکیانە. دەبێت حاڵی عەباس چۆن بێت؟ عەباس دوو ژنی هەیە، 2 ماڵی هەیە و چەند مناڵێکی هەیە و بازرگانیەکی گەشەکردوشی هەیە. بەم دوایە بەنیاز بوو سێمین ژن بێنێت. ئەویش بێوەژنێکی گەنج بوو کە لە دوکانەکەیدا کاری دەکرد. بەڵام دوای ئەوەی هەردوو ژنەکەی لە دژی ئەو یەکیان گرت لەو بڕیارەی پاشگەز بووە. بەڵام ئەمە ڕێگری لێ نەدەکرد تا نەچێتە بەردەم قوتابخانەی کچان، چونکە بەو ئۆتۆمبیلە مارسیدسەی کە بەم دوایە کڕی بووی دەچووە بەردەم قوتابخانەی کچان و لە کاتی هاتنەوەیان لە قوتابخانە گێچەڵی پێدەکردن. لە هەمووی خۆشتر ئەوە بوو کە چاوی تووشی نزیکبینی بوو لە دوورەوە شتی نەدەبینی. ئەوە ژوای کرد کە بەڵای زۆری بەسەر بێت. جارێکیان دوای 2 کچکەوت بوو کە یەکێکیان کچی خۆی بوو. کاتێک کچەکەی ئاوڕی دەداتەوە بۆ ئەوەی قسەی پێ بڵێ، زمانی تێکەڵ و پێکەڵ بوو لە وەڵام داوت بووی ویستیومە تۆ تاقی بکەمەوە. بۆ ئێوارەش دیارەیەکی بۆ کچەکەی کڕی بوو تا بێدەنگەکەی بکڕێت. ئەم چیرۆکە لە شارەکەدا بڵاو بووە. لەو ڕۆژەوە چاویلکەکانی گۆڕی و وازی لە گێچەڵکردن بە کچان هێنا و چیتر نەدەچوە بەردەرگای قوتابخانەکان. ڕەشەباکە دەلورێنێ، ڕەشەبایەکی زۆردارە، هیچ گوێ ناداتە کەسەکانی تر. چۆن لە زەمن ڕزگارمان دەبێت؟ چ بکرێت بۆ ئەوەی جێدەستی کەمتر بێت؟ چ بکرێت تا لەم بیرۆکانە ڕزگار بێت؟ کوا هەستکردن بە تەڕوبەڕی جەستەی کچێکی گەنج لێرەوە بڕوات بۆ ئەوەی پیاوێکی پیر بەدی بکات. ئەو نقمبوونە هێواش ڕەت دەکاتەوە. هەموو دەرمانەکانی دەخاتە تەوالێتەکە و بە هەروژم ئاوی پیا دەکات. دەبێت بگەڕێتەوە بۆ یادەوەریە دوورەکان بۆ ئەوەی یادی ئەو ڕۆژە بکاتەوە لە ئەلئەسیل، کاتێک کچێکی ئیسپانی لە دوکانەکەی خۆی و لە میلیلیە خۆی پێشکەش کرد. کچێکی پاکیزەی کێوی بوو، لە دەست کە سوکاری هەڵهات بوو کە سوکاری کاسوەلیک بوون. زۆر وریایان دەکردەوە لە پیاوان بەگشتی و لە پیاوانی موسڵمان بە تایبەتی. لەو کاتەدا ئەم پیاوێکی قۆز بوو، زۆر ڕێکپۆش و هەستناسک بوو. دانیشت و وێنەکانی ئەو سەردەمەی هێنایەوە بەرچاوی خۆی. کاتێک جلوبەرگی وەک ئەوروپیەکانی لەبەر دەکرد و هاتوچۆی مەیخانە تایبەتە ئیسپانیەکانی دەکرد کە قەدەغە بوو موسڵمانەکان ڕووی تێبکەن و زۆر بەدەگمەن کەسانی موسڵمان بۆی دەچوون. ئەو کاتە سەردەمی لادان و ڕابواردن و یاری و چێژوەرگرتن بوو. ئەو کات ئەکسپرێسی دەخواردەوە و بە دزێوە لەگەڵ ئافرەتە ئیسپانیەکاندا ڕای دەبوارد. لۆلا
جارناجارێک و بێوادەی دیاریکراوی پێشوەخت دەهات بۆ لای و هەرکە دەیبینی پەردەکانی دوکانەکەی دادەدایە و خۆی لە تێڕوانینی دراوسەکانی دەپاراست. زۆر ئارەزووی دەستبازی هەبوو لەگەڵ لۆلادا. تا ئێستاش ئەو یادەوەریانە لە ناخیدا زیندون و تاو دەسێنن. زەردەخەنەیەکی ئاسوودەیی و بیرکردن لەسەر ڕوخساری نەخشی کێشا. تۆزێک ڕۆشناییدایە و ڕۆژە درێژەی کچێکی گەنجی ئیسپانی لەبەر دەستی پیاوێکی موسڵماندا. ئەوە بەس بوو بۆ ئەوەی ژیانی تێک و پێک بدات، بەڵام ئەو حەزی لەو خۆخستنە مەترسیەوە هەبوو. ڕۆژێک لولا شووی کرد بە ئەفسەرێکی سوپای داگیر کرد، دوای ئەوە ئیدی نەیبینیەوە. ڕەنگە ئەوە باشتر بوو بێت، دەبێت ئەمڕۆ ئەو کچە لەکوێ بێ، ڕەنگە لۆلا مردبێت. نا، لۆلا نەمرە، ئەو جەستەیە، ئەو ڕوانینە، ئەو جووتەمەمکەی بۆ نەمری دروستکراون. پاشان تەمەنی هێشتا 16 ساڵانە یا 20 ساڵانە، لەوە زیاتر نییە. لە کاتێکا بیری لەو کچە دەکردەوە کەوتە گومان لەوەی لەوانەیە ئەو کچە هەر نەبوو بێت، ڕەنگە لە خەیاڵی خۆیدا دروستی کردبێت. بۆچی نا؟ چ زیانێکی هەیە کە ئەوە دروست بکات؟ مافی خۆیەتی وا هەست بکات کە لە 20 ساڵیدا عاشق بوو بێت و عاشقی کچێکی ئیسپانی بوو بێت بە ناوی لۆلاوە. چەند حەز دەکات لە خەودا بیبینێ، بەڵام بۆ ئەوەی خەو ببینێت دەبوو بنوێ، بێ ئەوەی بۆریا هەوکردوەکەی هەناسەی هەراسانی بکە کە خیزەی لەگەڵ هەر هەرانسەدانێکیدا زیاتر بەرز دەبەوە. لۆلا نایەت و بۆ لای و خۆی بخسێنێتە ناو جێگەکەی و پێستی بنێت بە پێستی ئەوەوە. هەستی بە ڕوومەتی ئەو کرد، ڕاکشە، نەیتوانی، چونکە پێستەکەی نووساوە بە ئێسکەکانیەوە. ئەم چرچ و لۆچیە، ئەم زەویە ڕوتەنە هەرگیز بە دڵی لۆلا نابێت. ڕەنگە لۆلا بە تەنها بێت، مناڵەکانی فڕیانداوەتە خانەیەکی پیرانەوە. ئەی مێردەکەی ڕەنگە لە یەکێ لە شەڕەکاندا کوژرابێ، کەواتە ئەمیش بە تەنهایە، هەموو کاتی بە قسەکردن لەگەڵ پشیلێکدا بەسەردەبا. بیر لە هەموو پیرەکان دەکاتەوە کە لە ژیان دەریان دێنن و دەیان بەناو خانەی پیرانەوە. خۆشبەختانە ئەم پێشکەوتنە نەگەیشتۆتە مەغریب. پاشان ئەم مناڵەکانی جوان پەروەردەکردوون و فێری خۆشەویستی دایک و باوکی کردوون کە ڕاستەوخۆ دوای خۆشەویستی خوددایە. مناڵەکانی کاری وا ناکەن، مناڵەکان چەند گەورە بن پێویستیان بە پاڕانەوە و نزای دایک و باوکە. داوای ئەو نزایانە دەکەن و شانازی پێوە دەکەن. ئەگەر یەکێکیان ئەو چاوقایمەی کرد و ویستی ئەو بەرێتە یەکێک لەو خانەی پیرانەوە، ئەوە ئەم بە نەفرەتی دەکا و خۆی نادات بەدەستەوە و گۆشەگیر دەبێت. ئەمە مانای ئەوەیە حکمی مردنێکی خێرا و تاڵی بەسەردا بدرێ. مردنیش حەوانەوە نییە، ڕزگاربوون نییە لە هەموو شتەکان. ئەگەر زۆری لێکرا و بە شەقی یەکێ لە کوڕەکانی ماڵەکەی بەجێبێڵێت، ئەوەش تاوانکاریە. بیری کەوتەوە، مناڵەکانی لەگەڵ ئەو ناژین، ئەوان دوورن لە تەنجە، بەڵام پەیوەندی پێوە دەکەن و زۆر بەگەرمی لە هەواڵی دەپرسن. ئەویش دڵنیایان دەکاتەوە کە حاڵی باشە و ناکەوێتە سکاڵاکردن، نایەوێت هەراسانیان بکات. ئەگەر ئیشەکانیان جێهێشت و هاتن بۆ سەردانی، ئەوە بەڵگەیە بۆ ئەوەی زۆر نەخۆشە. سەردانەکەیان شتەکە خراپتر دەکات، نابێت مەسەلەکە گەورە بکرێت. ڕادیۆکەی کردەوە، گوێی لێبوو فەریدەت ڕەش گۆرانی دەوت. ئەو فەریدی خۆش ناوێت، لەو باوەڕەدایە ئەو پیاوە گۆرانی ناڵێت، بەڵکو لەبەر زۆری سکاڵەکانی دەگری. بەخۆی وت هەمویان سکاڵا دەکەن، گۆرانی قورس و ناخۆش دەڵێن کە پیاوێکی تەنهای وەک من لەم ڕۆژە بێ کۆتایەدا بەرگەی ناگرێت. هەستی کرد ئارەزووی شت خواردنی هەیە، بەڵام نەک ئەو خواردە بێتامەی کە پزیشک بۆی نووسیوە و دیاری کردووە بە بێخوێ و بەهارات. ناوێت ئەو سەوزە کوڵاوانە بخوات کە بۆ نەخۆش و ئەوانە ئامادە دەکرێن کە گیان دەدەن. حەزی لە تاوەیەک پاقلەیە جوان کوڵا بێت بۆ ئەوەی هەرسی بکات. پەرداخێک چای خستی شەکر زۆری دەکات بەسەرا. هەموو ئەم شتانی لێ قەدەغە کراوە، بەڵام بڕوای بە قسەی پزیشکەکە نییە. یەکێک لە هاوڕەکانی بیر دەکەوێتەوە کە دکتۆر لی بێهیوا بوو لە ڕێزی مردووان داینابوو کەچی وەک دوا ئارەزووی داوای تاوەیە گۆشتی وشکی بە ڕۆن سوورۆکراوەی کرد. دواییش یەک قۆری چای کردبوو بەسەردا. دەست بەجێ تەندروستی چاک دەبێتەوە، دەیەوێت هەمان شت بکات، بەڵام ژنەکەی وەڵامی ئەو داوایی ناداتەوە. ئەو نەخۆشێکی نمونەییە، بە وردی و موو بە موڕێنمایەکانی پزیشک جێبەجێ دەکات. ئەمە ژوای لێ دەکا گاڵتەی پێ بکات و سەر بخاتە سەری. لە بەرامبەردا بە ژنەکەی دەڵێت بۆیە بە وردیە و لە کاتی خۆیدا دەرمانەکانت دەخۆیت بۆ ئەوەی بسەلمێنیت نەخۆشیەکەت ڕاستە و سیناریۆ نییە. بەمە ژنەکەی زۆر تووڕە دەبێت. هاوڕەکانی مردوون و خێزانەکەی کەم بۆتەوە.
پەیوەندیەکی باشیشی بە برازا و ئامۆزاکانیەوە نییە. زۆر ڕخنەی لێگرتوون و بە چاوی سووک سەیری کردوون، بۆیە هیچ ئازایەتی لە خۆیدا نابینێت بچێت و ئاشتیان بکاتەوە. بە تایبەت لەم کاتەدا پێویستی بە یەکێکە ئەو تەنهایەی بڕەوێنێتەوە. دەبێت لەگەڵ خۆیدا گونجاو بێت. برازایەکی هەیە زۆری خۆش دەوێت، بەڵام هەمیشە شەڕ دەکەن. لە ڕاستیدا تۆزێک لە یەکتر دەچن، بەوەی هەردووکیان وەک یەک تووڕن، گاڵتەبازن و حەزیان لەوەیە ئامۆژگاری خەڵک بکەن. جیاوازی تەمەنیان 20 ساڵە. ئەو برازایی هیچ ئامادە نیە گوێ لە پیاوە بگرێت کە تەمەنی لە 6 ساڵی نزیک بۆتەوە و هێشتا بە کوڕە بانگی دەکا. ئەو وانەیە لەوانەیە لەم ماڵە داڕوخاوەدا کوشتارگەیەکی لێ بکەوێتەوە. ڕاستە ماڵەکە بە باشی نەماوەتەوە و خەریکە لە ناو دەچێت. ئەویش هەمیشە بە توندی ئەوە ڕەت دەکاتەوە ئاوەڕ لەو درز و قڵیشانە بداتەوە کە بە دیوار و سابیتەکەەوە دیارن. دەتوانێت تو بۆ کات بە فیڕۆدان دەست بێنێت بە ماڵەکەدا و داوا لە بەلوعەچی بکات بێت و ئەو بۆریە ئاوانەی بۆ چاک بکاتەوە کە ئاوی لێ دەچێت و ناچار بووە بە پارچە پەڕۆبیان بەستێت. هەروەها دەتوانێت سەتڵی ئاوی بە هەروژمی تەوالێتەکەی چاک بکات کە بەردەوام دەنگەدەنگ دەکات. بەڵام ئەو بەلوعەچی خۆش ناوێت. دەڵێت ئەوانە کۆمەڵێک پیشەوەری ساختەچی و قۆڵ بڕن. هەرگیز سەرکەوتوو نەبووە لە قسەکردن لەگەڵ ئەو بەلوعەچیانەدا. نەخێر، ئەو پارچە پەڕۆکان و بە فیڕۆدانی ئاوی بەلاوە پەسەندە. پێویست بە تووڕەبوون ناکا. ئەم ماڵە هەمیشە وا بووە. پاشان ئەو بۆ هەتایە لەگەڵ بەلوعەچیەکاندا ڕێک ناکەوێت. چۆن چاوی ئەو تەنهاییە بێکۆتاییە دەربهێنێت؟ چۆن بەسەر ئەو گەردەلوولەدا زاڵ بێت کە بە دەوری بیرکردنەوەی دادەسوڕێتەوە و خەیاڵی تەموژاوی دەکات؟ چی بکات بۆەوەی خۆر و خۆشی بگەڕێتەوە ئەم ماڵە؟ کێ هێزی دەداتێ بۆ ئەوەی زۆر بەهێز بێت و زۆر عەقڵی زیاتر بێت لەو ئازارە و زیرەکیەکی لە زیرەکی پێکهاتە کیمیاویەکانی دەرمانەکان زۆرترە؟ بڕیاریدا پیاوێک داوت بکا کە فەرمانبەری یەکێک لە بانکەکان بوو. بەر لەوەی بگاتە تەمەنی خانەنشینکردن هێشتا مناڵە. هەرێکەیان ئەویدی باش دەناسی. باوکی دراوسەیەکی باش بوو. لە فاز دوکانی لەزگەی دیواری هەبوو. فەرمانبەری بانکەکەش پیاوێکی باش بوو. زۆر دنیا دیدە نەبوو، بەڵام بە ئاسانی تێکەڵ دەبوو. هەموو ئاواتی ئەوە بوو لە شانۆدا کار بکات. بەڕاستیش ئۆرستوکراتی بە ئەدەبی وەرگێڕا بۆ عەرەبی. ناوی ئەلعەرەبی بوو. نازناوی ڕەبیع وەک نازناوێکی هونەری بۆ خۆی هەڵبژارد بوو. ئەمەش بۆ جێگەی گاڵتە پێکردنی خەڵک و بە شیتا بانگیان دەکرد. نەیتوانی بە ڕەنگاری ئەو سەختی و گاڵتە پێکردنی خەڵک ببێتەوە، بۆیە لە ئاواتە هونەرەکانی پاشگەز بووە. کاتێک لە شانۆوە چووە بانگ، ئیدی خۆشی ژیانی لاون بوو. ئیتر هاوڕێتی کەسانی لە خۆی بەتەمەنتری دەکرد. کچی ئامۆزایەکی خۆی هێنا و چەند منداڵێکی لێی بوو. ژنی ئەلعەرەبی وەڵامی تەلەفۆنەکەی دایەوە. لێرە نییە، سەفەری کردووە. بۆ پیاسە و گەڕان نا. چووە بۆ کازابڵانکا بۆ ئەوەی کچە نۆبەرەکەی ببینێ کە بۆ تەمامۆسای یەکێک لەو قوتابخانانەی بەوە ناسراوە کارکردن تێیدا زۆر قورسە. چونکە کەوتۆتە گەڕێکێکی میلیەوە و یەکێکە لەو گەڕەکانەی ژیان و کارکردن تێیدا قورسە. بۆ گەڕەکانە دەوترێت گەڕێکی هەڕەمەکی و نایاساییەکان، چونکە ئەو گەڕەکانە لە شەودا بە دوور لە چاوانی دەسەڵات گەشە دەکەن. هێشتا کچەکە شووی نەکردووە و پێویستی بە یارمەتی خێزانەکەیەتی. ئەمە شتێکی سروشتیە، چونکە لەو شارە گەورەیە داون بووە. کازابڵانکاش کچانی گەنجی خۆش ناوێ. ئەلعەرەبی چووە تا باریشانی کچەکەی سووک بکات، بەڵام لە کاتێکی خراپدا سەفەری کردووە. دەبوو لێرە بووایە تا باریشانی هاوڕێکەی سووک بکات. چونکە ئەمیش پێویستی بە یارمەتیدان هەیە. ئەمیش هەست بە تەنهایی و ونبوون دەکات. زۆر ڕقی لەو کچە فەقیرە دەبێتەوە کە لە کەسانی بەڕەڵای کازابڵانکا دەترسێت. بۆچی تۆزێک پشت بە خۆی نابەستێت؟ کەواتە دەبوو باوکی هەراسان نەکرد با و وازی لێ هێنابە لێرە بوایە. بۆ ئەوانەی زیاتر پێویستیانە. گەر داواکاریەکانی ئاسان بوایە، ڕەنگ بوو ئێستا شووی بکردایە. لەبەر ئەوەی چەند بڕوانامایەکی باڵای هەیە، ئەمەش مافی ئەوەی دەداتێ شوو بە یەکەم کەس نەکا کە دێتە خوازبێنی. کەواتە جوانە؟ هەرگیز، بەڵکو تۆزێکیش ئێسگرانە. ئەگەر شووی بکردایە، ئێستا ئەلعەرەبی لێرە دەبوو، لەگەڵ هاوڕە پیرەکەیدا دەمەتەقی دەکرد. بەداخەوە بە تایبەتی هەردووکیان لە یەکتر تێدەگەن، چونکە ئەلعەرەبی شەرمن و شاعیریە و دەزانێت چۆن گوێ لە هاوڕێکی دەگرێت و قسەکانی پێنابڕێ. تا بڵێت ئەمە سێمین جارە گوێم لەم چیرۆکە دەبێت. نەخێر، هێندەش برزە نییە بۆ ئەوەی بیری بخاتەوە کە خۆی ڕێک دەخاتەوە. پیاوێکی زۆر بە ماریفەتە، بەڵام ئەم پیاوە کچێکی بێماریفەتی هەیە. ئەمەش جێگەی داخە.
لە سەردەمی ئەودا کچان نەدەچوونە قوتابخانە، جوان و ناشرینەکان شویان دەکرد و کە سوکار لە کۆڵ خۆیانیان دەکردنەوە. ئەو کچانە خەریکی کاری ناوماڵ و مناڵخستنەوە بوون. ئەمڕۆ مناڵیان دەبێت بەڵام ئاگاداری ماڵەکانیان نابن. ئەوەشی کە شوو ناکە پێویستی بە باوکێتی. ئەمە شتێکی سروشتیە، بەڵام بۆچی لەم کاتەدا پێویستی بە باوکی بوو؟ لەم کاتەدا و لێرەش پیاوێک هەیە هەست بەوە دەکات لەلایەن هەمووانەوە پەراوێز خراوە، ناتوانێت گلەی بکات. بە چه حەقێک ئەوە دەکات؟ بەخۆی وت ئەلعەرەبی بۆ پیشەی هونەری بەکار نەدەهات، منیش بەڵام لانی کەم دەتوانم درۆزن و فێڵبازەکان ئاشکرا بکەم. ئەو دەیەوێت باوکێکی باش بێت، بەڵام ئەمە کاتی بۆ نایەڵێتەوە بۆ ئەوەی هاوڕێیەک بێت لە کاتی پێویستدا. بەڕاستی بەداخەوە چونکە من خۆشم دەوێت، ڕۆحی لێبوردەیی هەیە، بە زەردەخەنەیە گاڵتەکانی من قبول دەکات، تەنانەت ئەگەر زیادە ڕەویش بکەم. لایەکی پەردەی پەنجەرەکەی بەرز کردەوە. پشیلەیەکی تەڕی بینی خەمی ئەو ڕۆژە درێژەی هەڵگرت بوو. پشیلەکە لە سەرما هەڵدەرلەرزی، وەک ئەو ژنە کارەکەرەی خۆی لە بەتانیەکەوە پێچاوە. چەند ڕقیلەیەتی تووڕەی دەکات، وەک بێ ئەقڵ و ناشرین دەیبینێ. کاتێک باسی دەکات تەنانەت لە بەردەمی خۆشیدا دەڵێت هەموو شتێکی کەوتووە، مەمکەکانی، پیرێتی، ڕوومەتەکانی ورجی، تووڕەیی دەوروژێنێت، چونکە لەگەڵ ئەوەی ژنە ناتوانێت فیتنە بەرپا بکات. بەلای ئەمەوە ئەو کارەکەرە ژن نییە، بەڵکو تەنها فێڵێکی گەورەیە، کار دەکات بۆ ئەوەی قوتی هەر حەوت مناڵەکەی دابین بکە. زۆر جار بەزەی پێدادێتەوە، بەڵام دەری ناخات. پشیلەکە بۆ خۆپاراستن لە بارانەکە خۆی نووساند بە دیوارەکە و دەلەرزی. ڕەشەبای خۆرهەڵات دەیهێنێ و دەیبات. ڕەشەبای خۆرهەڵات و باران دوو دوژمنەکەی ئەمن. هەردووکیان بەرپرسیارن لە هەوکردنی بۆریەکانی هەوای ئەم و هەناسە توندیەکانی. بۆچی ئەم شوێنەی هەڵبژات؟ چی وای لێکرد لەم شارە دانیشتە جێبێت کە ڕەشەبای تێدا نیشتە جێیە؟ بۆچی ئەم شوێنەی هەڵبژات کە کەوتۆتە نێوان دوو دەریاوە و هیچ ئومێدێکی دەوڵەمەند بوون و دەستکەوتنی هاوڕێی لێ ناکرێ؟ پاشان هاوڕێ ڕاستەقینەکان کە وەکو ئەو لە فاس و کازابڵانکاوە هاتبوون مردوون، پێکەوە کۆ دەبوونەوە، چونکە هەمویان هەستیان بەوە دەکرد لەلایەن دانیشتوانی شارەکەەوە ڕەت دەکرێنەوە. فاسیان بەجێهێشت کە بە شاری شاران و دایکی فەرهەنگ و ڕابواردن ناسراوە، لەبەر ئەوەی نەیانتوانی تێیدا بژین. پاش ئەوەی جنگ خاپووری کرد، هێشتا لەژێر کاریگەری ئەو کۆچەدایە کە لە بارودۆخێکی سەختدا کردیان. لە کاتێکدا هێشتا باکووری مەغریب لەژێر دەستی سوپای ئیسپانیادا بوو. بۆ پەڕینەوە بۆ بەری باکوور و باشوور گوزەرنامە پێویست بوو. زۆر جار مەغریبیەکان لە کاتی پشکنیندا لەسەر دەستی پاسەوانی مەدەنی سوکایەتیان پێدەکرا. زۆر جار چەندین سەعات ڕایان دەگرتن بۆ ئەوەی ئەو هەستەیان بدەنێ کە ئەوان سەر بەو وڵاتە نین. ئەوە ساتی دوورخستنەوە و نامۆبوون بوو. هەموو سەرێشەکان لەوێوە دەستیان پێکرد. گەر لە فاز بمایەتەوە هاوڕێکانی وند نەدەکرد و بەهۆی ڕەشەبای خۆرهەڵاتی نەفرەتیەوە تووشی ئەو سەرمایەش نەدەبوو. ئاخ لەو تاراوگەیە دەبێت زادڕۆیی بکات، چونکە تەنجە زۆر خۆشنودی پێبەخشیوە. بەڵام لەم ساتەدا دەیەوێت لە بیر خۆی بەرێتەوە. بۆ نمونە ئەو ڕۆژەی بیر دەچێتەوە کە بە سەودانامەیەکی براوە ئەم خانوەی کڕی. سەرکەوتنی مناڵەکانی لە قوتابخانە، ئەو کەشتیانەشی لەبیر دەچێت، ئەو کەشتیانەی کۆمپانیای باکیە لەبیر دەکات کە لە مارسیلیاوە دەهاتن و کرێکاری گەڕاوەیان هەڵگرت بوو. کاتێک لە تەنجە لەنگەری دەگرت، داهاتی ئەم دوو بەرابەر زیادی دەکرد. بەوەی کرێکاری مەغریبی بەسەریدا دادەبارین، چونکە ئەو ناوبانگی کارامەترین وەستای دوورینی ئاودامانی هەبوو لە شارەکەدا. بەڵام لەم ساتەدا کە هەوا تێیدا دەگمەنە، هەموو شتێک لە بەرچاویدا تاریکە. بۆچی پزیشک بانگ بکات لە کاتێکا نهێنی نەخۆشیەکەی زانیوە؟ بۆ ئەوەی چاک بێتەوە هێندەی بەسەکە تەنجە بەجێ بێڵێت و بڕوات بۆ فاس و بچێتەوە ناو شارەوە و لە گەڕەکەکاندا پیاسە بکات کە تێیدا لەدایک بووە و ژیاوە. لە بیرکردنەوە دەحەسێتەوە لەو میکرۆبانە، لەو کریستاڵە بچووکانەی لە بۆریەکانی هەناسەیدا هەڵبەجوو دابەز دەکەن و شەوانە کۆ دەبنە و حەز دەکەن بیخینکێنن. ئەو نۆرە هەناسە توندیانەی و خنکاندنەکانی سەرنجامی ئەو پیلانەیە کە تەنجە و شەیتانەکانی و بای خۆرهەڵات و دیارنەمان یانونبوونی هاوڕێکانی کە دەتوانن گوێی لێ بگرن و بەشداری ڕۆژەکانی بکەن بۆیان ڕێکخستووە. دەڕواتە دەرەوە بۆ ناو باخچەکە، لەسەر کورسیەک و لەژێر سێبەری دارێکدا دادەنیشێ،
ئەو کورسیانە زۆر بەکار هاتوون لەسەر قاچەکانیان ناوەستن هەندێکیان پشتەکانیان لێبۆتەوە و هەندێکی تریشیان لە ناوەڕاستدا شەقیان بردووە بەرماڵەکە لە زەویدا دەخات و لەسەریدا دەنیشێ چوارمشقیدا دەنیشێ دەنگی تەزبیحەکەی ڕادەکێشێ لە خوا و پێغەمبەرەکەی دەپاڕێتەوە لەدەست بای خۆرهەڵات و خراپەکاریەکانی سکاڵایان لا دەکات لەدەست خێزان و خیانەتەکانی خوا هەموو ئەم شتانە دەزانێت هەرچیەکی بەسەر دێت خوا دەیزانێت ئیتر بۆ سکاڵا بکات پاشان ئەو پێویستی بەوە نییە لە پێناوی ئەم شتانەدا بچێتە دەرەوە نەخێر مەحاڵە بڕواتە دەرێ کەش و هەوا ساردتر دەبێت و باخچەکەش لە حاڵێکی خراپدایە چایەکی بە چواردەوری ژوورەکەدا گێڕا هەموو شتێک لە شوێنی خۆی ماوە نەجوڵاوە شتومەکەکان شیاوی جوڵە نین خراپیەکەی لێرەدایە لەوێدان بە شەڕەنگێزیە ئاشتی خوازانەکەیان بۆ هەمیشە دەمێننەوە شتەکان دەمێننەوە دوای ئەوەی ئەو دەمرێت ئەم مێزە ئەستورە لە سەر ماوڕەشەبا ناترسێت تەنانەت گەرشتێ هێرشی بۆ بەرێت هیچ نیشانەیەکی لاوازی لە خۆیدا نیشان نادات ئەم ڕادیۆ کۆنە سەرڕای ئەوەی کار ناکا بۆ هەمیشە لە جێی خۆی دەمێنێتەوە سەعاتەکەی سەردیوارەکە کە چەندین جار چاکراوەتەوە تا کۆتایی زەمن لەوێدا دەمێنێتەوە و ئاماژە بە سەعات 22 دقیقە دەکات نەمرە زەمن دوژمناتی ئەو کاتە دەکات نەکشتومەکەکان هەموو شتێک لەم ژوورەدا پەستی دەکات دەنکە ئاورنگەکانی سەر شوشەی پەنجەرەکە ڕاخەرە کۆنەکە ڕۆژنامەکەی ساڵی ڕابردوو قەنەفە چەرمەکە کە ناوەکەی دەرکەوتووە ئەو مێزەی قۆریە چاکەی لەسەردانراوە ئەوە شێتی نییە مرۆڤ قسە لەگەڵ خۆی بکات ئەوە بێ ئەقلی نییە مرۆڤ قسە لەگەڵ شتومەکەکان بکات ئەو نەشێتە و نەبێ ئەقڵە ئەو پیرە بەڵام پیرێتی هیچ بوونی نییە پیرێتی دەرەنجامی هەڵەیە نەمانی ڕێکەوتنە لە نێوان جەستە و ڕۆحدا لە نێوان جەستە و زەمەندا ئەوە خیانەتێکی زەمەنە پیلانێکە زۆر دەمێکە پشتگوێ خستنی هەندێک و توندوتیژی هەندێکی تر و لە بیرکردنی خۆمان و شەیدای بنەچە و ڕێگ و ڕیشە ڕێکیان خستووە نەخێر قسە لەگەڵ خۆی ناکات ئەوە ڕەت دەکاتەوە و بە توندی بەرەنگاری دەبێتەوە ئەو وشانە دەخینکێنێت کە دەیانەوێت بە تەنها بێنە دەرەوە زۆر وریایە کە قسەیەکی لە دەم دەربچێ دەستی خستە سەر دەمی و زەردەخە نەگرتی گەر مرۆڤ بە خۆی پێ بکەنێ ئەمە ئاماژەیەکی باشە ئەو چەند بە کەسانی دیکە پێکەنی بەبێ خۆپاراستن لە نێوان قسەکردن لەگەڵ خۆی و پێکەنینی بێهودەدا ئەو لایەنی کۆمێدی ئەو جوڵە پوچەی وەرگرت لە هەمان کاتا لەو شانە تووڕە بوو کە هەوڵیان دەدا لە دەمیەوە بێنە دەرەوە ئەوە تا لە هەمان کاتا قسە دەکات و پێدەکەنێت وا هەز دەکات زۆر نزیکە لە شێتیەوە بەڵام لە هیچ شتێ ناترسێت ڕۆژنامەیەکی کۆنی هەڵگرت سەیری کرد هەوڵیدا بیخوێنێتەوە پاشان فڕیدایە سەر زەوی و نەفرەتی لە زەمەنی خاین کرد کە چاوەکانی وازیان لێهێناوە بە حاڵ بەشی ئەوە دەکات پێی بڕوە نەک بۆ خوێندنەوە بەڵام ئەو حەزی لە خوێندنەوەیە زۆر حەزی لە کتێبی مێژووی و ڕۆژنامەی کۆنا زۆر تووڕە بوو کەسێکی بیرکەوتەوە بڕوای بەوەیە کزی بینایی هۆی ئەو دراوسێ کە چەڵە بوو کە ئەو کات لە دوکانەکەی دادەنیشت جلوبەرگی فراوانی جوانی دەدووری ڕێبواران دەستەوەستان و بە سەرسوورمانەوە لە وردی و خێرایی و جوانی هونەرەکەیان دەڕوانی بەڵام کەچەڵەکە زۆر ئێرەی پێدەبر پیاوێکی دووڕوو شوم چاوەکانی ئیمانیان نەبوو بەڵام ئەمڕۆ جگەلەوەی لە خوێندنەوەدا بڕاوە لە بڕینی قوماشیشدا هەڵە دەکات جلەکانی وەک پارچەیەکی هونەری سیر ناکرێت بەڵکو شتێکی هەڕەمەکیە هیچ هەماهەنگی و ناسکی تێدا نییە ئەمەش ڕیسواییەکە بەرگەگرتنی نییە تەنها یەکەی تاڵتر بوو تەمەن بەبێ ئاگایی ئەو دەڕوا بە دوور لە چاوەکانی و لە دەرەوەی چنگەکانی زەمەندان بە ژمارەی زیادەدا نانێت بەڵام ئەو بەرگری سەعاتەکان پێشێل دەکات و زەمن پێچەوانە دەکاتەوە تووڕە دەبێت و دواتر دەگەڕێتەوە بۆ هەمان ئەو شتانە هەمان شێ و هەمان دیوار کۆکە تیژەیەک لە دوای یەکەکە لە وشکی خەیاڵەکانی دەری هێنا و ڕێکوپێکی شتەکانی بەردەمی بڵاو کردەوە دەزانێت دووبارەکردنەوەی هەمان شت بۆ ناکۆتایی بەرەو شێتی دەبا بەڵام تا ئێستا جگە لە وەسوەسەیەک هیچی ترنی نییە هەوڵ دەدات نەڕوخێ دەیەوێت دان بە خۆی دابگرێ وەک دڕندەیەکی بریندار بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە وەک مناڵێکی سەقامگیر چاو بە ڕۆژنامەی ژیاندا دەخشێنێ لە شۆڕشی لادێکان لە بیستەکاندا بۆ ڕووداوە سیاسیەکانی ئەم دواییە کە گاریگەری لەسەر ئەو داناوە هێشتا یادەوەری یەکگرتووە بە دڵنیاییەوە زۆر لە خۆی دەکات
ئەمە ژوای لێ دەکات لەگەڵ کەسانی دیکەدا جودا بێ. ئایا ئەو خراپە؟ ئەو لەبەر چاوی ئەوانەی بە قسە ناخۆشەکانی دەیان سووتێنێ وایە گاڵتە پێکردنەکانی بریندارکردن و زۆر دەمێننەوە بۆ دەبێت ئاگداری هەستی ئەوانی دی بێت. چی وای لێ دەکات کاتی خۆی بە فیرۆ بدات لە هەوڵدان بۆ تێگەیشتنیان و پەسەندکردنیان. ئەوەی دەیەوێت ئەوەیە پەلکێشیان بکا بۆ ناو تەنهاییەکەی و لە ناو بەلەمە قومبۆکەیدا هەڵیان بگرێ. زۆر جار دەیەوێت لە خۆی باشتر بن، باش بن، زیرەک، جوان و بەخشندە بن. لە شوێنەکەی هەستا خەریک بوو بکەوێ لە وەستانەکەیدا کەوت بەم لاولادا گۆچانەکەی هەڵگرت جنێوی بەو دەرگایەدا کە ئەیدیدا ناخرێت. تفی کردە سەر کاشێلووسەکە و نەفرەتی لە بابی ئەوانە کرد کە بەرپرسیارن لە هەوکردنی بۆریەکانی هەناسەی. سکاڵای لای خوا کرد لەوانی خۆشیان نەویستووە تووڕە بوو لەو شتانەی بێگیان و تا هەتایە بە تەندروستی دەمێننەوە. گوڵدانێکی کریستاڵی شین سەرنجی ڕاکێشا لێی وردبەوە و وازی لێ هێنا وتی لە من کۆنترە، من لەو بچووکترم، بۆ چەندین ساڵ و لەبەردەم نوشوستیەکاندا خۆی گرتووە، لە هەموو سەفەر و گواستنەوەیەکدا بە ساقی دەرچووە. لە دوای منیش دەژی هەروەک لە دوای مامم ژیا کە ڕۆژی زەماوەندەکەم بە دیاری بۆی هێنام، بەڵام سوودی چییە؟ ئەو لێرەیە تا گاڵتەم پێ بکات. ئەمە شتێکە من بەرگەی ناگرم. جوڵەیەکی گۆچانەکەی بەسا بۆ ئەوەی ئەو شتانە بشکێنێت کە تووڕەی دەکەن، بەڵامدان بە خۆیدا دەگرێت. ئەمەش بە حوکمی و عادەتەی هەیەتی زیاتر لەوەی لە ڕەزیلیدا بێ ڕوبەڕووبوونەوە ڕەت دەکاتەوە چونکە دەزانێت شتەکان سروشتێکی شەڕەنگێزیان هەیە، هەروەک دەشزانێت وشەکان سروشتێکی مەترسیداریان هەیە. ئەو دەزانێت باش بەکاریان بێنێت کە دەیەوێت خەڵکی پێبریندار بکات، یاری بە وشەکان دەکات. هێزەکەی لێرەدا شاردراوەیە، وشەکان باشترین هاوڕێی ئەون. زۆر جار خیانەتی لێ دەکەن، ئەمە ڕاستە، بەڵام یارمەتی دەدات تا هەریەکە بەرگەی ئەوی تریان بگرێ. مادام دەتوانێت قسە بکات، مادەم دەتوانێت بە چەکی وشەی توند بە چەکی بڕەڕی بێپێشینە هێرش بەرێت، ئەو هەست دەکا هێشتا زیندووە. نەخۆشیش گەردەلوو لێکەوتێ دەپەڕێت، لەوە زیاتر هیچی تر نییە، یا سێبەرێکی شومە یا شۆخیەکی بێتامە. حەزی لە وشەگەلێکە کورت ڕوون ڕەنگاو ڕنگ بێت، بەو پەڕی کارامەی و کۆنتڕۆلی دەکات. وشەکانی ناسرااو بوون، تیری بریندارکەرە، وێنەیەکی نیگەرانکەر لەرینەوەیەکی ماندووکەری هەیە. هەمیشە خەون بە ماڵێک لە وشەوە دەبینێ، بڕگەکانی بچن بە ناو یەکدا بۆ ئەوەی تابلۆیەک لە ڕووناکی دروست بکات، ماڵێک بێت لە هاتوچۆکانیدا دوای کەوێت، نەک لە ناوی دانیشتەجێ بێت. دەترسێت لەوەی ببێتە وشەیەک لە ناو وشەکاندا، وشەیەکی بێنرخ کە بڕگەشێتەکان ڕاوە دووی بنێن. دەبێتە گەنجینەیەک بەبێ خۆماندووکردن و لە کاتی پێویستیدا دەریان دەهێنێت. ئەوەندە بەسە دەستی درێژ بکات و چەند وشەیەکی پێویست بێت لی بکاتەوە، بەڵام ئەم ماڵە لە ناخیدایە. ئەوە دەزانێت خۆی ناگرێت و دەبێت پێ بکەنێت. پزیشکەکە دێت بۆ سەردانی، ئەو هاوڕێیەکی ناسک و بەخشندەیە، زۆر سەبری لێ دەکات، هەز دەکات لێوەی نزیکە، بەڕێکەوت ناسی لە ساتێکی درامیدا. باوکی پزیشکەکە لە فاز گیانی لەدەستدا لە کاتێکە ئەو چارەسەری هاوڕێیەکی دەکرد کە زۆر لە باوکی دەچوو. پزیشکەکە هێشتا گەنجە، ئەمیش وەک یەکێک لە کوڕەکانی دادەنێت. هەرزوو پزیشکەکە فێر بوو چۆن قسەی لەگەڵ بکا و فێر بوو کە ڕوبەڕووی نەبێتەوە، وەک کوڕێک خۆشی دەوێت کە دەزانێت بەباشی قسە لەگەڵ باوکی دەکات بۆ ئەوەی چارەسەری بکات. دەستی کرد بە گوێلێگرتنی. هیچ پەلەی نەبوو، هەردووکیان لەبارەی فاسی زێدی خۆیان و شەجەرەی خێزانەکانیان قسەیان دەکرد. خەریک بوو دەگەیشتنە پەیوەندیەکی خزمەتی ئەوتۆ کە پێکەوە کۆیان بکاتەوە، بۆ ئەوەی بەسەر ئازارەکەی دازاڵ بێت تا ئازارەکەی بیر بچێتەوە. ئەوەندەی بەسە قسە بکات، چەنەبازی بکات و شت بگێڕێتەوە. ئەوە ژیانە. لەگەڵ پزیشکێکی گەنجدا کاتی خۆی بەهێنانەوە یادی فاز بەسەر دەبات، بە هەموو ئەو گەڕەکانەوە کە خێزانە گەورەکانی تێدا نیشتەجێ بوون. لە تاو ئەو خەمەی لە ناخیدایە و بەو حاڵی ئێستا شارەکە تێدایە. زۆر تووڕەیە لە ڕۆڵەکانی فاز، ئەوانەی خیانەتیان لە شارەکەیان کردو و بەجێیان هێشتووە. ئەو شارەکەی بەجێ نەهێشت تا ئەو کاتەی هاوڕێکەی دوکانەکەی داخست و ڕووی کردە کازابلانکا بۆ ئەوەی دەست بکات بە بازرگانی. ئەمیش ئازایەتی نەبوو، بە تایبەتیش توانای نەبوو تا دوای هاوڕێکەی بکەوێ. ئاسانترین چارەسەری هەڵبژارد و چوو بۆ تەنجا بۆ لای براکەی، چونکە لەوێ ژیان ئاسانتر بوو. لەو کاتەدا تەنجە شارێکی نێودەوڵەتی بوو، لەوێ بازرگانی بە هەموو شتێکەوە دەکرا، لەسەر چیرۆک و ئەفسانەکان دەژیا.
لەم کاتەدا زەوی تەنجە بێنرخە و مۆرکی شارێکی نێودەوڵەتی پێوە نەماوە. بازرگانیەکەی گەشەی نەکرد، لە یادەوەریدا ئەو هەستە تاڵە نەخشی بەست کە ڕەنگە ئەم درەنگ گەیشت بێ. گەیشتن دوای بەسەرچوونی شتەکان هێشتا ئەو بیرۆکەیە ماندووی دەکات و ئازاری دەدات. وا هەستەکە زووتر بگەیشتایەتە تەنجا بەر لە چەند ساڵێک لەوانە بوو ببوایەتە یەکێک لە دەوڵەمەندەکان، بەڵام نازانێت ئەو هەرگیز ئامادە نییە بۆ کۆکردنەوەی سامان. ئەو بازرگانێکە ئەوە ڕەت دەکاتەوە پەنابەرێتە بەر دوورەی سپی و فێڵکردن تا کڕیار بۆ شتومەکەکانی پەیدا بکە. ڕاستی بە کڕیار دەڵێت، بەڕاستی سوێن دەخوات و دان دەنێت بە نرخی ڕاستەقینەی کالاکانیدا. ئەو بازرگانێکی ساویلکەیە و پیاوێکی بەویژدانە، بەڵام بەداخەوە ئەم خاسەتانە لە دنیای بازرگانیدا بە کردارێکی نابەجێدا دەنرێت، خۆیشی لە دواییدا بڕوای بەوە هێنا. دانی بەوەدانا ئەو بەویژدانی بێبەشی کرد لە دەستکەوتنی سەروەت و سامان. هیچ پەشیمان نەبوو لەوەی کردی، بەڵام ئەوە زۆر غەمگینی دەکرد، بە تایبەت کە خۆی بەراورد دەکات لەگەڵ هاوڕێیانی سەردەمی گەنجەتیدا. ئەوانەی لە سفرەوە دەستیان پێکرد و ئێستا خاوەنی سامانێکی بێشومارن. زۆر پێی خۆشە باسیەوە بکا کە فڵانە کەس و خاوەن کۆگای گەورە لای ئەو کاری کردو و دەینارد بۆ جێبەجێکردنی پێداویستیەکانی. پاکەت و قوتوی دەرمانەکانی لەسەر ڕەفەکە هەڵچنراون، هەندێکیان تۆزێکی لێ کارهێنرا و هەندێکیشیان هێشتا داخراون. ئەو نەخۆش نییە، کەواتە بۆچی ئەو دەرمان و حەبانە بخوا. هەندێک جار کەوچیەک شروب دەخواتەوە بۆ نەرمکردنی سنگی و هێورکردنەوەی کۆکەکەی، دەڵێت دەرمان چارەسەر ناکات، بەڵکو هەستکردن بە نەخۆشی و بێتوانایی زیاتر دەکات. شافەکانی فڕێدایە سەتڵی خۆڵەکەوە، ڕقی لەو جۆرە دەرمانێ و بە جۆرێک لە سوکایەتی دادەنێت و لەو بڕوایەدایە پزیشکەکە بە نووسینی ئەوە بێزەوقی نیشانداوە. شتێکی جوان نییە پیاوێکی پیر لەو تەمەنەدا ناچار بکرێت لەو شتانە بخاتە کۆمیەوە. ئەو شتە تۆزێک ئابڕوچوون و لە ڕێگەلادانی تێدایە. دەرمانەکانی زۆرن چونکە نایانکڕێت، بەڵکو هاوڕێ پزیشکەکەی بۆی دێنێت. سوپاسی دەکات و هەروەک هەندێک گوڵی بۆ بێنێت دەیخاتە لایەکی مێزەکەوە. دوای ئەوە یەک لە دوای یەک فڕیان دەداتە سەتڵی خۆڵەکەوە. ناوێت هیچ شتێک لە دەوروبەری نیشانە بێت بۆ نەخۆشی. کاتێکی نۆرە کۆکەکەی بۆ دێت بۆ ئەوەی وجدانی ئاسوودە بکە، حەبێک یادان قوت دەدات. لەگەڵ ئەوەی دڵنیایە لەوەی ئەوە سوودی نییە، شانازی بەوە دەکات کە دەتوانێت بە دەستێکی بەتاڵەوە لەگەڵ ئەو نەخۆشیەدا بجەنگێ، بەبێ چەک و بەبێ یارمەتی. ڕقی زۆری لە چزەی دەرزیشە، تەنانەت گەر بە دەستێکی ناسکی کچە پەرستارێکی جوانیش بێت. بە پێچەوانەی ئەو چزە دەرزیەوە خەون دەبینێت بەو دەستە ناسکانەوە کە بە نەرمی جەستەی دەشێلن تا ئەو کاتەی غەم و ئازارەکانی بیردەچێتەوە. بەڵام ئەم شتە نایەتە دی، لانی کەم لەم ماڵەدا. خەون دەبینێت و زەردەخەنە دەیگرێت، خۆی بە دوور دەبینێ، کات و شوێنی دیاری ناکات. دوو دەستی نەرم یاری لەگەڵ دەکەن لە کاتێکا کەس بێزاری ناکات و گوێی لە هاواری مرۆڤ نییە. سەیری هاوڕێ پزیشکەکەی دەکات، پاڵتۆ سپیەکەیدا دەکەنێت و لەگەڵیدا دەچێ بۆ زێدی خۆیان، تەمێکی سپی خەیاڵدانی داپۆشی. کتێبی دەنگی غەزەلنووس. ئەوە تا دیسان چاوەکانی بێ ئومێدی دەکەن، چونکە ئەو هێشتا لەسەر چەرپاکەیەتی لە ڕوبەڕووی ئەو دیوارەی کەشێ درزی تێکردووە. گوێی لە دەنگی توندی ڕەشەبایەکە، نەک هەر گوێی لێ، بەڵکو دەشی بینێ وە کەسێک ڕوخسارێکی لوسی هەیە، چوارشانە و هەموو ئەو شتانەی دێتە ڕێگەی بەو پاڵتۆیە گسکی دەدات کە قۆڵەکانی بە پاشماوەی هەور فش بوونەتەوە. ڕەشەبا ئەوە ئەو دوژمنەیە لە کونێکی ئەو پەڕی باشووری ئەندەلوس و ئەو پەڕی باکووری ئەفریقیاوە دێت و ناویان ناوە بای خۆرهەڵات. دەشڵێن لەگەڵ خۆرهەڵاتندا هەڵدەکات، لە کاتێکی دیاریکراودا ناوەستێت کە ئەو باە دێتە تەنجا بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە و نازانێت چه ئاراستەیە بگرێتە بەر. پڕۆپاگەندەکان دەڵێن ئەگەر ئەو باە ڕۆژی هەینی لە کاتی نوێژی هەینیدا هەڵبکات، پیاوچاکانی شارەکە 7 شەو و 7 ڕۆژ زیندانی دەکەن. هەندێکی تریش وای دەبینن ئەو ڕەشەبایە سوودی بۆ تەندروستی هەیە، چونکە شارەکە دەشواتەوە و مێشولە و میکرۆبەکانی لێ دەردەکا. بە تایبەت ئەو میکرۆبانەی بە چاو نابینرێن، با ئەو میکرۆبانە هەڵدەگرێت و فڕیان دەداتە نێو دەریاوە. ئەگەر جەبەل تاریق پیس و ئالوودە بێت، لەبەر ئەوەیە بای خۆرهەڵات میکرۆبەکانی تێفڕێ دەدات. بەڵام بۆچی ئەو باە هێرش دەبا بۆ بۆریەکانی هەناسەی پیاوێکی پیر بۆ ماڵەکەی داگیر دەکات؟
چەند ناشرینە بە تایبەت کاتێک وەک گورگێکی بریندار و وەک سەگێکی هار دەست دەکات بە لورە لور. ئەو باە سەرما دێنێت پاشان گەرما ئەو دەرگایانە دەکێشێت بە یەکدا کە داناخرێن. خۆڵ و لم دەکا بە سەر و چاوی ڕێبواراندا دەبێتە هۆی سەرێشە و تووڕەیی چنگ لە بەساڵات چوان گیر دەکا پاشان دوژمنی ماسیگرەکانە دەریا دەوروژێنێت و ماسیگرەکان بە بەلەمەکانیانەوە لە نێو تاشە بەردەکاندا گیر دەکات. با دیاردەیەکی سروشتیە بەڵام چاوچنۆکی شێوازێکی ژیان و تێڕوانینێکە بۆ جیهان. ئێمە بە چاوچنۆکی لە دایک نابین بەڵکو لە دوایی داوامان لێدێ. بەرگەی ڕەشەبا و کارەساتەکانی دەگرێت بەڵام بەرگەی چاوچنۆکی و بێ ئابڕوویەکانی ناگرێت. چاوچنۆکی و دووڕوویی لە یەک ئاسدا دەبینێت. لە هەموو شوێنێکیش ئەوە دووبارە دەکاتەوە. ئەو دوانە لە گەردەلول و ڕەشەبازیان بەخشترن. زۆر جاریش بۆ ڕاستی و قسانە چەند ئاەتێکی سوورەتی ئەلهومەزە دێنێتەوە و دەڵێ وەیل لكل همزة لمزة الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده. ئەگەر خوددا چاوچنۆکەکانی خۆشنەوێت کەواتە ئەویش ڕقی لەو کەسانەیە کە بێ هیچ حسابێک پارە خەرج دەکەن و بۆ ئەمەش ئەو ئاەتە دەهێنێتەوە کە دەفەرمێت إن المبذرين كانوا إخوان الشياطين. زۆر جار باسکردنی لیستی چاوچنۆکەکان لەلایەک و دەست بڵاوەکان لەلایەکی ترەوە سەرقاڵی دەکەن. هەمویان هەڵن تووشی زیادە ڕۆیی بوون بەڵام ئەو حەزی لە ناوەندە ناوەندی میانە ڕەو بەڵام لە قسەکانیدا میانە ڕەو نییە. سەبارەت بە مرۆڤێکی وەک ئەو هەموو ژیانی لە کارکردندا بەسەر برد بە مرۆڤێکی وەک ئەو هەموو ژیانی لە کارکردنا بەسەر برد بێ ئەوەی پارەیەکی وا کۆ بکاتەوە کە بەشی بکات ڕەنگە زۆری ڕق لەو کەسانە بێت کە پارە دەشارنە و لەوانش کە پارە لە پەنجەرەکانیانەوە فڕێدەدەنە دەرەوە. لە ڕاستیدا ئەو شتەی زۆر لێی دەترسێت ئەوەیە ڕۆژێک نەبوو بێت و پێویستی بە یارمەتی هەبێت. ناتوانرێت بیر و ڕای لە زۆک بکرێت سەبارەت بە براکانی شەیتان کەسانێکی هیچ و ڕووکەشن زۆر بێزاری دەکەن و لە پێستی خۆی دەری دەهێنن وەک ئەوەی لە پارەی تایبەتی ئەم خەرج بکەن. زۆربەی ئەندامانی خێزانەکەی ڕەزیلن هیوا دەخوازێت بەخشندە بوونە دەڵێت وەکو باوان ناتوانین هیچیان لێوەربگرین. ئایا ئەو مرۆڤێکە ڕقی لە ڕێگەزی خۆیەتی؟ هەرگیز. لەو بڕوایەدایە مرۆڤ بۆ ئەوە دروست بۆ باش بێت دادپەروەر بێت و مرۆڤ بێت دەزانێت هەڵەیە بەڵام ناتوانێت هەموو جارێ متمانەی خۆی ببەخشێتە مرۆڤ. ئەو کەسانی خۆش دەوێت کە چێژ لە شۆخیەکانی وەردەگرن و هانی دەدەن بۆ ڕخنەی تون بەڵام زۆر جار هیوا بڕاو دەبێت. وەهمەکانی دەبینێت لە ماڵەدا ڕووخاوەدا یەک لە دوای یەک لە ناو دەچن نازانێ بۆچی خەڵکی لی بێزار دەبن و پەیوەندیەکانیانی لەگەڵ دەبچڕن. بە بڕوای خۆی هۆکاری ئەوەیە کە ئەوانە زوو تووڕە دەبن. ڕۆحی شۆخی و گاڵتەوگە پیان کەمە. لەو بڕوایەدا نییە ئازاری کەس بدا کە بە توندی لەگەڵیاندا دەدوێت و باسی لاوازی و شتە خراپەکانیان و خەوشەکانیان دەکات. پێویستە ڕوانینەکانی بوترێن تەنانەت ئەگەر بریندارکەریش بن. ئەو بە ساویلکەی و هەڵەشەی و هەندێک جاریش بە درندەیی دەیخاتە ڕوو. زۆر جاریش لە کاردانەوەی ئەوانی دی سەری سوور دەمێنێ. ئێستا وەک ژنێکی ناشرینی سیز نەخۆشی بەسەر جەستەیدا زاڵ بووە. ئێستا ئەو هەوڵ دەدات ململانەکەی لەگەڵ خودی خۆیدا بشارێتەوە لەگەڵ خۆیدا ڕوبەڕوو تەنهایی لە ناشرینترین وێنەیدا بینیوە بێ هەستکردن بەبێ چاپلوسی و بێ قوربانیدان. ئەو بە تەنهایە لەگەڵ ئەو چەرپایی شێوە جەستە لاوازەکەی وەرگرتووە بە تەنیش کۆمەڵێک دەرمانەوە بەرامبەر ئەو دیوارەی شێدای پۆشیوە و هەموو ڕۆژێک زیاتر دەیڕزێنێت. زۆر دەترسێ دیوارەکان بخشێن بەرەو چەرپاکەی و ڕۆژێک ژوورەکەی ببێتە تابوت. دەتوانێت ئەوە ببینێت دوای ئەوەی چی ڕوودەدات هەروەک لە سەردەمی فیرعەونەکاندا ڕوویداوە. ئەو ژوورەی کە ئازاری تێدا دەچێژێت دەبێتە نیشینگەیەکی هەمیشەیی تون داخراو هەرکە ئەو وێنەیە بینی تووشی نۆرە هەناسە توندی و خنکان بوو. بە هاوارەوە هەستایە سەر پێ پەنجەرەکەی کردەوە هەوایەکی ساردی هەڵمژی دەستی کرد بە کۆکە. قومێک ئاوی خواردەوە لە بینی گیرە. پەرداخەکەی فڕێدا ژنەکەی ڕای کرد بۆ لای یارمەتیدا بۆ ئەوەی لە نزیک پەنجەرەکەەوە بوەستێت بەدەستی فشاری خستە سەر سنگی ئەو تا لە توندی ئەو لەرزینەکەم بکاتەوە کە جەستە لاوازەکەی ئەوی داگیر کردبوو. ئەو جەستەیی لەگەڵ ئەوەشدا هێشتا توند بوو. دوای ئەوەی نۆرە کۆکین و خنکانەکە هێواش بووە خۆی دا بەسەر جێگەکەدا بیری نەچوو بوو بە شێوەیەک لە شێوەکان سەرزەنشتی ژنەکەی بکات. ژنەکەی وەڵامی نەدایە زۆر جار وەڵامی دەداتەوە دەبێتە شەڕیان بەڵام ژنەکەی لەسەر بەڵماڵەکەی ئەو دانیشت و ڕووی کردەخوا لەگەڵ ئەو هیلاکێ زۆرەی ویستی تووڕێی بکات.
نزاکانت ناگەنە ئاسمان هەمووی بەر ئەو سابیتەیە دەکەون پاشان لەبەر زۆری نزاکانت سابیتەکە درزی بردووە سێریکە نزاکانت هەمووی لێرێ لە سابیتەکەدا هەندێک بۆیە بەسە تا ئەو هەموو قسانت بسڕێتەوە کە بە درێژایی ڕۆژ دەینێری ئەو قسانە سەربانی ماڵەکەی قورس کردووە هەرچەند قورستر بێت زۆرتر من دەخینکێم بینیت بۆچی دەرمان لەگەڵ من سوودی نییە چونکە کاریگەریەکەی ون دەبێت کەواتە پێویست ناکابیان خۆم ئەمەم بۆ پزیشکەکەی هاوڕێم باس کردووە بەڵام ئەو لەبەر ڕێزی بۆ تۆ ڕێگەی لێگرتم وتی تۆ بەرپرسیار نیت لەوەی بەسەر من دێت واش هەز دەکەم سەرکەوتوو بووی لەوەی ڕایکێشیتە حیزبەکەی خۆتەوە بەڵام من تەنها ئەندامی حیزبەکەی خۆمم گەر لەو حیزبەم دەست لە کار بکێشمەوە حیزبەکە بوونی نامێنێت پاشان لە سەرەتاوە من بەخشاومەتە دەست تەنهایی هەرگیز پشتم بە هیچ بوونەوەرێک نەبەستووە من هەموو شتێکم بە تەنها دروست کردووە من دەزانم ئەوە جێگەی شانازی نییە بەڵام ویستم پێت بڵێم دەزانم ئەوەی دەیڵێم دووبارەیە بەڵام دەبێت ئەمە بکرێت چونکە لەگەڵ ژنان دەبێت شت دووبارە بکرێتەوە ئەوە تا ڕۆی ئەوە تا منیش قسە لەگەڵ خۆم دەکەم ئەوە شتێکی باش نییە بەڵکو شتێکی نیگەرانکەرە ڕەنگە پێویست بێت تۆزێک نەوازشی بکەم بەڵام ناتوانم من ڕقم لەیەتی ساڵانێکی زۆر و لە ڕادەبەر دەرمان پێکەوە بردوۆتە سەر تەنانەت ناتوان پێی بڵێم ئێمە پێکەوە دەچینە ساڵەوە من بە تەنها پیر دەبم باشترە بڵێم هەریەکەمان بە تەنها بۆ خۆی پیر دەبێت کاتێ تووشی و نۆرە هەناسە توندیە دەبم وەک هاوسەرێک پێویستە یارمەتیم بدات ئاوم بداتێ بە کورتی یارمەتیم بدات تاکو ئەو قەیرانم دەڕەوێتەوە لەسرم نییە سوپاسی بکەم پاشانەوە هەرگی سوپاسی نەکردوم ژنان هەروان مەسەلەکە پەروەردەیە لەسەر خۆپاراستن لە پیاوان گەورە دەبن خۆیان دەپارێزن بەڵام وازە هەراسانکردن و تووڕەکردنیان ناهێنن بەم شێوە تۆڵەی خۆیان لە پیاوان دەکەنەوە لەبیرما ئەو کاتەی ڕەشەتا شاری فاسی داگیر کرد لەو کاتەدا من مناڵ بووم باوکم ئەو تابوتانی دەژمارد کە لە شەقامەکەمانەوە تێدەپەڕین چونکە ڕوبەڕووی گۆڕستانەکە بووین لە ئێوارەدا ژمارەکانی پێدەوتین 102 مردوو بەم شێوەیە دابەش بووبوون 20 فریشتە 6 بێگوناح 22 ژن ڕەنگە ژنان بەرپرس نەبووبن لەو ڕەشەتایە بەڵام لە پیاوان زیاتر بەرەنگاری ڤایرۆسی نەخۆشیەکە دەبوونەوە باوکم تۆزێک زیادەڕۆیی دەکرد بەڵام ژنانی خۆش نەدەویست بەهۆیانەوە زۆری ئازار چشت بوو هەموو براکانم بەر لە ژنەکانیان مردن شتێکی سەیرە ڕەنگە ڕێکەوت بوو بێت بەڵام تا ئێستا لەو بڕوایەدام هەر یەکێک لەوانە بە شێوازی خۆی مەرگی مێردەکانیان خێراتر کرد بێت دەبێت ئەوەش ستراتیژی ژنەکەم بێت لەو بڕوایەدام ناوێرم ئەو بڕوایم بدرکێنم بەڵام لە کاتی قسەکردنمدا گوزارشتی لێ دەکەم دەزانم گەر مناڵەکانم گویان لەو قسانە بێت شەڕم لەگەڵ بەرپا دەکەن هەمویان قوربانی فرمێسکەکانی دایکیان و هەڵسو کەوتە درامیەکانی ئەوەن کە هەر کات دێن بۆ سەردانمان لە خۆی نیشان دەدا ئەوەیە تەنها یەکەم کەس تێم ناگا کەس بەرگریم لێ ناکە کەس مافی خۆمم ناداتێ ئەمەشیان بۆ زیاد کردم لەم ڕۆژە خەمۆکەدا کەس نییە قسەی لەگەڵ بکەم کەواتە بێدەنگ دەبم و چاوەکانم دەنوقێنم بۆ ئەوەی دەیبینم نەیبینم هەموو شتێک نەفرەتیە لەم ماڵەدا چاو دەنوقێنم و سەیری لایەکی تر دەکەم زۆر دوور ئەو کاتەی تەمەنم 20 ساڵان بوو لە میلیلیە سەردەمی ڕێکپۆشی و فیتنە ئەو کاتەی لە قاوەخانەکەی ئەلمەرکەزی قاج لەسەر قاج وەک میرێکی بەریتانی دادەنیشتم چاویلکەیەکی خڕم دەکردە چاوم و چاودێری کچە شۆخەکانی ئیسپانیام دەکرد شەرمم دەکرد کاتێک یەکێکیان بە دزیەوە نیگایەکی بۆ دەهاویشتم یەک دەست لێدانی بچووکی سەرشانم بەس بوو بۆ ئەوەی هەموو ڕۆژەکەم پڕکاتەوە بە درێژایی ژیانم شەیدای ژنان و جەستەیان و بۆنیان و ناز و مەکریان بووم خۆزگە وەک پیاوێکی ئازاد بمامایەتەوە جوان ئامادە بۆ سەرکێشیکردن کەواتە بەشێکی زۆر لە ژیانم لە بەردەم قاوەخانەکاندا بەسەر دەبرد ئەم ڕۆژ ئاوا نەخۆش نەدەکەوتم لەم ژوورەدا و لەسرم چەرپاچە ماوەیە زیندان نەدەبووم و ڕوبەڕووی ئەو دیوارە قڵیشاوە نەدەبووم لەگەڵ ئەو ژنەی هیچ نازانێت نزاکردن نەبێت ئێستا بە تارمایی هاوڕێ مردووەکانم چواردە ور نەدەدرام ئەوانەی زۆر زوو کۆچیان کرد بۆ ئاسمان و وازیان لێهێنام بۆ تەنهایی و یادەوەریە بەکارهاتوەکان هیلاک و ڕنگپەڕی و ڕەنگە لۆلاژ ڕاستی بووە نەک خەیاڵ هێشتا وێنەکەی ملاماوە بەڵام ئەو ژنانەی لە بەردەم قاوەخانەی ئەلمەرکەزی بە نیگاکانیان گەمەیان لەگەڵ دەکردم ئەوان دروستکراوی خەیاڵ من ئێستا هەرزەکار نیم تا بڕوان بۆ خەیاڵە ڕازاوەیە بێت من پیاوێکی پیرم کە بەدەست هەوکردنی بۆری هەناسەوە دەناڵێنێت و کە نیکۆتین و ڕەشەبای خۆرهەڵات و چاوی حەسوود و هاوسەرێک هەموو کاتی بۆ لە ناوبردننی ژیانم بەسەردەبات هێرشی بۆ بردووە
ڕەنگە زوڵمی لێ بکەم بەڵام دەبێت کەسێک هەبێت ئەو وزەی پێ بەتاڵ بکەمەوە کە یارمەتیم بدات بۆ بەردەوام بوون لە ژیان. بەڵام ئەو شتەی سەیرە ئەوەیە من زۆر پێویستم بە هاوسەرەکەمە. کاتێک سەفەر دەکا بۆ سەردانی کچەکەی و کوڕەکەی بەرگەی بێ ئەوی ناگرم، بەڵام هەرکە دەگەڕێتەوە دەست دەکاتەوە بە تووڕەکردنم. کاتێک نەخۆش دەکەوێت لە ترسا دەلەرزم بەبێ ئەوەی پێمەوە دیار بێت دەترسم، بەڵام هەست و سۆزم دەشارمەوە. دان بەوەدا دەنێم کە وازم لە هەراسانکردنی هاوسەرەکەم هێناوە، بەڵام بیری ئەوە دەکەم لە نێوانماندا هێندەی جیاوازی هەیە، هێندە دۆستایەتی نییە. پاشان من لە دۆستایەتی ناحەسێمەوە. دۆستایەتی لاوازیە، داوە، جۆرێکە لە دووڕوویی لەگەڵ شێوازی ژیانی ئێمەدا ناگونجێت. دۆستایەتی، خۆشەویستی، باوەشەکان وا دیارە ئەم شتانە بۆ ئێمە دروست نەکراون. پێدەچێت ئەوانە هاوردەکرابن، ئەو هەستانە ئابڕوبەرن. ئایا من دەست بڵاوم؟ منێکە هەمیشە هاوار دەکەم، ناڕازیم و بەبێ بەربەز ڕخ نەدەگرم. ئایا من زیادە ڕۆیی دەکەم کاتێک لە ناخی خۆمدا، لە ناخی بێدەنگیمدا ئارەزووی ژنێک بێگومان خەیاڵی دەکەم؟ بەڵام ڕەنگە ئەو ژنە ڕاستی بێت و لەم ساتە تەنهایە بێ کۆتاییەدا لێرە بێت، ختوکەی جەستەم بدات و ئازارەکانم کەم بکاتەوە. وام لێ بکات مێشکە جەنجاڵەکەم و خەوە ئاڵۆزەکەم و تووڕەبوونە زاڵمانەکانم لەبیر بکەم. من وام بە ئارەزوی خۆم لە بەردەم خۆمدا دان بەوەدا دەنێم، بەڵام لە بەردەمی کەسانی دیکەدا نا. توندوتیژیم لەگەڵ خۆم هەڵدەگرم بۆ خۆم. هیچ پێویست نییە لەسرم لە سەربانی ماڵان ئاشکرای بکەم، لەبەر ئەوە ڕێگە نادەم کەسانی دیکە ڕخنەم لێ بگرن کە منەوانی دەوێرن ئەوە بکەن. کاتێک بیر لە مەسلەیە دەکەمەوە دەگەم ئەو ڕاستی ئەوە دەکەن، بەوەی سەردانم ناکەن و تەنهایی و گۆشەگیریم هێندەی تر زیاتر دەکەن. هیچ یەکێک لە برازا و خوشکەزاکانم سەردانیان نەکردوم و لە تەندروستیان نەپرسیوم. دایان بینم ڕۆژی مردەکەم چۆن پاڵە پەستۆ دەکەن. حەز ناکەم بیر لەوە بکەمەوە، چونکە من پیاوێکم بڕوان بە پێشبینی خراپ هەیە. ناچار دەبن کۆگاکانیان داخن و واز لە هەندێک مامەڵایان بێنن تا دوا ماڵ ئاوایی لە مامە پیرەکەیان بکەن. ڕۆژێکی کارکردنیان لە کیس دەچێت، بەو شێوەیە تۆڵەیان لێ دەکەمەوە، بەڵام تۆڵەیەکی هەرزان. ئەم خێزانە ژماری پیوانەی هەیە لە کۆبوونەوە لە کاتی مەرگە ساتەکاندا، زیاتر لە کاتی خۆشیەکاندا. هێشتا لیستی ئەو کەسانم پاراستووە کە گرنگیان بەوە نەدا ئامادە بن لە مەراسیمی زەماوەندی کوڕە گەورەکەمدا. پاڵنەرەکانیان دەزانم، ئەویش پڕوپوچە وەک ڕقی من لەوان. ئێمە لە چ ڕۆژێک دایم؟ ڕۆژێکی خەمۆک، ڕۆژێکی بێخۆر و بێخۆشی، ڕەنگە ڕۆژی هەینی بێ. هەر ڕۆژێ بێت جیاوازی نییە. پێویستە هێز بدەم بەرخۆم و بچم بۆ کازابڵانکە. دەبێت ئامادە بم بۆ جەژن. موسڵمانان حەز دەکەن لە ڕۆژانی جەژندا ڕەنگی سپی لەبەر بکەن. دەبێت بۆ ماوەی 400 کیلۆمەتر سەفەر بکەم، ڕۆژێکی تەواو سەفەر. دەتوانم بە تەلەفۆن داوای شتومەک بکەم، بەڵام حرامزادەکان ناتوانن ئەوە نەکەن، شتی خراپ نەکەنە ناو قاڵەکانمەوە. ئەوە خەڵکن ئەگەر متمانەت پێکردن فێڵت لێ دەکەن. سوارێ و پاسە بوو کە دەچێت بۆ کازابلانکا. ئەم پاسانە کۆنن، خەڵکی تێدا بەسەرێکدا دەترنجێن، وەک چۆن بۆی ڕێکەوت دەڕوات و زۆریش دەوەستێت بۆ سەرکەوتنی خەڵک. گەشتیاران حەزیان لەم جۆرە هۆیانی گواستنەوەیە، چونکە سەیرە بەلایەنەوە و ڕێگەیان پێدەدات بە شارەکە ئاشنابن، بەرگەی هەموو شتێ دەگرن، بەبێ ناڕەزای، تەپ و تۆز، دووکەڵی جگەرە، پیسی، هاتو هاوار و پاڕانەوەی سوالکەرەکان، ئەوانەی لە هەموو وێزگەیەک سەردەکەون. گەشت نییە، بەڵکو کابوسە. ئەویش ئەوە دەزانێت و بەرگە دەگرێت. هەر توانای بۆ بەرگەگرتنی ئەو سەفرە لە ناخیدا دڵنیایی زیندوو دەکاتەوە. ئەو بەرەنگاری نەخۆشی دەبێتەوە، بەرەنگاری و خزمانەشی دەبێتەوە کە هەوڵیان دەدا ڕێگە لەم گەشتەی بگرن. بە ئازارەوە دانیشت، لە بێدەنگیدا نەفرەت دەکات، گاڵتە بە گەمژەیی سەرنشینەکان دەکات، بەڵام پێداگیری لەوە دەکات کە ژیان هەروە بەردەوام دەبێت وەک ئەوەی هیچ شتێک نەگۆڕابێت. هەر وەک ئەوەی جەستەی هێشتا پڕ بێت لە وزە و گەنج بێت. ماندوێتی جەستەی تێک نەداوە، بەڵام دیمەنەکانی چواردەوری ئازار بەخشن. ئەوەی هیچ بەدڵ نییە کە دەیبینێ و کە دەیبیستێ. یادەوەریەکان ئازاری دەدەن، دەپرسێت بۆچی لەگەڵ ئەوەی هێشتا کەسەکان وەک خۆیانن، بۆچی شتەکان دەگۆڕێت. پڕن لە خەسڵەتەکانیان، دڵیان بە خۆیان خۆشە، زۆر خۆشنودن بە بیر و باوەڕەکانیان. زۆری پێسەیرە کە بە شەقامەکانی کازابلانکادا ڕەت دەبێت، نە ڕوخسارەکان و نە ئەو شوێنانە دەبینێت کە جاران بەرچاوی کەوتون. هەموو گەشتێک ئێش و ئازارەکانی زیاتر دەوروژێرێت. کوڕان لە دوکانەکاندا جێگەی باوکیان دەگرنەوە و ئەویش نایان ناسێت، بەوە ڕقی هەڵدەستێت، ناوێرێت پرسیاری ئەم و ئەو بکات، چونکە لەوە دەترسێت ئەو کەسە مرد بێت. ئەو جیاوازی و گۆڕانکاریانە لە ناخیدا دێن و دەچن. وەک جاری جاران دەستی کرد بە پشکنینی کەلوپەلەکان، قوماشێکی گونجاوی هەڵبژارد،
بڕی پێویستی دەستنیشان کرد و ویستی نرخەکەی کەم بکاتەوە، پارەکەی دا و بە ئاسوودەیی شوێنەکەی بەجێهێشت. دەزانێت دەبێ فێڵیان لێکرد بێت، ئەوان گاڵتەی پێدەکەن، بەڵام ئەو جێژ نییە، بە هەمان پابەندی 50 ساڵی لەمەوبەر کارەکانی دەکات. کاڵەکان لە حاڵەتێکی خراپدا درەنگەیشتن. لەناو پارچە پێچراوەکاندا چەند پارچەیەکی بینی کە پێچەوانی ئەوانە بوو ئەو داوای کردبوون. قایل نەبوو، بە نووسین و بە تەلەفۆن ناڕەزایی دەربڕی. پارچە خراپەکانی گەڕاندەوە و چەندین هەفتە چاوەڕوانی وەڵامی فرۆشیارەکەی کرد. ئەم مەسەلەیە کاتی لێ دەگرێت و هێزێکی دەداتێ لە دژی فێڵبازەکان و لە دژی زەمن. بەهێزتر بووە لە زەمن، لە هاوڕێیەکی تەنیشتی بترسێت، لە چەتە شەلەکان، لە ئاسمانی بەتاڵ، لە کەناری سپی، لەو زەویە پڕە، لە بیر و چاڵ، لە بیابانی بێدەنگی، لە دەستێکی زۆردار و تێڕوانینێکی فێڵاوی. زەمن هەندێجا زەمن لای ئەو دەبێتە ئەو ڕۆژانەی گۆڕانکاریەکانی و تەڵەکانی و پێکەنینەکانی دەزانێت. خەباتی زۆر کردووە بۆ ئەوەی یادەوەری بە ساقی بمێنێتەوە، دوور بێت لە دەستی زەمن، یادەوەریەکانی بە توندی بمێننەوە و هەمیشە ئامادە بن بۆ دەرکەوتن، ڕازگۆ بن و ورد بن و نەگۆڕ بن. زۆر جاروای لێ دێ شتێ زیاتر لە جارێک بهێنێتە یادی خۆی. ئەمەش لە یادچوونەوە نییە، بەڵکو لە ترسەوەیە. یادەوەری خۆی تاقی دەکاتەوە و دەیهێنێتە بەرچاو. ئەمەش شێوازی ئەوە بۆ هەڵاتن لە پیری. زۆرترین شت کە شانازی پێوە دەکات دڵسۆزیەتی بۆ ڕابردوو، بەڵام لێشی پەشیمانە، چونکە پاشتۆزێک دەبێتە دواشاهێدی سەردەمی خۆی. جارێکی دیکە سەیری دەوروبەری خۆی دەکات و بۆی ئاشکرا دەبێت کە تەنهایە لە بیابانێکدا. کەس نەماوە و هەمویان مردوون یان دیار نەماون، هەمویان کۆچیان کردووە، کۆچیان کرد لێرە و لەوێش بیرەوەری وێنەیان ماوە و هێشتا دەنگیان هەڵواسراوە. گوێی ڕادێرا، دڵی خۆش بوو کە گوێی لێبوو لە دەوری مێزێکی قڕ قسە دەکەن، یاری کاغز دەکەن و چا دەخۆنەوە و بە هەموو شتێک و بە هیچ شتێک پێدەکەنن. دەبێت زۆر دوور نەبن، ئەمەیە نیگەرانی دەکات. ئەوە لێیان نزیک دەبێتەوە. تێڕوانینی زۆر دیاریکراوترە، ئەوان لە ژێر زەویدان، مێرولە لە گۆشتەکەی خواردون و ڕوخساریان دیار نەماوە، دەموچاویان نەماوە، تەنها ددانەکان لە شوێنی خۆیانن. هێشتا ئەو دەنگانات دەگەنە لای، بەڵام بە تێکەڵ و پێکەڵ و ئاڵۆستر. ڕەنگە ئەوە مەرگ بێت، دەنگە ئاشناکان بە زەویدا تێدەپەڕن و بە تۆزێک تێکەڵ و پێکەڵیەوە دەگەنە لامان. شتومەکەکان لە سروشتیاندا شەڕەنگێزن، لەبەر ئەوەیە وەک ئەو بڕوای وایە پێویستە لە ئەشکەوتێکە یا لە ژوورێکی چەپەکدا بەپارێزرێن، لەسەرێک هەڵبچنرێن و بەبێ ڕێخستن و بۆ داڕەزین و تێکچوون. ئەو هەرگیز دەستبەرداری هیچ شتێ نابێ، هەموو شتێک دەپارێزێت. ئەو شتانەی کەڵکی بەکارهێنانیان نەماوە دەیان خاتە دۆڵابێکەوە تا ئەو کاتەی شێو ژەنگ دەیان ڕزێنێت. ئەو ژوورە پڕانە شاهێدن بۆ ژیانێکی پڕ، لە پوچیەکی جواندا شتومەک تێیدا فڕێدراوە. ئەوە وێزگەکانی زەمەنە. ئەگەر مانایەکی دیاریکراویشی نەبێت، گڵۆپی بێکەڵک، مۆمیشکاو، بۆری، ئوتوی کارەبایی و ئوتوی خەڵوزی، بە سەدان کلیلی قەبارە جیاواز، ڕادیۆ، بزمار، وریز، کورسی بەبێ پشت و قاچ، پێڵاو، ئاوێنەی تەڵخ، دەفتەری قوتابخانە، جانتای دڕاو، گۆچان، دەستکێش، تاقمی ددان. دوای ئەوەی هەموو ددانەکانی لە دەستدا کاتی نییە و ئۆقرەی نییە بۆ ئەوەی ڕابێت بە تاقمی ددانەوە شت بخوات، دەستبەرداری نەبوو، لەگەڵ هەموو ئەو شتانی مێژووی ئەویان دەگێڕایەوە هەڵی گرتن. ناتوانێت هیچ شتێک چاپ بکاتەوە کە شکاوە. ئەگەر بینی بۆریەک ئاوی لێ دەچێت بە پارچە پەڕۆیەک دەیبەستێت. لێ هاتوویە ئەوەی تێدا نییە شتەکان چاک بکاتەوە، بەڵام زۆر هەوڵ دەدات بۆ ئەوەی لەگەڵ شتە شکاوەکاندا بژی. کاتێک ئامێرێکی لە کار دەکەوێت یەکەم جاروازی لێ دەهێنێت، چاوەڕێی مۆعجیزەیەک دەکا، ئەنجا هەوڵێک دەدا بە جوڵەیەکی وایارەکان و دەسوەردان لە دوگمەکانی و کێشان بە بۆڕغەکاندا، پاشان واز لەو هەوڵەی دێنێت و بەرج نێوی دەدات سەر ڕای ویستە ڕازگۆکەی بۆ چاکردنی ئەو شتەی شکاوە، بەڵام توانای پێویستی نییە کە چاکی بکاتەوە. ڕقی لە پیشەوەران دەبێتەوە، بە تایبەت بە لوعەچیەکان. نازانێت بۆچی ئامێرێک لە کار دەکەوێت، بۆچی دیوارەکان درست دەبن، بۆ ئاسم دەهێڵێت ژەنگ بکە. لە نێوان جیهانی خۆی و شتەکاندا جۆرێک کێبڕکەی دروست کردووە و لەو بڕوایەدایە شتەکان شەڕەنگێزن، چونکە ژیانیان ناخۆشە. بەخۆی دەڵێت ئەو چەرمەسەریە چییە؟ ئەو زوڵمە چییە؟ ئەم شتانە لە دوای من دەمێننەوە، شکاو بن یا ساغ، بەسوود بن یا بێکەڵک، لێرەدا دەمێننەوە لە هەمان شوێنیاندا. ناتوانێت ئەو شتە چاک بکات کە بەردەوام لە ناخیدا دەشکێت. ئەوە ڕەت دەکاتەوە ئەو جەستەی تەسلیم بکات کە بەردەوام بەرگەی ئازاری گرتووە، ڕەنگە خیانەتی لێ بکات و بە خێرایی و چابووکی وەڵامی ئەو خۆماندووکردنی نەداتەوە کە لی داوا دەکات. پیری ئەو درزەیە،
ئەو بۆشایەیە کە لە جەستە دانیشتە جێ دەبێت و ڕۆح ئازار ئەدات ئەگەر خۆی بەدەستەوە بدات دانی ناوە بە شکستەکەیدا بە کۆتاییەکەیدا بە پاشەکشەی لەم جیهانەدا بەر لەوەی قسەی خۆی بکات بیرۆکەی نەمری زۆری لێکرد هەرگیز قایل نەبوو بە وەرینی قژی و بەکزی چاوەکانی و خراپبوونی هەستی بیستن و بۆریەکانی هەناسەی کە پڕ بووە لە میکرۆب بە هەمان قرسی چمەی خۆی هەرگیز ناوێت لەوە بگات بۆ هێزی کڕینی پارەکەم بۆتەوە هەمیشە ئەوە دووبارە دەکاتەوە کە خانووی یەکەمی بە 1000 ریال کڕیوە ئەمەش ساڵی 1920 بوو ڕیالێک بەس بوو بۆ کڕینی زەخیری ماڵێک کە بەشی هەفتەیە بکات بەهای نەمری جێگیری شتەکانە ئەو حەزی لە شت نییە بجوڵێت و دیمەنی دنیا بگۆڕێ حەزی لە جوڵە نییە و حەزی لە خێرایی نییە حەز بە خەڵکی هەڵەشە ناکات ساڵەکان هێندەیان لەسرە یەک لە دوای یەک کەون بەبێ هیچ ژاوەژاوێک بۆچی دەیەوێت جێپەنجەی بەجێ بهێڵێت ئەو ڕوومەتە قوپاوانە و ئەو جەستە و یادەوەریانە ئەم ماڵە بەسە بۆ ئەوەی شاهدی تێپەڕینی ساڵەکان بێت خانوویەکی کۆن غەمناک دەبێت لە تەمەندا لەو گەورەتر بێت چونکە لە سەرەتای سەدەی 20دا خێزانێکی جوولەکە دروستی کردووە و ئەویش لە حاخامێکی کڕیوە ئێستا داڕوخاوە شێ لە هەر چوار لاوە ئابلۆقەی داوە پێویستی بە تازەکردنەوە هەیە لە کۆندا خانوەکان وا دروست نەدەکران کە ئامێری گەرمکردەوەی تێدا جێبێتەوە بۆچی لە کاتێکا مەغریب وڵاتێکە بە ئاوهەوا گەرمەکەی ناسراوە بەڵام چەندەیەک دەبێ سەرمایەکی زۆری هەیە ئەوە زەویە کە سارد بۆتەوە یان مرۆڤی مەغریبیە کە باشیەکانی گەرمکردنەوەی دۆزیوەتەوە ئەو باشیانە ناناسێت ناشێوێت بیهێنێتە ماڵەکەیەوە بەم شێوەیەش سەرما لە ماڵەکەیدا هێلانەی کردووە بەنیگاکانی سێرێکی درزەکانی دیوارەکەی کرد بەڵام دانی پێدانەنا وتی هەرگیز ئەوە درز نییە مەسەلەکە ئەوەیە بۆیەکەی دەوەرێ بەدڵنیاییەوە ئەو ئازایەتی نییە ئارەزوو ویستی نییە تا دەستێک بێنێ بە ماڵەکەیدا ئەو دەزانێت بە چاکسازی ئەو ماڵە کۆنا وەک ئەوەیە بە دەستی خۆی گەمارۆ بدات چونکە ئەو خۆشگوزەرانیە سوودی چییە کە هەڕەشە لە تەندروستی و لە ڕوونی و لە ئامێرەکانی بەرگری ئەو بکات هەمیشە دەیانەوێت شتێ لەم ماڵەدا چاک بکەنەوە هەروەک بۆ ئەو شتە بەکرێ گیرابن کاتێک نەمهێشت ئامێری گەرمکەرەوەکەم بۆ دابنێن لە ڕەزیلیدا نەبوو بەڵکو لەبەر ئەوەی جەستەم بەرگەی ئەوە ناگرێت هێندە بەسەکە بچمە دەرەوە و سەرمان بێت بەڵام ئەوان دوژمنەکانی بیر لەو دەرەنجامانە ناکەن و دەیانەوێت هاوڕێ بن لەگەڵ سەردەمەکەدا دەیانەوێت مۆدێرن بم بەڵام من دەڵێم ئەو تازەگەریە بۆ من دروست نەکراوە من پیاوێکی سادەم ڕقم لە خۆ دەرخستن و پارە بە فیڕۆدانە من لە سەردەمێکی تردام و ڕەنگە لە شارستانیەکی تردا بم کاتێکی زۆرم ویست تا قایل بووم خواردنەکانم لەسەر تەواقی غاز لێ بنرێ من پیاوی دابوونەریتەکانم و تەنها لەم ماڵەدا بە شان و باڵی سەروەرەکانی باو باپیراندا هەڵدەدەم کاتێکی زۆری ویستا بە سوودەکانی بە فرگرا قایل بم حەزم لە شتی پارێزراو نییە ئەم ماڵەوەکو خۆی دەگونجێ بۆم لەبیر بە مناڵەکانم پێشنیازی ئەوەیان بۆ کردم بچم بۆ حەج خەرجەکەشیان دەگرتە ئەستۆی خۆیان یەکەم هەرگیز حەزم لەو کۆمەڵە خەڵکە نییە کە پاڵ بە یەکترەوە دەنێن و دەبن بەژێر دەست و پێی یەکەوە پاشان وان بەلاوە باشترە لە خەیاڵدانی خۆمدا ئەوێنێ بپارێزم کە بۆ شوێنە پیرۆزەکان نەخشاندومە لە کۆتاییدا زانیم ئەوان دەیانویست بۆ چەند هەفتەیەک لە ماڵەوە دوورم بخەنەوە بۆ ئەوەی چاکسازی لە ماڵەکەدا بکەن هەتا لە ژیان دامابم نایڵم نەبەلوعەچی یان وەستای خان و بێنە ماڵەکەم ئەوان مشەخۆرن هاوبەشی زەمەنن کە خانەکانی لەشمدا دەڕمێنن بەڵام بۆ هەمیشە دەیانێت لە ماڵەدا مرۆڤیا شتێ چاپ بکەن ئەو لە حەمامەکەوە دزەی کردووە شتێکی خۆش نییە بەڵام ئەوە ناهێنێ بەلوعەچیەکی بۆ بان بکەی لەگەڵ تۆزێک ئۆقرەگرتندا دەتوانین شوێنی ئاودزکردنەکە بدۆزینەوە و کونەکەی بگرین گەر چاوم کز نەبێت دەتوانم ئەوە بکەم بۆچی ئەم پەنجەرێدا ناخرێ شتێکی ئاساییە تەختەکە گەرمی هاوین کاری تێ کردووە ئەمەش بەوە چارەسەر دەکەم کە پشتیەکی گەورەی تێبئاخنم مەسەلەکە ئاسانە هەمیشە دەتوانین لەگەڵ شتەکانە ڕێک بکەوین هەر ئەوەندە بەسە بەباشی هەڵسوکەوت بکەین نابێت بە تووڕێی وێ سەبری مامەڵەیان لەگەڵدا بکەین منیش نابێت بە خراپی مامەڵم لەگەڵ بکرێت تا ئێستا هەموو شتێک لە جێگەی خۆیدایە ئەم بەستویە نیگەرانم دەکات باشترە بیر لەوە نەکەمەوە ساتێک بە بێدەنگی چاوەکانی لێگنا ئەو بێدەنگی چرکەچرکی میلەکانی کاتژمێری دیوارەکە برینداری دەکات ئەو ڕێکوپێکی ئەو چرکە بێجاری دەکات میلی کاتژمێرەکە هەموو چرکەیەک دەجوڵێت سەری بەرز کردە و بەلای بۆفیەکەدا ڕوانی هەموو هێزی کۆ کردە و بەدەستەکانی جوڵەیەکی کرد کە بەڵگەیە بۆ بێتوانایی تەمەن
ئەو مێژووە پڕی تێیدا ژیاوە، گەشتە پڕچەرمە سەریەکانی و بەرگەگرتنی، ئەزمونە کەڵەکە بووەکانی، هەموو ئەمانە شایەتی ئەوەی دەدەنێ کە تەندروستی باشە و ژیانی پڕە. ئەمانە ڕێگەی پێدەدەن ئامۆژگاری کەسانی دیکە بکات، وا هەز دەکات پێویستە ئەزمونەکانی پەیوەست بە ژیریەکەی بخاتە خزمەتی کەسانی دیکەوە، بەڵام کە من ئەوانی داوای ئامۆژگاری لێ دەکەن. ئەوە زۆر ئازاری دەدات، خۆی بە کتێبخانەیەک بەراورد دەکات کە کەس سەردانی ناکات. کتێبی مێژوو سەرچاوە لەسەر ئەخلاق و سۆسیۆلۆژیا و تەنانەت ئابووری سیاسی و فەلسەفە و تێڕوانینی گشتگیر بۆ جیهان. ئەمانە ئازار دەچێژن بۆ ئەوەی بگەنە خەڵک. ئەوە ڕەت دەکاتەوە دان بەوەدا بنێت کە بەهۆی سروشتە توندەکەیەوە کەسانی دیکە داوای ئامۆژگاری لێ ناکەن. من هیچم ناوێت قازانجی ئەوان نەبێت. چه زیانێکی هەیە من ئارەزوم ئەوە بێت پوختەی ئەزمونەکانی خۆمیان بۆ بگوێزمەوە و دەرەنجامی ئەزمونی ژیانمیان بۆ بگوێزمەوە کە لەگەڵ دەستپێکی سەدەدا دەستی پێکرد. من دەزانم زۆربیان ئەویان لا پەسەندترە داوای ئامۆژگاری لە ژنەکانیان بکەن. ئەوان ناچارن و پیاوانێکی ستەم لێکراون، وا دەزانن ژنان خاوەنی ڕایڕاستن، چەند گوناهن. لە ڕاستیدا ئەوان خۆیان ملکەتی ڕای ژنەکانیان دەکەن چونکە ناتوانن شتێکی دیکە بکەن. ئەوە شتێکی ئاساییە لەبەر ئەوەی نایانەوێت ئاگری دۆزەق هەڵگیرسێنن. منتان بینی وەم شتومڕ لەگەڵ ژنێکدا بکەم، گوێی لێ بگرم، پاشان بە ئەدەبەوە وەڵامی بدەمەوە، باسی مەسەلەیەکی لە چەند لایەکەوە لەگەڵ بکەم وەک ئەوەی لە پارلەمانی بەریتانیادا بم. هەرگیز بیرم نایە لەگەڵ ژنەکەمدا چوو بێتمە هیچ مشتومڕێکەوە. ڕەنگە هەڵە بوو بم، بەڵام سروشتم ڕێگەی ئەوم پێ نادات. سروشتم وایە هاوڕێیەک و هاوپەیمانێک پەسەند بکەم، تەواو متمانم پێی هەبێ. ئەوانەی کە ڕایش بە ژنەکانیان دەکەن لە هەموو شتێک و هیچ شتێکدا سروشتیان نییە. کوڕەکانم تووشی بێ ئومێدیان کردم، نەک تەنها لەبەر ئەوەی لە هیچ شتێکا ڕای من وەرناگرن، بەڵکو لەبەر ئەوەی بەتەواوی ئەو کارانە دەکەن کە ژنەکانیان بەسەریاندا دەسەپێن و گوێ لە ئامۆژگاریەکانی دایکیان دەگرن. ئەوان لە هەڵەیەکی دوو سەرەدان، نازام ژیانیان لە چی دەچێت. دەزانم ژنەکانیان منیان بۆ گرنگ نییە، یەک تاڵەموو ماوە و هەموو ڕێزێکیان بۆ من نامێنێ. هیوام ئەوە بوو هاوڕێیەتی لەگەڵ کوڕەکاندا پەیدا بکەم، ئەوە شکستی منە. دەیان بینم لە دایکیانەوە نزیکترن وەک لە من. هیچ سەرسومانی ناوێت چونکە من تەنها ئەندامی حیزبەکەی خۆمم، بەڵام قەی ناکە، هەمیشە بە تەنها بووم، لەسەر حەق بووم. ئێستا هەرەوەندەم ماوە باوەشێک سێپەڕە بکڕم و لای خۆمەوە دای بنێم بۆ ئەوەی ئەگەر یەکێک بەکەری زانیم بیخۆم. زۆر جار ئەم دەستەواژەی بە هەندێک جیاوازیەوە دووبارە دەکردەوە. هەندێک جار دەبێتە کەر و هەندێک جار بە ئێستر. هەندێک جار باوەشە سێپەڕەکە دەبێتە کاو، هەندێک جاری تر دەبێتە جۆ، بەڵام خۆی ناگۆڕێ و لە هەمان شوێندا دادەنیشێ. ماندوو لە خۆی و لە ژیان لە هەمان کۆڵانی تەنگدا دێت و دەچێ و چاوەکانی بۆ ئاسمان بەرز کردوتەوە کە پڕە لە هەور و لەم ڕۆژە درێژە بەی کۆتاییەدا لە دژی ئەو چڕبوونەتەوە. ئایا دەزانێت دووبارەکردنەوە بەرگەی ناگیرێت؟ هەمان ڕستە دەوترێت و بە دەنگی جیاجا دووبارە دەکرێتەوە، بە تووڕەیەکەوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات، بە پێداگیری و شێلگیری کە چاڵێکی درێژ و ئازاراوی لە جەستەی گوێگرەکانیدا وەک برینێک دروست دەکات. هەندێک جار پێداگیری مۆرکێکی وای دەداتێ وەک ئەوەی یەکەم جار بێت ئەو ڕستەیە بڵێت. پاشان گەر کەسێ بەو گرنگی کە دەیەوێت گوێی لێ نەگرێت تووڕە دەبێت، لافاوێکە لێ دەربازبوونی نییە. ئەوەی دەیڵێت پڕوپوچ و بێنرخ نییە، بەڵام بەهۆی درێژی ئەو چاڵی لە نێوان ئەو کەسانی تردا دروستی دەکات، وای لێ دەکات کە لێنێک لە نێگەیشتن دروست بکات کاتێک شتێ دەگێڕێتەوە کە بەر لە 60 ساڵ ڕووی داوە. بە بیرەوەریەکی زۆر ورد و بێڕتوشەوە دەیگەڕێتەوە، ناوی ڕاستی دەداتە کەسە مەبەستەکان، شتەکان بە وردی وەسف دەکات و تەنانەت نرخی کاڵا و شتومەکەکانی ئەو کاتەش دەڵێت. دواتر نەفرەت لەو کەسانش دەکات کە گاڵتە بە بەساڵات چوونیەکەی دەکەن. زۆری پێخۆشە فێریان بکە چۆن یادەوەریە بە نرخەکان بە ئامانەتەوە تۆمار بکەن و وەک خۆی بیگەڕنەوە. لەو بوارەدا کەس ناتوانێت ئەو شتانە ڕەت بکاتەوە کە ئەو دەیانڵێت، چونکە ئەو لە خێزانەکەیدا سەرچاوی باڵای مێژووە ڕاستەکان و ڕووداوە لە یاد نەکراوەکانە. لە دایک بوون، هاوسەرگیری، مردن، ناکۆکی، تەلاق، گەشتی گرنگ، گەڕانەوە لە گەشت، ڕۆژانی سەرما و تەرزە، 2 ڕۆژ بە درێژایی 50 ساڵ خەتەنەکردن، ژنهێنان بەسەر ژنی یەکەم، بێپارەی، دەستکەوت، ڕۆژانی مانگرتن لە دژی فەڕەنسیەکان. دەفتەرێکی گەورەی هەیە هەموو شتێکی تێدا تۆمار کردووە بە نرخی ئەو کیسە نعنایەشەوە کە ڕۆژی خەتەنەکردنی برازاکەی کڕی بووی و ئێستا ئەو کوڕە تەمەنی 60 ساڵە.
ڕۆژانێک هەرکە خێزانەکە کۆ دەبوونەوە ئەم حەزی دەکرد بە دەنگی بەرز هەندێک لاپەڕی ئەو دەفتەرە گەورەیان بۆ بخوێنێتەوە. هیچ شتێکی لە یاد نەچوو بوو. نرخەکان ئەو شتە خۆشانی لەو کاتە و لەو بۆنەیەدا ڕوویاندا بوو. ئەمڕۆ هەینی 1 مانگی محەڕەم ساڵی 1362 کۆچی. محەممەدی برام لە ژنی دووەمی کە ژنێکی ڕەشپێت بوو بە ناوی ئیزا کوڕێکی بووە. ژنەسپێکەی ڕۆشتووە بۆ لای کەسوکاری بۆ سیڤرۆ، مناڵەکانیشی بردووە. براکەی هات بە شوێنیدا. گەشت بە پاس 3 ڕیاڵی تێچوە. بڕێک گۆشتی هەڵگیراویان لەگەڵ خۆیان برد. بەر لەوەی بڕوات دەرگای ژووری خۆراکەکەی بە کلیل داخست و چەکمەجەکانیشی داخست. ئیزا چاوی لە هەموو شتێک بوو. هیچ قسەی نەکرد. ژنی سێهەمی ڕەشپێست کە ناوی دادایە نەخۆشە، هەستا بۆ ئەوەی یارمەتی ئیزا بدات و تۆزێک لە باری شانی سوود بکات. مامانەکە کەسێکی پارێزکار بوو. شەو چوون بگەڕێن بە شوێنیدا. پێشەکی پارەیەکی زۆرمدایە. لە دایکبوونێکی خەمناک بوو. براکەم سەرنجی ئەوەی نەدا. کوڕەکە لەگەڵ خۆرهەڵاتندا لە دایک بوو. ڕەش بوو وەک دایکی. لە هەینی داهاتوودا حوتەوانەی کوڕەکەی بوو. کەس لە ئەندامانی خێزانەکە ئامادە نەبوو. زۆر تەریق بوومەوە. بەپەلا بەرانێکمان سەر بڕی کە نرخەکەی 13 ڕیاڵ بوو. هەردوو ژنە کۆیلەکە بە بێدەنگی دەگریان. براکانی دیکەم هاتن بۆ دوکانی وردەواڵە فرۆشەکان پیرۆزبایی لە دایکبوونی کوڕەکەیان لە براکەم کرد. هیچ قسەیان نەکرد، بەڵام ژنەکانیان قسەی زۆر بریندارکەریان کرد. دوای 40 ڕۆژ ژنە سپی پێستەکەی هاتەوە. لە فاز نووسراوە ڕۆژی دەی سەفەری 1362 کۆچی. دەفتەرەکەی داخست. چیرۆکەکەی لە ڕێی یادەوەریەوە تەواو کرد. سەبارەت بەو ناوکۆکیانی دوای ئەو ڕووداوە لە خێزانەکەدا هەڵگیرسا قسەی کرد. خێزانەکە دابەش بوون لە نێوان کەمتەرخەم و خۆپارێز و شەڕەنگێزدا. بە وردی هەموو کاردانە و قسەکردنەکانی گێڕایەوە. فاتیمە وتی پێویستە لەوەچەی کۆیلەکان وریابین. عایشەش وتی گەر حاڵوا بڕوات هەمومان لە ماڵەکانمان وە دەردەنرین. خەدیجەش وتی پێویستە ئاگادار بین چونکە ڕۆژێک لە ڕۆژان ئەو مناڵە تۆڵەی دایکی دەکاتەوە. مەلیکەش وتی من هەمیشە دەڵێم کۆیلەکان لە ماڵدا بۆ کارکردن باشن نەک بۆ چەخستنەوە. هەموو قسانە برینێکی قوڵیان لە دڵی برازاکەمدا دروست کرد کە ئێستا کارێکی بەڕێزانی هەیە. جارناجارێک سەری مامی دەدا و بۆ جاری هەزارم چۆنێتی لە دایکبوونەکەی بۆ دەگێڕێتەوە. بۆ ئەوەی وێنەکەشی تەواو بێ بارودۆخی سیاسی و کاتەی مەغریب دێنێتە ناو باسەکەوە و ناوی ئەو ئەفسەرانە دێنێت کە فەڕەنسا ناردبوونی بۆ پاراستنی ئاسایشی وڵات کە لەو کاتەدا چەند بزوتنەوەیەکی نەتەوایەتی سەریان هەڵدا بوو بە تایبەتی لە فاس. جەنگی دووەمی جیهانی لە کارتۆنێکدا لەسەر یەک هەڵچنرابوون و کارتۆنەکە داخرابوو بە گوریسیش بەسترا بوو. سەدان ژمارەی گۆڤاری ئەلحەیات و گۆڤاری ئەمریکی دیکە باسییان لە ئازایەتی و مەزنیە و سەربازانە دەکرد کە دابەزی بوونە ناو نۆرماندیەوە. کاتێک ناچار بوو بە پەلەفاز بەجێ بێڵێت و بچێت بۆ تەنجا ئەو کارتۆنە گرانبەهاییدایە دەست کەسێکی ناسیاوی. ئەویش لە کاتی گواستنەوەیدا لەو ماڵەی لە گەنجینەیەکی شێداردا بیری چوو بوو. بەم شێوەیەش بەشێک لە شوێنەوارەکانی ژیانی لێون بوو. لە مێژوێ و جەنگەدا کە هیچی لەبارەوە نەزانی شوێنەوارە خراپەکانی نەبێ وەک برسێتی و هەژاری و ڕیسایی نازیەکان کە دوای شکستی هیتلەر جیهان هیچی لەبارەوە نەدەزانی لەو بڕوایەدا بوو شێتی هیتلەر وای لێ کرد بوو لە بەرنامەکەیدا ئەوە تۆمار بکات کە دەبێت دوای جوولەکە عەرەبیش لەناو بەرێت. مشکەکانی فاس سەبارەت بە جەنگی دووەمی جیهانی زۆر زیاتر دەزان لەو خزمە پڕۆپوچەی کە ڕۆژێک بەڕاکردن کارتۆنێک مێژوومدایە. پێدانی گەنج بەو نەخوێندەوارە وەک ئەوەیە گەوهر بدەیتە مریشک و گوڵی مێخک بدەیتە کەر. من بە نەخوێندەواران چواردە وردراوم. ئەوان تووشی هەڵچوونم دەکەن چونکە ڕادی ئەو زیانە نازان کە لە منی دەدەن. لەوانەشە لای هەندێکیان کار بگاتە ئەوەی بانگەشەی بکەن و لاف و گەزافیشم بەسەردا لێ بدەن. نمونەی ئەوانی ناتوانم لەگەڵیانە توندوتیش بم هێندە بەسە هەندێک نازناویان بۆ دادەنێم. لە سەرەتادا هەمویان لەو بڕوایەدا دەبن ئەو نازناوانە لەگەڵیاندا ناگونجێت. وردە نازناوەکان بە پێست و ڕوخساریانەوە دەنووسێت و دەبێتە گوزارشکەری ڕاستەقینەیان. کۆنسوڵێکی ناسیاوم هەیە. دایکی لە بواری دیبلۆماسیدا کاری دەکرد. ئەم ڕۆژ کراسی ئاودابان بە گەشتیاران دەفرۆشێت. کچە ئامۆزایەکی هەیە قەڵە و سپی پێستە. ناوم ناوە بوتڵی سپی. یەکێکی ترم ناو نابوو دێو چونکە دەنگی گڕبوو مناڵی دەترسان. یەکێکی ترم حاخام چونکە حەزی لە چرپەچرپ و شاردنەوە بوو. یەکێکی تر ناوی نوێشکەر بوو چونکە نوێش زۆر دەکات. بەڕادەیەک گومان لە دەستپاکەکەی دەکرێت. چڵەدار خورما یەکێکە لەو هەزار ناوەی لە ژنەکەی ناوە. هەرگیز بە ناوی خۆی و بانگی نەکردووە چونکە گەرە و کارە بکات واتادانی ناوە مانای ڕێزگرتنێتی.
جاڵجاڵۆکەیی چونکە قەبارەی لاوازە دەنگە دەنگ هەورە تریشقا ئەم نازناوانەی لە کاتی ئاشتیدا بوو بەڵام لە کاتی تووڕەبووندا ئەو ناوانە دەبوونە شێتۆکە و بۆگەن. ئەو ئارەزۆی لە وێنەکردنی کاریکاتۆری بۆ کەسانی دیکە هەیەتی زۆر سەرێشەی بۆ هێناوە. ئێستا لەوە دەگات ئێستا ئەو گۆشە گیر کراوە نەیتوانی ڕێزی کەس بۆ خۆی بهێڵێتەوە. وشەکانی وەک پشکۆیەکە کە دەیخەیتە سەر برین وەک چەکێکی بڕەڕی سپیە. حساباتە کۆنەکانی و بیرەوەریە چالاکەکانی و لوودبەرزیە بێت سنوورەکەی دەیهێڵنەوە. ئەو یاخیە ڕۆحێکی ئازادراوی ناقایلی هەیە. ئەگەر لە سیاسەتدا کاری بکردایە لە ئاژاوە گێڕەکان دەبوو. هەموو وەهمەکانی دەشکێنێ پاشان بڕوا بۆ قسانە ناکات کە سیاسەتمەداران لە ڕادیۆ و تەلەڤیزۆنەوە دەیکەن. پیاوێکە لە حاڵەتی تووڕەبووندا خۆی بە پیاوێکی ڕۆشنبیر دەزانێت و نمونەی وەک خۆی لە ناو پیاواندا نادەوەجێتەوە. زۆر جار جوڵەیەک یان وشەیەک بەسا بۆ ئەوەی ببێتە پیاوێکی باش بە سۆز دڵخۆش. لە ڕاستیدا و خراپەکاریە ڕووکەشەی وەستاوەتە سەر وشەکان و کاریگەریەکانی. هەندێک جار وشەکان پێشبیرکردنەوەکان دەکەون دەزانێت زۆر خێراتر لە ویستی ئەو دەڕۆن و خیانەتی لێ دەکەن بەڵام بە شتێکی خراپی نازانێت. بەلای ئەوەوە ئەو شتانە لە چەند وشەیەک زیاتر هیچی دیکە نین. خەڵکیش هەڵەن ئەگەر ئەو وشانەی وەک بەرد و تیر وەربگرن. ئەو شەیدای زمانە چونکە ڕێگا بە ژیری دەدات کە چەند جوڵەیەکی بەهلەوانی بکات. کاتێک بەڵگەیەکی دەوێت سەبارەت بە بەهارات یان لە پیشەکەی خۆیدا کە برگدرویە قسە بکات یاری بە وشەکان دەکات. کاتێک زیادەڕۆیی لە قسەکردندا دەکات دەڵێت هەڵی کردووە لە تێکردنی بەهاراتدا. ئەم گوزارشتەش زۆر دڵخۆشی دەکات زۆریش قایلی دەکات چونکە توانای خۆی لە گاڵتە پێکردندا دەدۆزێتەوە. بەڵام شێوازی ئەو بۆ دوورکەوتنەوە لە ڕەخنەگرتن هێرشی لێبڕاوانەیە. لەوەش تێناگا بۆچی کەسانی تر تووڕە دەبن کاتێک دەبنە قوربانی گاڵتە و قەشمەریەکانی ئەو خەڵکی خۆش دەوێت ئاسوودە دەبێت کە ماڵەکەی پڕ دەبێت لە میوان بۆ ئەوەی گوزارش لە خۆشیەکەی بکات گڵۆپی هەموو ماڵەکە دادەگیرسێنێت. نازانێت دڵخۆشە بەوەی جەماوەرێکی هەیە ئاگایان لە قسە خۆش و گەڵتە و گەپەکانێتی یان تەنها لەبەر ئەوەیە کە لەوێن. ئەگەر لەگەڵ ژنان توند بێت ئەوە بێگومان لەبەر ئەوەیە کە خۆشی دەوێن. ئەگەر ڕقی لێشیان بێت لەبەر ئەوەیە ناتوانێت هەمویان فریو بدات. لە بەرامبەردا ئەو زۆر توندە لەگەڵ منداڵانە هیچ ناسازێت لەگەڵیانە. لەو بڕوایەدایە مناڵان سەرکێشن پەروەردەیان باش نییە خراپن فێڵبازن هاتو هاواری مناڵان هەراسانی دەکات. نە مناڵی خۆش دەوێت نە ئاژەڵ زۆرتر ڕۆکی بەلاوە پەسەندە. دەتوانێت یەک ڕۆژی تەواو لە باخچەیەکی بچووکدا بێت و سەرپەرشتی گوڵ و درەختەکانی بکات. لەوێدا خۆی لەبیر دەکات خەو دەبینێ و مەزاجی باش دەبێت. مناڵان نەرم نین لەگەڵیدا بێبەزەیانە تووڕێی دەکەن. لە کاتی زەماوەندی کوڕێکی خوشکەزاکەیدا بەگاڵتەوە پێشنیازی ئەوەی کرد نەهێڵن مناڵ بێتە ماڵەکە دیارە مەبەستێکی هەبوو. لەو ئاهەنگەدا زاوا تێبینی مناڵێکی هاری کرد داوای لە یەکێک لە پاسەوانەکان کرد چاودێری و مناڵە بکات بەهێمنی مامەڵەی لەگەڵدا بکات بۆ ئەوەی ئاهەنگەکە نەشێوێت. شتێکی سەیرە مرۆڤێکی ئاژاوە چییە لەگەڵ ئەوەشدا حەزی لە ناڕێکی نییە و ڕقی لە یاریە. هەروەها ڕقی لە هەموو شتێکە کە زیادە بێت و هەموو ئەو شتانەی گوزارش لە دیاردەی بۆشت بکەن. هەمیشە دەگەڕێت بۆ شتێکی دەگمەن کە ڕێگەی ناسینەوەی نەبێت. ئەمەش نهێنی ئەوە. زۆر جار دەچێت بۆ دوکانی پارچەی دێرین و دانسقا لە بازاڕی وردەواڵە فرۆشاندا پیاسە دەکات دەوەستێت و سەیری شتە کۆنەکان دەکات پاشان درێژە بە ڕێگەی خۆی دەدات. ڕۆژێکیان ئاوێنەیەکی جوانی ڤینیسیام دۆزیەوە ئاوێنەیەکی گەورە قورس تۆزێکی شتێک چوو بوو. خێرا حەزم لێ کرد ویستم دەست بەجێ بیکڕم بەبێ ئەوەی بزانم لەکوێدا هەڵی دەواسم زۆر جان بوو بەلامەوە. ڕەنگە تەمەنی 100 ساڵ بێت بە هەر حاڵ ئەو تەمەنی لە من زۆرترە. زۆر خۆشحاڵ بووم چونکە ڕزگارم کرد. ڕەنگە بکەوتایەتە دەستی یەکێک لە خاوەن تیاترۆخانەکان. هیچ وێنەیەکی نیشان نەدەدا وێنەی ناشرین نەبێت. لەوانەشا گورزێکی بای خۆرهەڵات پیشکاندایە. ڕزگارم کرد ڕەنگە لە ماڵێکی کۆن و دێریندا بوو بێت و بیرەوەری زۆر جوانی لە خۆیدا هەڵگرت بێت. حەماڵێک و عەرەبانەیەکم بەکرێگرت بە شارەکەدا تێپەڕین و خەڵکی بەسەر سوڕمانەوە سێریان دەکردین. لە دواوە دانیشت بووم و چاودێری ئەو تیشکەم دەکرد کە لەو ئاوێنە جوانەوە دەدرەوشایەوە. ئەو تیشکە ڕێبواران و دیوارەکانی شار و ئەو ئاسمانەشی سەرسام کردبوو کە بە ژێریدا دەڕۆیشتین. وێنەی ڕازاوی دەدایەوە وەک ئەوەی لەو تاریکیە بێتە دەرەوە. ئەو تاریکاییەی تێیدا فڕێدرابوو لەبیر کرابوو. لەو کاتەوەی هەڵمواسیوە من تەنها کەسم بەهاکەی دەزانم. لە قسەکردن لەگەڵیدا ناوەستم. جارجارێک وا هەز دەکەم ڕوخسارێکم تێدا بدیوە. دەستێک دەستکێشی لە دەستایە
باخچەیەک تەمدای پۆشیوە. بیرۆکەی ئەوم بەلاوە پەسەند بوو کە لەوانەیە ئەو ئاوێنەیە هی خانمێک بوو بێ کە لە جوانی و تەڕووبڕیدا لە غادە کامیلیا دەچێت، چونکە ئەو ڕوخسارە هەندێک جار دەردەکەوێت، زۆر جوان دیارە، بەڵام ڕەنگی پەڕیوە، دوو چاوی گەورە، قژێکی زۆر جوانی هەیە، نیگاکانی خەمبارە، ڕەنگە ژنێک بێت خۆشم ویستی بێت و هەرگیز نەمدی بێ. زۆر جار بیر لە ژنێک دەکەمەوە، بەشێکی لای خۆم دروست دەکەم، جلی لەبەر دەکەم، بۆنی لێ دەدەم و وەک کوڕێکی هەرزەکار چاوەڕوانی ئامادەبوونی دەکەم. هەڵبەتە بۆ جارێکی ژنایەت، تەنانەت وێنەی لۆلاژ لەو ناچێت، کاتێکی زۆر و ئارامێکی زۆر و هەستێکی ویست تا لە دواییدا لە ئاوێنەکەی ڤینیسیادا بەدیم کرد. ئەو کچە سپیکەلانەیەم لە یادا، زۆر زیرەک بوو، هاتبوو وە کارەکەر ئیشمان بۆ بکە. ئەو کچە ترساندمی، لەگەڵیدا هەستم بە دڵڕاوکێ دەکرد، ئەویش هەلی ئەو ترسەی دەقۆستەوە و دەردرێژی دەکردە سرم. هێشتا بەڕوونی مەمکە بچووکەکانیم لە بیرە، دوو مەمکی تازە لە ئارەزوودا سوور ببوونەوە، وازی لێ دەهێنان لەژێر کراسەکەیەوە بە ئازادی بێن و بچن. هەمووان دەیان بینی، بەتایبەت کاتێک بەرەو لای من دەهات بۆ خزمەتکردنم یا بۆ شتنی زەویەکە. زۆر فێڵباز بوو، ژنەکەم بەهۆی ئەوەوە خەریک بوشێت دەبوو. ئەو کچە پڕ بوو لە گەنجێتی، جەستەیەکی پەرۆشی هەبوو بۆ لە ئامێزگرتن و ڕوخسارێکی جوانیشی هەبوو، بەڵام زۆر بێ ئابڕ بوو. ژنەکەم دەری کرد، بە گریانەوە بەجێی هێشتین. دووسێ جار پەیوەندی پێوە کردم و تەلەفۆنی بۆ کردم بۆ دوکان. تووشی دڵڕاوکێ بووم و عەقڵم لە دەستدا. زۆر جار پەشیمانم لەوەی جێمهێشت، ئەزموونێکی قورس بوو، دەترسام کۆنتڕۆڵی خۆم لە دەست بدەم. لە پڕشێتی دزەی کردە ماڵەکەمان. جارێک ئەو کچە چوو بوو بۆ ماڵە دراوسەیەکمان و پێی گوتبوون ئەو پیاوە پیرە ئۆقرەی نەماوە بەم زوانە دەمهێنێت، چونکە دەیەوێت ڕزگاری بێ لە ژنەکەی و جارێکی تر ژیانی ڕێک بخاتەوە. ئەم جۆرە چیرۆکانە لە وڵاتی ئێمەدا زۆر باون و وەک ئەو زنجیرە میسریانن کە تەواو نابن. ئەو کچە دەویست ئەو شتانە پیادە بکات کە لە تەلەڤیزۆن دەیان بینێت. تەلەڤیزۆن هەموو فەرهەنگ و بەرنامەی ژیان و سەرچاوەی خەونەکانی بوو. ئەو کچە چەند جوان بوو، بەڵام باشی کرد. ڕۆژێ دەتوانم ئاوا چۆن ئارەزوو بکەم بیبینم، چیم بوێت لە وێنەکەی دەکەم، لە باڵای، لە پێکەنینە تووڕەکەرەکەی، لە پەرۆشیەکەی، لەو قژەی جارێک بۆ پێشەوە و جارێک بۆ دواوە بەری دەدایەوە. دەستەکانم دەلەرزن، ڕەنگە سەرما بێت، چەند تووشی پیری بوو بن دەستەکانم، ئەوان لە تەمەن زیاتر ئابڕووی خەڵک دەبن. دەبینم ئەو دوو دەستەماندوانە دەست لە قاچی ناسک و گەرمی ئەو کچە دەدەن. هەرگیز سەرکەوتوو نەبووم بۆ جارێک باوەش بکەم بەو کچەدا، لەگەڵ ئەوەی چاوەکانی هەڵسوکەوتی پەیمانی زۆر شتیان پێدەدام. خۆزگام ئاوێنێ دەیتوانی لە دوژمنە سەرسەختەکان ڕزگارم بکات. ڕەنگە شتەکە ئاسان بێت، هێندە بەسە بۆ ماوەی دەقیقەیەک سەیری بکەیت، پاش ئەوە کەسی بەرامبەری بێ هیچ سەرئێشەیەک هەڵدەمژێت. لەو کاتەدا دەبێتە ئاوێنەیەکی دەرونی. دەتوانم ئەو ئاپۆڕەیە ببینم کە پاڵەپەستۆیانە بەرەو ماڵەکە، هەر یەکێکیان دوژمنێکیان بەدەستەوەیە و دەیانەوێت پاکتاوی بکەم. سامانێکی باشم دەستکەوت، حەشاردانێکی ڕاستەقینە، بەبێ ئەوەی هیچ شوێنەوارێک بەجێ بهێڵێت. دەتوانم پیاوێک لە بەرامبەر ئەم ئاوێنەیەدا ڕابگرم، تەنها پیاوێک، زۆر بەتوندی ڕقملەیەتی. ئەو پیاوەی ماوەی 30 ساڵە بەبێ سوود بە نەفرەتی دەکەم. ناوە نەخوێندەوار، ناپاک، مشتێک دووڕوویی، نمەک بە حەرام، دەفری سوتاو، ڕەزیل تەنها لەگەڵ کەسانی تر، گەورەترین خۆپەرست، بێبڕوا، پەتا. ئەگەر دەمتوانی ئاگری دڵم دامرکێنم، ئەگەر دەمتوانی بگەڕێمەوە بۆ دواوە و مێژوو ڕاست بکەمەوە، ئەو متمانە و چاکەیە بسڕمەوە کە بەو پیاوەم بەخشی، وای لێ بکەم هیچی نەبێت وەک ئەو کاتی کە هاتەلام. ئەو پیاوە درۆزنەی ژنەکەی پیڕا دەبێرێ. ئەو ژنەی ناوم ناوە گەروی گڕکان، ڕوخساری مانگ. ئەو ژنا تێڕوانینێکی بێدەنگ و پیلاندانانە لە ناشرینی خیانەتدا. چیرۆکەکەشم سادەیە. ئەو کەسەتان پێدەناسێنم کە لە ماڵی خۆمدا و وەک یەکێک لە کوڕەکانم باوەشم بۆ گرتەوە. کوڕەکانم هێشتا مناڵ بوون، بەدەستی بەتاڵەوە هاتە ماڵەکەم، بەڵام چای پڕ بوو لە ژیری و ئومێد. بەخۆمم گوت ئەو پیاوەیە کە دەمەوێت. ئەو کوڕەی هەمیشە ئاواتم بۆ خواستووە، بە تایبەتیش لەو کاتە خراپەی هەموو شتێک لە فاز داوەستا. بازرگانەکان شارەکەیان بەجێهێشت و بە دوای ساماندا ڕویان کردە کازەبڵانکا.
ئازایەتیم نەبوو ڕێچکەیەوان بگرم. کاتێک ئەو کوڕە هاتە لام بیرم لەوە کردەوە بڕۆم بۆ تەنجە و پەیوەندی بکەم بە براکەمەوە کە بازرگانیەکەی ژیانێکی ئاسوودەی پێبەخشی بوو. قازانجەکانی لە پەرۆژەی تردا وەبەردەهێنا، تاوای لێ هات هەر یەکێک لە کوڕەکانی دوکانێکی تایبەتی خۆی هەبوو. کاری بازرگانی لەوێ گەشەی کردبوو. دوای ئەوەی حسابەکانم لە فاز ڕێخست گەشتمە ئەم شارە، گەشتمە تەنجە. بەو شێوەیە پێشبینیم دەکرد پێشوازی نەکرام چۆن ئەو گرژیەی ڕوخساری براکەم بیر دەچێت کە تێگەیاندم لە کاتێکی نەگونجاودا هاتووم و ناتوانێت یارمەتیم بدات. چونکە هەموو شتێک بەدەست کوڕەکانێتی. ئەوە برینی دووەم بوو، بەڵام برینی یەکەمم ئەوە بوو شارەکەی خۆمم جێهێشت. بە پێی توانا کاری خۆم کرد و لە برازاکانم پاڕامەوە ئەو کەسانم نیشان بدەن کە کاڵە هاوردا دەکەن، شتێکم نیشان بدەن بۆ ئەوەی دوکانەکەم کڕیاری هەبێ. بەڵام هەرگیز خۆپەرستی گەورەترین خەسڵەتیان بوو. زۆر ناخۆشیم چەشت، هەوڵمدا قسە لەگەڵ هەندێ دراوسێم بکەم، لەگەڵ هەندێ بازرگانی جوولەکەدا قسەم کرد. پێشتر نەمدەناسین، یارمەتیاندام، بەخشندەییم لای جوولەکەکان دۆزیەوە، نەک لای خزمەکانم. هەمیشە پەیوەندی باشم لەگەڵ جوولەکەکاندا هەبووە، لە میلیلیە و نادور و فاسیش. ئێمە جیاواز بووین، بڕوامان بە هەمان ئاینی یەک نەبوو، بەڵام لێگەیشتنمان هەبوو. لەگەڵ برازاکانم هیچ لێگەیشتنێکم نەبوو. لێرەوە ڕقی من دەستی پێکرد و بێهیوا بووم. ناردم بە شوێن ئەوەی وەک یەکێک لە کوڕەکانم سێرم دەکرد. لەو فاسەوە کە داکشانی ئابووری باڵی بەسەردا کێشا بوو. هێنام بۆ تەنجە و لە ماڵەکەی خۆمدا نیشتە جێم کرد. لێرەدا دەبێ بوترێت کە دایکی ژنی منە. زۆر زوو بێباوک ببوو. چ خێرێک لە توانامدا بوو کردم بەبێ ئەوەی بیر لە پاشە ڕۆژ بکەمەوە. بە براو خوشکەکانم ناساند و کچی یەکێکیانم بۆ هێنا. وەک باوک هەڵسوکەوتم لەگەڵ دەکرد. هەموو پاشەکەوتەکانم بۆ خەرج دەکرد بۆ ئەوەی ئاسوودە و دڵخۆش بێت، تا لە دواییدا چاکەی لە بەرچاو بێت. پێم نەڵێت سوپاس، بەڵکو لەگەڵم بێت بۆ ئەوەی ئەم دوکانەمان بکەین بە جوانترین و سەرکەوتوترین دوکان. هەموو هیوایەکم خستە دەستیەوە، دەمیز بە هێزم بکات و یارمەتیم بدات، لەگەڵ ئەودا باشە و تامی سەرکەوتن بچێژم. چونکە من هەرچیەکم کردبوو لە باکوور و فاس شکستم تێدا هێنا بوو. ئەو ناپاکە وازی لێ هێنام، وای بەلاوە پەسەند بوو ژیری و ویزەی خۆی لەگەڵ برازاکانم بخاتە کار. ئەوانەی دژایەتی و کێبڕکەی منیان دەکرد. دوای ئەوە ژیانم کۆتایی هات. من زیادە ڕۆیی ناکەم. ئەو برینەم چاڵێکی گەورەی هەڵکەند کە ڕووبارێک ڕق و کینەی پێدا دەڕوات. 30 ساڵ تێپەڕیوە کە چی نەمتوانیوە لێبوردەیم هەبێت. نەمتوانیەوە ئەو خیانەتە تێپەڕێنم. داوای سزا و دادپەروەری دەکەم. شتێکی ئاسان داوا دەکەم، شتێکی ئاستەم. داوای گەڕانەوە دەکەم بۆ دواوە بۆ پاکردنەوەی قەرزەمادی و مانەویەکانم. من بەتەنهام وەک شێت بانگەشەی ڕاستکردنەوەی ئەو شتانە دەکەم کە ڕوویاندا. دایکی بەرگری لێ دەکات، بەرگری لە کوڕەکەی دەکات نەک لە مێردەکەی. ئەمە شتێکی سروشتیە، بەڵام بۆچی داوام لێ دەکرێت ئەو ژنم خۆش بێت کە لە لای خۆیەوە خیانەتم لێ دەکات؟ بۆچی دەبێت لێبوردەیم هەبێت، ئۆقرەم هەبێت لەگەڵ ئەوانەی ئازاریاندام؟ زۆربەی جار بە تەنها لەم ماڵەدا دادەنیشم. ژنەکەم دەچێت بۆ لای کچەکەی بۆ فاس یان دەڕوات بۆ لای کوڕەکەی بۆ کازابڵانکا. بە تەنها دەمێنمەوە، بە تەنها نان دەخۆم. بە درێژایی لێرە نەبوونی ژنەکەم هەمان خواردن سار دەبێتەوە و گەرمی دەکەمەوە. ئەو کوڕە خائینە هیچ سۆزێکی نیشان نەدا، بەجێی هێشتم. لەم گۆشەگیریە ساردەدا چ بکرێت؟ ئابڕوچوونە؟ ئابڕوچوونێکی دیکە؟ جارێکیان چوومە دوکانەکەیەوە، تێر جنێ و بەخۆی و ژنەکەی و بنەچەکەیاندا، بەڵامدان بەوە دادەنێم کە گریام. ئەو ڕۆژەی کچە نۆبەرەکەی مرد بە فرمێسکێکی گەرم گریام. ئەو کچە بچکۆ لە گوناها شایستەی ئەوە نەبوو لەو تەمەنەدا بمرێت کە هێشتا 18 ساڵی تەواو نەکردبوو. گریام و بەزەیم پێیاندا هاتەوە. شەرمم لەو هەستەم کرد بەرامبەریان. لە ڕاستیدا شتێکی هیچ، وشەیەک، ئاوردانەوەیەک لە ئامێزگرتنێک بەسە بۆ ئەوەی ئەو بەردە فڕێ بدەم کە لە ناخمدا هەڵم گرتووە. ئەو ناخەی هەموو شتێکی تێدا تۆمار کراوە وەک ڕۆژی دوایی، بەڵام نەفرەت لە خۆ بەزلزانی. چەند هەوڵێک درا بۆ ئاشکردنەوە، بەڵام ڕووکەش بوون. دڵەکان وەک خۆیان بوون، داخرا و توندکراو. ئەوەی لە ناخماندا بوو جێگیر بوو نەدەجوڵە. کاتێک خیانەت و ڕیسواکردن دەستی پێمان دەگات، ئەوە وەک ئەوەی لە من ڕوویداوە کاریگەریان بە درێژایی ژیان دەمێنێتەوە. من نەخۆش نیم، بۆریەکانی هەناسەم هەویان کردووە، بەڵام من لە بەرامبەردا زۆر بە قوڵی بریندار کرام. ئەو کەسانەی لە دەوروبەر من کەمترینیان لێم تێدەگەن، هەمویان داوام لێ دەکەن ڕابردوو لەبیر بکەم. دەڵێن ژیان بەردەوامە و دەگۆڕێت. بۆ کۆ بڕۆم بۆ ئەوەی لێبوردن بدۆزمەوە؟ هیچ شوێنێک نییە. بەشێکی کەمی لێبوردن و لەبیرچوونەوەی لێ هەڵێنجم.
ئەگەر گوندێک هەبوایە شەماڵی لێوە تێپەپەڕیایە، شەماڵێک لەگەڵ خۆی بیرچوونەوەی هەڵگرتایە، وای بکردایە لێبوردنیش هەبێت. قسە چەند ئاسانە، نەخێر نابورم، نەک هەر ئەوەندە. وا هەز دەکەم ڕقەکەم درێژ دەبێتەوە و بۆ هەموو ئەو شتانی کە پەیوەندیان بۆ پیاوەوە هەیە، ڕقم لە ژنەکەی و مناڵەکانی و هاوڕێکانێتی. دەزانم هەڵم، بەڵام ئەو هەستم لە خۆم بەهێسترە، ناتوانم فێڵباز بم. هەز دەکەم ئەگەر لەگەڵی ئاش ببمەوە زۆر لە وزەکانم لەدەست دەدەم. لە دۆخێکدام خۆم وا دەبینم قەرزارباری ئەوم، چونکە من زۆر پێویستم بەوە، بەبوونی ئەو، پێویستم بە هەڵەکانێتی، بە خیانەتەکانی، پێویستم بەوەیە سوپاسی بکەم کە ژیانی تێکدام و بە درێژایی 30 ساڵ ماندووی کردم، لانی کەم شتێک هەبوو سەرقاڵم بکات. ڕەنگە لەبەر ئەوەش بوو بێت هاو هەستی بووم کە کچەکەی مرد. گریام چونکە دوژمنایەتی بەشێکە لە هەستەکانمان. من ناتوانم خراپە بەرامبەر کەس بکەم، هەمیشەش ئەوە بەگوێی ئەوانەدا دووبارە دەکەمەوە کەوا دەزانن من توندوتیژ و دڕندەم. چەندە چاوەڕێم کرد، هیوایەکی گەورم هەیە، شتێک هەرگیز ناگات، لەبەر ئەوە من تووڕە دەبم، جنێ و دەدەم، هەڵدەچم و دەنگ هەڵدەبڕم. چاکدارم بە وشە، تەنها وشە، هیچیان کاریگەر نین، قوڵاییان نییە، تەنیا سوودیان ئەوەیە ئاسوودەم دەکەن، ملکەس دەبن بۆم کاتێک دەیان دەرکێنم، منیش چەندین جار دووبارەی دەکەمەوە، بە درێژایی 30 ساڵ و تا ئێستاش دووبارەی دەکەمەوە. چەند گوناهم ئەوەی پێم دەکرێتەوەیە هەمان ئەو وشانە بجوومەوە، هەمان تووڕەبوون، بە شێوەیەکی بێمانە و بەبێ وەستان بگەڕێمەوە بۆ ئەو وشانەی لەو ڕۆژەدا درکاند من، کە هەواڵی خیانەتەکەیان پێدام، ئەگەر بڕێنە بکەم، ئەگەر هەڵبزڕکێنم، لەبەر ئەوە نییە گەیشتومەتە ڕیسواترین تەمەن، بەڵکو کێشەکەم ئەوەیە وەک ئەوەی یەکێک گوتی لاوم لە جەستەی پیرەمێردێکدا. بەڵام ئەمە هیچ پەیوەندی بە بابەتەکەەوە نییە. کێشەکەم ئەوەیە کەس مافم ناسێنێت، من تێکشکاوم، جەنجاڵم و بە هەر نرخێکیش بێت واز لەو هەستەم ناهێنم. هیچ شتێک نابزوێت، بەڵام هەموو شتێک خراپ دەبێت. قاچەکانم ماندوون، چەند قلیشێک لە بنە پێم پەیدا بووە، چەند قلیشێکیش لە نێوان پەنجەکانی پێم و سەر پاژنەی پێم، قلیشی ڕق. کاتێک بەڕێدا دەڕۆم ئازارم دەدەن، ماوەیەکی زۆرە لەگەڵ خۆم هەڵم گرتوون لە کاتی خیانەتەکەوە. لاواز بووم، هیچ چەوریم نەماوە، ئێسکەکانم بەرز بوونەتەوە و یەکێک سێریان بکات بە ئاسانی دەیان بینێت. پشتم لەژێر قورسایی هیچ و پوچی کەسانی تردا تۆزێک چەماوەتەوە. دەستم پان و ئەستورە، نەگۆڕاوە. لەو بڕوایەدام دوو دەستی جوانم هەیە، هەرگیز کەس ئەوەی پێنەوتوم. لەگەڵ ئەوەی ڕاستیشە تەنها دەستەکانم گەنجێتی و جوانی منیان پاراستووە. لەم شارەدا خەڵکی گرنگی بەدەست نادەن، ئەو ژنەی جوانی لە دەستەکانی کەمە، هەرچەندە ڕوخساری جوان بێت شتێکی جوانی کەمە. زۆر جار باز لە پوزی ژنان دەکەین، بەڵام ئاودامانەکانی لای ئێمە دای دەپۆشێت، دەشتوانین بڵین دای دەپۆشی، چونکە ئێستا ژنان پانتۆڵی کاوبە و تەنورە لەبەر دەکەن. من ژنی کورتە باڵام خۆش ناوێت، ژنەکەم کورتە باڵایە، زۆر جار بەو خۆشەی تووڕەی دەکەم، تووڕە دەبێت و منیش چێژ وەردەگرم، بەڵام کەس چێژ وەرناگرێت کاتێ نەفرەت لە کوڕەخیائینەکەی دەکەم. هەموو ناکۆکی ئێمە لە دەوری ئەو چیرۆکە دەسوڕێتەوە. دایکی بەرگری لێ دەکات، منیش تێناگەم چۆن بەرگری لە خائینێک دەکات، بەرگری لە کەسێک دەکات کە متمانە و بەخشندەی منی قۆستەوە. پێویستە بوەستم، هەز بە تووڕەبوونێک دەکەم کە هەڵدەچێت. سیر لەوەدایە هەمیشە ئەم تووڕەیە داگیرساوە، وەک ئەوەی تازە بێت، هەرگیز هیچی وایەکی نییە، ڕەنگە ڕوو بدات. ئەمەش حاڵەتەکەیە، لە خۆم بێزار بم، بەڵام لەو کینێ بێزار نابم یا هەرچەندە بیر لەو خائینە دەکەمەوە دام دەپۆشێت. هەموو شتێ دەربارەی دەزانم، دەتوانم و بێ ئەوەی هەڵە بکەم سامانەکەی و پرۆژەکانی و خەونەکانی بخەمڵێنم، نەکەر ئەوەندا، بەڵکو دەتوانم بزانم چی دەخوات، هاوڕێتی کێ دەکات و لەگەڵ کێ ڕێک دەکەوێت و دوژمنەکانی کێن. هەندێک جار بە خەیاڵمدا دێت زۆر لە کوڕەکانم بۆم گرنگترە، لەبەر ئەوەش گلەی لێ دەکەم کە نەیهێشت خۆشم بوێت. هەموو کەس بە دوژمنایەتیەکەمان دەزانێت، ئەوانەی پشتی من دەگرن زۆر کەمن، تەنانەت ئەوانەشی لە بەردەمی مندا باسی دەکەن بە خراپە فێڵبازن، چاپلوسی دەکەن. حەز ناکەم کەس بە خراپە باسی بکات، نەفسێکی جوانی هەیە، هەمیشە زەردەخەنەی لەسەر لێوە، زۆر بە خزمەتە، لەگەڵ کەسانی دیکە زۆر نەرمونیانە، ڕۆشنبیرە، تێکەڵاوبوون لەگەڵی خۆشە، بەڵام بەم سیفەتانەی دەمویست هاوەشم بێت ئینجا کوڕم بێت، بەڵام ئەو پێی باشتر بوو تێکەڵی دوو پشک و خوێنمژەکان بێت. دەزانم ڕنج و ئازار دەکێشێ، بەڵام ئەمە بەس نییە بۆ دامرکاندنەوەی ئاگرەکانم. وا دیارە ڕق یارمەتیم دەدات بۆ ژیان. بابێت بۆ لام و دان بە چاکەکانم دابنێت، بێت و داوای لێبوردن بکات، بابێت بۆ لام هەردوو دەستی لە پشتێوە گرێت
دابێت و سەری شۆڕ کردبێتەوە و داوای لێخۆشبوون بکات. لەو کاتەدا منیش بیری لێ دەکەمەوە و دەزانم دەگریم و ناتوانم فرمێسکەکانم بەند بکەم. ڕۆژێک بە بۆنەی حوتەوانەی لە دایکبوونی یەکێک لە برازاکانم داوت کرابووم بۆ نانی نیوەڕۆ. یەکێک لە مناڵەکان بەهۆی پەنجەرەیەکەوە ڕوبەڕووم بۆ. ویستم پەنجەرەکە بکەمەوە بۆ ئەوەی هەناسە بدەم. کوڕەکە دایخست. جارێکی تر وەک گەورەی خێزانەکە پەنجەرەکەم کردەوە. کوڕەکە بە تووڕەیەوە پاڵی پێوە نام و پەنجەرەکەی بە توندی داخستەوە. زۆر خەفەتم بۆ خۆم خوارد. وەستام و فرمێسک لە چاومدا وەستا و لە ماڵەکە چوومە دەرەوە. خائینەکە دوام کەوت و بۆ سەر جادە و گەڕاندمەوە بۆ ناو ئاهەنگەکە. هەرزەکارەکە لەژێر لێەوە داوای لێبوردنی کرد، بەڵام من ڕێزم لە کارەکەی ئەو خائینە کرد. دان بۆ دادەنێم ئەو ڕۆژە وەک کوڕێکی خۆم هەڵس و کەوتی کرد. کاتی تەلەڤیزیۆن هات. کارەکەرەکەی بانگ کرد. بە گۆچانەکەی ئاماژەی بۆ لای تەلەڤیزیۆنەکە کرد. کەسێک گۆرانی دەڵێت و سکاڵاکەی پەخش دەکات. ڕوخسارێکی گیر خوارد و لە نێو دوو گردی لمدا. لە پشتەوەی وێنەکە دارخورمایەکی سیز دیارە، شتێکی دروستکرا و بێزارکەرە. لەسەر شاشەکە کتێبێک هەیە، پەڕەکانی یەک لە دوای یەک هەڵدەدرێنەوە. گۆرانی بێژەکە ڕوخساری هەڵاوساوە، نیگاکانی جێگیرە. چاوەڕوانی کرد تا کارەکەرەکە چووە دەرێ بۆ ئەوەی هەندێک قسە لەسەر ئەو دیمەنە بکە. ئەم کارەکەرە پاشەڵێکی شلوشێواوی هەیە. ئەو گۆرانی بێژەش خراپە بەرامبەر بەیتە شێعرەکانی ئەحمەد شەوقی. وای دەبینێت ژیان ناتەندروستە، بەڵام چ پەیوەندێکەیە لە نێوان جەستەیەکی ماندووی ژنێکدا کە چەندین ساڵە خزمەتی دەکات لەگەڵ دەنگی ئەو گۆرانی بێژە پاکەوتەیی کە لەو بیابانەدا گۆرانی بە باڵای ئازار و کۆژانەکانیا دەڵێ. بە بڕوای ئەو گەر دوگمەی تەلەڤیزیۆنەکە بەدەستی کچێکی شۆخ و شەنگ و جوان و گەنج داگیرسایە، گوێی لە دەنگی ئەو کوێرە نەدەبوو، بەڵکو گوێی لە مۆزیکێکی سووک و نەرم دەبوو. ئەو ڕێز لە ئاین دەگرێت، بەڵام لە فریودان دەترسێ. زۆر جار بیر لە دۆزەخ دەکاتەوە، دەیبینێ، هەستی پێ دەکات، بڕوای بەبوونی دۆزەخ هەیە. لەو بڕوایەدایە دۆزەخ زەویەکە لە ئاگر و خوێن. ئەوەی بیرکەوتەوە کە شتێکی نەگونجای وتووە، ئەوە گوناحە، مەترسیدار نییە، بەڵام دەیەوێت واز لە گوناهکردن بێنێت. لە جێی خۆی هەستا، بەردە ڕەشە بچووکەکەی هەڵگرت، تەیەمومی کرد. ئەنجا لەسەر بەرماڵەکەی دانیشت و دەستی کرد بە نوێشکردن. داوای بەخشینی لە خوددا کرد و کڕنوشی برد و لەژێر لێەوە ناوی پێغەمبەری هێنا و پاشگەز بۆ لەوەی جەنجاڵی و وەسواسی لە ناخیدا بڵاو بۆتەوە. بۆچی بیری دژبەیەک لە ناخیدایە کە هەندێکیان ڕقیان لە هەندێکیانە؟ ئایا ئەوە نیشانەیەکە لە نیشانەکانی ماندوێتی و پیرێتی؟ بە جوڵەیەکی دەستی ئەو بیرۆکانی دەرکرد کە نەشیاون و زەردەخەنەیە گرتی، چونکە زانی ئەو جوڵەیە وا ناکات ئەو بیرۆکانی بچنە دەرەوە. ماوەیەکە لە دەوروبەری و لە هەموو لایەکەوە کچی جوان دەبینێت کە هەر یەکێکیان بە بەرچایدا تێدەپەڕن و پارچەیەکی جلەکانیان دادەکەنن. ئەم جۆرە نمایشانی پێخۆشە کە پاژنیوەڕوان بۆ خۆی دروستی دەکات، پاژنیوەڕوانی خەمناکیەکی گەورە. بە خۆی وت: ئای بێمە چییە؟ تەنها خەیاڵێکە، کەسیش بۆی نییە. هەر کەسێک بێت ڕێگری بکە لەو خەیاڵی دەمەوێت. من حەزم لە خواردنەوەی مەی نییە، حەزم لە یاری کاغەزێنیش نییە، بەڵکو عەشقی گەورەم بۆ ژنانە. دەمەوێت بە داناییەکی کونکەر جیا بکرێمەوە. من پیاوێکی دانام و نامەوێت دانانە بم. دەزانم دەستم هەندێک تێت دەستێوەردانی جەستەی ژنانی نادیار دەدزێت. شتێکی شەرمامێزە، بەڵام شەرمی گەورە ئەوەیە پیاوێکی بەتەمەنی وەک من بەجێ بهێڵڕێت بەبێ هاوڕێتی مێینە. ئەگەر هاوڕێیەکی کچم هەبوایە بەهاتایە بۆ لام و سەرقاڵی بکردمایە، منیش هەندێ نوکتەم بۆ بکردایە، بم خستایەتە پێکەنی، وازی لێ بهێنامایە دەستم بگرتایە، چ خراپێکی تێدا دەبوو. بەداخەوە ناتوانم هاوڕێیەکی کچ بۆ خۆم بگرم، لەبەر ئەوە لەگەڵ خەیاڵەکانما دەژین. هەندێ جاریش بە بەریەکەوتن لە نێوان حەڵاڵ و حرامەکاندا ڕوودەدات. با خوددا بمبەخشێت، چونکە بەتەنها ئەوە دەتوانێت کۆنتڕۆڵی ئەوە بکات کە بە مێشکی مندا دەگوزارێت. من پیاوێکی پیری شێت نیم، تووشی وەسوەسەی جوانی، پێویستی بۆ لە ئامێزگرتن بوو بم. خەڵکی وا دەزانن ئارەزوو لەگەڵ تەمەندا دادەمرکێتەوە. ئەوان هەڵن. ئەو ئارەزووە نەک هەروەک خۆی دەمێنێت، بەڵکو زیاتریش دەبێت. ڕەنگە ئارەزوەکە کەمتر پێداگری بکە، بەڵام پێستم دەسووتێنێ و ئێوارەکانم داگیر دەکات. ئەوە ڕەت دەکەمەوە کە خۆم ببەستمەوە، هەست بە شکست و کۆتایی بکەم. زۆر جار کۆنتڕۆڵی جوڵەی خۆم لە دەست دەدەم. دەستم ئارەزووی ئەوەی هەیە لەسەر شانی ژنێک بگرسێتەوە و دەست لە لێوارەکانی مەمکی بدەم. خەڵکی ناتوانن تێبگەن، ئەوە شتێکی توند و تیژە. کار ناگاتە ئەوەی نوێش بکەم بۆ ئەوەی ئاگری ئارەزوم لەبیر بکەم. هێشتا ژیان لە جەستەم دانیشتەجێیە، ناتوانم پاڵی پێوە بنێم. ئەوە هەڵی منە کە ئەو کچە لە ئارەزوودا دەسووتا، ئەو جەستە پڕەی نەرمەی تەنها بوونەی منی دەوروژان بۆ کێی بدرکێنم.
ئەم هەمووە بۆ کێ بگەڕمەوە؟ ئەگەر توێزی زیندوو دەبوو ئەو تێم دەگەیشت. دەفتەری ناونیشانەکان لەسەر مێزێکی بچووک دانرابوون، ڕەنگی شین و 22 سانتیمەتر بۆ 17 سانتیمەتر بوو، لە جۆری دەفتەری قوتابخانە بوو. وێنەیەکی ژاندارکی پێوەیە کە بەسەر ئەسپەکەیەوێتی و شمشێرەکەی کردووە بە کێلانەکەیدا. بەرگی دواوەی دەفتەرەکە خشتەی 4 پرۆسەسەرەکیەکەی بیرکاریە: کۆکردنەوە، لێدەرکردن، لێکدان و دابەشکردن. لە نێوان سەری ژاندارک و شمشێرەکەی دانووسراوە: ژمارەی تەلەفۆنی خێزان و هاوڕێیان و دراوسێکان لێرەدایە. سەیری دەفتەرەکەی کرد، پەڕەکانی هەڵدایەوە، داینا، پاشان هەڵی گرت و هەر چۆن هات بەو شێوەیە کردیەوە: حاجی محەممەد، میلیلیا، 3214 دووکان، 3251 ماڵەوە. عەبدولعەزیز، کوڕەکەی، ئەفسەر، تەلەفۆنی سەربازگا 3101. عوسمان، کوڕە بچووکەکەی بێناونیشان بێ تەلەفۆن. هەمویان مردوون. حاجی محەممەد ژنەکەی ناشت و دوایش مناڵەکانی و خۆی لە تەنهایی و خەمباری دامرد. زۆر ئۆرۆستۆکراتی بوو، هەموو سامانەکەی لە ئاهەنگ و گەشت و دیاریکڕیندا بە فیرۆدا. تاوای لێهات لە دوا ڕۆژەکانی ژیانیدا هیچی نەبوو. لە خزم باشتر بوو، هاوڕێ بوو، بیری لەو هاوڕێی کردەوە و فرمێسک لە چاوەکانیدا قەتیسمە. پەڕەکەی هەڵدایەوە بۆ ئەوەی نەگری. پەڕەیەکی تری خوێندەوە: دکتۆر مۆریلۆ، 44251 طەنجە. بەر لە 20 ساڵ و کاتێک نۆرەیەکی هەناسە توندی بەهێزی بۆ هات، ئەو دکتۆرە ژیانی ڕزگار کرد. زۆری خۆش دەویست، ئەویش کت و پڕمرد. لەو ڕۆژەدا کە گریا بەڕاستی ترسا، متمانەی بە کەس نەبوو بەو دکتۆرە نەبێ. دکتۆرەکە ئیسپانی بوو، بەڵام لە تەنجە نیشتەجێ بوو. ناو و ناوبانگێکی باشی هەبوو کە مرد شارەکە هەستیان بە لەدەستدانێکی گەورە کرد. بۆ ماوەیەکی زۆر ئەمیش ئەوەی ڕەت دەکردەوە ڕاوێژ بە پزیشکی دیکە بکات. چەند پەڕەیەکی هەڵدایەوە بۆ هیوایی کەسێ بدۆزێتەوە هێشتا زیندوو بێت و تێکەڵاوبوون لەگەڵیدا خۆش بێ. ئەلداوی شەل هێشتا زیندووە، بەڵام مرۆڤێکی سووکە. پێشتر ڕێنیشاندەری پۆلیسی ئیسپانی بوو، دواتریش پۆلیسی فەڕەنسی، دوای سربەخۆیی بووە ڕێنماییکەری هەواڵگری. هەموو گەورە و بچووکی گەڕێکی دەناسی. ئەو سەردەمە ناوی لە دەفتەرەکەدا نووسی بوو کە هەندێک گێرەشێوێن بەردیان دەگرتە ماڵەکەی ئەم. ئەلداوی توانی ڕێگەیان لێ بگرێ، بەڵام ئەمەش بەپێ نرخ نەبوو، بەڵکو بۆ چەند ساڵێک بە خۆڕایی جلوبەرگی لە دوکانەکەی ئەم دەبرد. چەندێ ڕێک لەم دەفتەرەدا کوژاونەتەوە و دیار نەماون و ناتوانێت بیان خوێنێتەوە. ڕەنگە چەند مناڵێک یاریان بە دەفتەرەکە کرد بێت. لە نێو ئەو دێڕوپەڕانەدا توانی ناوی ئەو هاوڕێکۆنی جیا بکاتەوە: ئەلداودی، عاشقی مۆزیکی ئەندەلوسی. ئەم پیاوە نەک هەر زیندووە، بەڵکو تەندروستیشی باشە. خۆزگا سەرقاڵ نەدەبوو، ئەگەر لە تەنجە نەبێت ڕەنگە لەگەڵ تیپی مۆزیکی ئەندەلوسی نیشتیمانی دابێ. ئەو پیاوە لە هەموو شوێنێک بەدوای ئەو تیپەوەیە. کارەکەرەکەی تەلەفۆنەکەی دایە، ژمارەکەی لێدا و چاوەڕوان بوو ژنێک وەڵامی دایەوە. ژمارەکە هەڵەیە. ئەم جارەیان بە دیقەتەوە ژمارەکەی لێدایەوە. تەلەفۆنەکە مەشغوڵ بوو، زەردەخەنە گرتی. دڵنیا بوو لەوەی هاوڕێکەی لەوەیە. لە هەوڵی سێمدا ئەلداودی وەڵامی دایەوە: چ خۆشیەکە، چ ڕزگاربوونیەکە. درۆیەکی دۆزیەوە بۆ ئەوەی وای لێ بکات بێت بۆ لای. کوڕەکەم کاسێتێکی زۆر جوانی تیپی حاجی عەبدولکەریم ئەلریسی بۆ ناردوم، حەز دەکەم گوێی لێ بگریت. ئەوە ئاهەنگێکە لە فەڕەنسا لە بەردەم ژمارەیەک لە وەزیران و باڵوێزاندا ساسی کردووە. ئەلداودی پیاوێکە لەگەڵ کۆمەڵێک لە شتۆمەکەکانیدا دەژیا، پیاوێکی بە ئەدەب، خۆش قسە و بەخشندە، بە ڕیکۆدەرێک و جانتایەکی بچووکی پڕ لە کاسێتەوە گەیشتە لای. چۆنیت؟ باش دەبم کاتێ بتوانم بچمە دەرێ، بەڵام لەگەڵ ئەم ڕەشە باوبارانە هیچمان پێ ناکرێ. بەڵام بینینی تۆ وای لێ کردم هەز بە باشبوون بکەم. ئەوە زەمنە، بەبێ حساب شت دەداتە هەندێک کەس، هەموو شتێک لە خەڵکی دیکە دەسێنێتەوە. هەواڵ چییە؟ ئایا ئێستاش بەدوای موزیکا ڕادەکەی؟ زۆر لە جاران زیاتر. ئەم ڕۆژانە ئەڕیز نەخۆشە و تیپەکەشی زۆر کار ناکەن. ئەیڕات چییە پیانۆ و ساکسیفۆن و گیتار تێکەڵی ئەو مۆزیکە بکرێ؟ باسی ئەوم بۆ مەکەبانە خۆش نەکەوم، ئەوە لادانە. ئایا تۆ ئەو زیانە هەست پێ دەکەیت؟ ئەو ئامێرانە 5% لە نەری تێک دەشکێنن. هێشتا پیانۆ نەخراوەتە ناو ئەو مۆزیکە، بەڵام ئامێرەکانی تر ئەمە ئابڕوچوونە. بەڵام پێم بڵێ تۆ چۆنی؟ باشم، تۆزێک بە تەنهام، بەڵام باشم، دەکۆکم، هەناچەم تون دەبێت، هەز بە تەنهایی دەکەم، بەڵام باشم. بە مەسەلەی حاجی عومرت زانیوە؟ ئەوەی کە نازانێت چی لە پارە بکە؟ بەڵێ، برای مەولای ئەحمەدی کەچەڵ کە ناومان نابوو پەنیری بچووک بەهۆی پێستەسپێکەوە. حاجی عومر چی بەسەر هاتووە، مردووە؟ نا نەخێر، بەڵکو جارێکی دیکە ژنی هێنایەوە. ساڵی ڕابردوو ژنەکەی کۆچی دوایی کرد.
هەلێکی وەرنەگرت و ئەوەی ئاشکرا کرد کە دەیەوێت ژن بهێنێتەوە. کوڕەکانی کۆبوون و خستیانە بەردەم هەڵبژاردننی ژنهێنان یا واسێنان لە هەموو مڵک و ماڵەکەی. بیهێنە بەر چای خۆت، ئەو پیاوەی ئەوەی پێ باشتر بوو ژن بهێنێتەوە واز لە هەموو شتێکی تر بێنێ لە کارگەکانی پارەکەی و ئەوەی هەڵبژار کە بە تەنها نەخەوێت. حەق بەوە، بەڵام مناڵە هیچەکانی دەیانتوانی وازی لێ بهێنن ژن بهێنێتەوە و پارەکانیشی بۆ خۆی هەڵبگرێ، پاشان ئەوان بەهۆی باوکیانەوە دەوڵەمەندن. بەڵێ، بەڵام مناڵێم ڕۆژگارە بەزەییان نییە. دوای مردنی ئەو ژنە نەکبەتەی فلسێکی بە میراتی بۆ نامێنێتەوە، بەڵام ئەمە نایاساییە. هەڵبەتە، بەڵام لێرە هەموو شتێک کاری کردەیە، هەموو ئەو کاغەزانەی ئیمزا کردووە کە خستوانەتە بەردەمی. بەرحاڵ ئەو هیچ شتێک لەگەڵ خۆی ناباتە ناو گۆڕەوە. کەواتە حاجی عومەر ژنی هێنایەوە. ئەی ژنەکەی چۆنە؟ بچووکە، زۆر بچووکە، مامۆستایە و دایک و باوکی نییە. لەو بڕوایە دایت بتوانێت؟ ئەی تۆ دەتوانیت؟ من؟ هەڵبەتە، ئەمەش نەکبەتێکەمە، هێشتا دەتوانم و دەتوانم، بەڵام لەگەڵ کێ؟ زۆر جار باسی بیرۆکەی ژنهێنان دەکەم بۆ ئەوەی ڕای ئەوانی تر بزام، بەڵام هیچی وایەک نییە. کاتێک دەگەین ئەم تەمەنە دەمانخەنە ڕیزی ئەوانی کۆتاییان هاتووە. کەواتە حاجی عومەر دڵخۆشە؟ بەڵێ، بەڵکو لایەتی بۆ گەڕاوەتەوە. بە دڵنیاییەوە تەنها ئەوەیە کە لایەتی دەگەڕێنێتەوە. ئەم ڕۆژگارە زۆر خەمناکە، ڕێز نەماوە، گەنجەکان زۆر بە ئاستەم کار دەدۆزنەوە، پاشان ئاواتیان زۆر سنووردارە، کەس هیچیان بۆ ناکات. حاڵی نەخۆشەکانت دیوە، ئەوانەی گوزەرانیان باشە بۆ چارەسەر دەچنە ئەمریکا و فەڕەنسا. باوەزم قسانە بێنین، زۆر خەمناکە. ئەی تەندروستی تۆ؟ تەندروستیم زۆر باش نییە، خەڵکی زۆر بێزارم دەکەن، لەو کاتەدا دەکۆکم و دەخینکێم. من نەخۆش نیم، من هەراسانم، خۆشحاڵم بەهاتنت، پێشتر نەمدەوێرا داوات بکەم. ئەی تۆ ژن تێنا؟ مەبەستم ژنی دووهەمت هەیە؟ بەڵێ، مۆزیک، هەموو ژیانمە، چێژێکی بێهاوتای تێدا دەدۆزمەوە. کاتێک گوێم لە مۆزیکی ئەندەلوسی دەبێت خەمدام دەگرێت، ئەو ئاهەنگانم بیر دەکەوێتەوە کە دووبارە ناگەڕێنەوە. ئەو مۆزیکە لای من هاوپەیوەندە بە ئاهەنگەوە، هەز بە پەرۆشی دەکەم و حەزیشم لە پەرۆشی نییە. ئەی کوڕەکان باشن؟ هەمویان ژیانی خۆیان هەیە. من لەگەڵ دایکیان لە ماڵێکی گەورەدا دەژیم، گەرمکەرەوەم بۆ هێنا، وەک تۆ نیم، تۆ لە خۆشگوزەرانی دەترسی. من گوزەرانم زۆر باش نییە. بیرت دێ حاجی عومەر لای من کاری دەکرد لە کاری ڕستن لە فاس، من فێری پیشەکەم کرد، دوایی چوو بۆ کازابڵانکا و منیش وەک گێل ئەوەم هەڵبژارد بێم بۆ تەنجە بۆ ئەوەی لە دەریا بنوارم و بای خۆرهەڵات بەرقامچیم بدات. چوومە بەردەمی خراپترین هەڵبژاردن. ئەلداودی کاسێتەکەی خستە ناو ڕیکۆردەرەکەوە، قومێکی لە چاکەدا، بەدەستی ڕاستی بەڵێننامەکەی ئیمزا کرد، بەڵام ئەوی تر خەوت بردیەوە. خەوت و بیری دەکردەوە، نەک بە تەنها لەوانی کە سامانێکی بێشوماریان کۆ کردوتەوە، بەڵکو لەوانەشی کە ژنیان هێناوە. دەفتەرە بچووکە شینەکە لەسەر مێزەکەیە، ئەوەندە بە ساپەڕێک هەڵداتەوە و بیرەوەری یان تارمایی یان کەسێک لەوانەی هێشتا زیندون بێتە دەرێ. ئیدی گوێ لە دەنگی ئەو تکەتکە ئاوە نەبوو کە لە بۆریەکانەوە دەهات، کەس چاکی نەکردوتەوە، ئەوە ئاوبڕانە. دیوارەکان هێشتا بە پێوەن، سەرڕای سەرماوشێ، تۆزێ گەج لە ساپیتەکەەوە کەوتە خوارەوە. هەندێک چاڵ و چۆڵ دەرکەوتن، بەڵام هێشتا ساپیتەکە هەیە. بەفرگرە ئەمریکیەکە لە کار کەوتووە، بەفرگرەیەکی کۆنا، زانینی تەمەنی شتێکی ئاستەمە. ئەم بەدەستی دوو کڕیوێتی، ڕەنگە زۆر خێزان و چەندینەوەی خزمەت کردبێ. ماتۆڕەکەی دەنگە دەنگێکی سەیری هەیە، هیچ سارد ناکە، دەتوانرێت خواردنەکانی لێ دەربهێنرێت. ساردی ئاو و هەوا بەسە بۆ سارد ڕاگرتنیان. دەبێت ئەو بەفرگرا چەندین تۆن خواردنی تێدادانرابێ، یا چەند لیتر ئاوی سارد کردبێت. ئەمە یەکەم جار نییە تێک دەچێت، بەڵام ڕەنگە دوهەمین جاریش نەبێت. بەفرگرەکەی کردەوە، سەیری کرد، بێدەنگ بوو، ماتۆڕی بەفرگرەکە وەستا، وازی لە ساردکردنەوە و سەهۆڵکردن هێنا. بەفرگرەکە ماندوو بووە، ئیدی سەر بەم سەردەمە نییە، لەبەر ئەوە کوژایەوە. ئەم لە کارکەوتنە بێتاقەتی و ناڕەزایی لە ماڵەکەدا دروست دەکات، کەس تاقەتی نییە بێت چاکی بکاتەوە. ئەم بەفرگرە ناسراوە، هەموو میکانیکیەکان دەزانن پارچەیەکی دێرینی بێسوودە، دەبێت بەبێ بەفرگرەکە هەڵکەین، دەبێت بگوێزرێتەوە بۆ شوێنێکی تر، بەڵام دەستبەرداربوون لێ ئەمەیان بە هیچ شێوەیەک ناکرێت. دەتوانرێت سوودی لێوەربگیرێت، وەک دۆڵابی قاپوو پەرداخ، دەشتوانرێت میوەی تێدا هەڵبگیرێت، دەبێت بیر لە کڕینی دانەیەکی دیکە بکرێتەوە. هەڵبەتە بازاڕی ئامێری دەستی دووەکان هەیە، دەبێت بڕوات، ڕەنگە هەندێ زانیاری کۆ بکاتەوە و دانەیەکی تازە بکڕێ. ئەو ئامێرانی لە مەغریب پارچەکانیان کۆ دەکرێنەوە و ناوبانگێکی باشیان نییە. دەڵێن بە هەڕەمێکی دروست دەکرێن و تەمەنیان درێژ نییە،
هێشتا هەندێک کەس دەتوانن ئامێری هاوردەکراو بکڕن، ئەویش لەو بڕوایەدایە کە بیانیەکان لە شت دروستکردندا زۆر بەکارترن. ئەوەشی دروستی دەکەن باشترین شتە. ئەمە بە تەنها بڕوانیە، بەڵکو شتێکی تەواو ڕاستە و زۆریش بڵاوە. ئەو دەڵێت مەسەلەکە بە فرگرە تێدەپەڕێنێت بۆ بوارەکانی دیکەش. چەندین حاڵەت دەژمێرێت کە سەفەر دەکەن بۆ دەرەوە بۆ چارەسەر. مەسەلەکەش مەسەلەی توانایە. ئەو ناچێت بۆ هەندەران، سەرزەنشتی ئەوانش دەکات کە ئەو کارە دەکەن. دان بەوەدا دەنێت حاڵی نەخۆشەکانی مەغریب زۆر جێگەی نیگەرانیە. بەر لە 15 ساڵ بە پەلە گەیەندرایە نەخۆشخانە. بیرەوەریەکی ناخۆشی هەیە لەگەڵ ئەو ماوەی کە لە نەخۆشخانە مایەوە. لەگەڵ ئەوەی پزیشکەکان و پەرستارەکان ئاگایان لێبوو خزمەتیان دەکرد، بەڵام هەموو شتێکی لە دەوروبەری خۆی بینی، ژنان، کەم تەرخەمی و سستی. ئەوەی زۆرتر لە بیرەتی پیس و چەپەڵی بوو. ئەو ناچێتە دەرەوەی وڵات بۆ چارەسەر، چونکە نەخۆش نییە. لەبەر ئەوەی لە سواربوونی فڕۆکەش دەترسێت و لە دوجاریشدا ئەو توانادارایی نییە لەو خۆشگوزەرانیەدا خەرجی بکات. ئەو ئێستا و لەم ساتەدا ڕقی لە ئەمریکیەکان دەبێتەوە کە ئەو سەلاجەیان دروست کردووە. ئەگەر ئەو سەرڕای هەندێک کێشە خۆی بگرێت، ئەی بۆچی شتەکان لە کار دەکەون و دەمرن وەک ئەوەی گیان لەبەر بن. وتی چی ڕوویدا؟ بە فرگرەکە گیانی سپارت بۆ ئەوەی تووڕم بکات تا بێزاری دیکەم بۆ دروست بکات. هەموو شتێک لە ڕۆژێکا ڕوودەدات. ئەو خۆی بەراورد نەبە بە فرگرەکە لە کارکەوتوەکە و نابە بە لوعەشکاوەکە و نە لەگەڵ ئەو ماڵی پیرێتی لێداوە بەراورد ناکات. لەگەڵ ئەوەشدا پەیوەندیەکی سۆزداری لە نێوان ئەو شتەکاندا هەیە. قایل نابێت نە بە تەمەنی گریمانەی مرۆڤ و نە بە تەمەنی گریمانەی شتەکان. زۆر تووڕە دەبێت کاتێک پاتری ترانزستۆری رادیۆکەی دەمرێت. ماوەیەکی زۆر تێدەپەڕێت، ئنجا دەیان گۆڕێت. تەواو وەک ڕەتکردنەوەی بۆ دانپیانانی ئەوەی چاوی کەس بۆ و هەستی بیستنی تێکچوە و کۆچی هاوڕێکانیشی ڕەت دەکاتەوە. ئەو تێناگات یان ئەو ڕەت دەکاتەوە بە ئاسانی قایل بێت بەوەی شتەکان دەسوێن و بە کەڵک نامێنن. بە تەنها ئاوێنەی ڤینیسیای زۆر جوانە کە ئەگەر بریسکەکەشی لەدەستدا بێت، بەڵام گەیشتنە ڕاستی و بیرەکانی ئەو لەق ناکات. بە چێژەوە لەو ئاوێنەیەدا سێری خۆی دەکات. لێرەیە لە ڕاڕەوەکەدا ئەو وێنانە دەداتەوە کە لە ژیانەوە دەستە بژێر کراون. ئەو کاتا بە بیری خۆی دەهێنێتەوە کە حەزی لەو ئاوێنەیە کرد کە لەسەر شۆستەکە دانرابوو بۆ فرۆشتن. ساتێک سێری خۆی کرد، دەبێت هەموو ئەو وێنانەی بینی بێت کە بە تێپەڕبوونی دەیان ساڵ لە مێشکیدا پاراستونی. زۆری پێخۆشە خۆی لە ئاوێنەیەکدا ببینێت کە لێوان لێوە لە یادەوەری. ئەم ئاوێنەیە چیرۆکی سەیر و ڕووداوی گەرم و گوڕی بینیوە. ڕەنگە ئاوێنەی خێزانێکی خانەدان بوو بێت. ڕەنگە ئەو خێزانە لەو بیانیانە بوو بن کە لە تەنجەدا دەنیشتن. لەو کاتەی شارەکە شارێکی نێودەوڵەتی بوو. ڕەنگە وەک زۆربەی ئەوروپیەکان لەو شارە کۆچیان کردبێت و نەیانتوانیوە ئاوێنەکە لەگەڵ خۆیان بەرن. شوێنەوارێک، گەنجێک، یادەوەریەکی نووسویان لەسەر ئەو ئاوێنەیە بەجێ هێشتووە. هێندە بەسا کە دەزانین چۆن لە بەرامبەریدا دەوەستین و گفتوگۆی لەگەڵ بکەین بۆ ئەوەی هەندێک لە ڕازەکانیمان بۆ بدرکێنێ. چەند کارێکی مەترسیدار و سەرنجکێشانەیە ئاوێنەیەکی ئاوا لەو سەرشۆستەیەدا بنرێت بەبێ ئەوەی بزانرێ کێ دەیکڕێت و بەکاری دەهێنێت. ئێستا و ئاوێنەیە لێرەیە لەم ماڵەدا کە هەموو شتێک تێیدا لە بێدەنگیدا لەناو دەچێت. هەستا و بەرەو ئاوێنەکە ڕۆی. ئایا قورسایی بێزاری و تەنهایی خۆی دەخاتە سەرشانی ئاوێنەکە؟ یان دەیکاتە شاهید و هاوڕێ و هاوبەش لەم کاتەنا لە بارانەدا کە تێیدا هەست دەکات هەمووان لە دژی ئەو دەستەگەری دەکەن. واز لە سیرکردنی ناهێنێ و پێی سەرسام نابێت بەبێ ئەوەی شتێکی تێدا نەبینێت، وەک پەیکەرێک لی دەڕوانێ یان وەک پارچەیەکی ناوازەی هونەری یان شتێکی خۆڕایی یان بێسوود. زەنگی تەلەفۆنەکە لێیدا بە ترسەوە لە شوێنی خۆی هەڵبەزیەوە. هەرگیز سەرکەوتوو نەبووە لەوەی لەگەڵ ئەو زەنگەدا ڕابێت و نەشی توانیوە دەنگی نزم بکاتەوە. دەبێت هەڵەیەک هەبێت. دەنگی ژنێک داوای مەولای ئەحمەد دەکا. وەڵامی دایەوە کە لەم ماڵەدا هیچ کەسێک بە مەولای بانگ ناکرێت، بە تایبەت ئەحمەد. پاسەوانی گەراجی ئۆتۆمبیلەکانە، ئەوەی کە جارناجارێک دێت لەم ماڵە نان دەخوات. مەولای ئاماژەیە بە پایەبەرزی، خانەدانی، ئۆرستۆکراتی. ئەویش حەزی لە پەلەبەندی و چینایەتی نییە، حەزیشی لە تەلەفۆن نییە، بە تایبەت کە هەستی بیستنی خراپ دەبێت. داوای لە ژنەکە کرد چەند جارێک ڕستەکەی بۆ دووبارە بکاتەوە. کاتێکی شتێ نەگەیشت تەلەفۆنەکەی فڕێدایە سەر زەوی. ئەمە ئامێرەی لێرەیە ئەوەی بیردەخاتەوە کە خەریکە هەستی بیستن لە دەست دەدات. تەواو وەک تەلەڤیزۆنەکە ئەوەی بیردەخاتەوە ڕۆژ بە ڕۆژ هەستی بینینی لە ناو دەچێت.
ئەحمەد ئیدی نایەت بۆ ئەوەی لە ماڵەدا نان بخوات گومانی لەوە هەیە ژنەکەی فری بدات چونکە ئەو کوڕێکی گەنجە و هێشتا 30 ساڵی تاو نەکردووە و ڕوخساری جوانە و دوو چاوی ڕوون و قژێکی لولی هەیە. ژنەکەی حەزی لە قژی لولە و زۆر خەفەت لەوە دەخوات کە قژی مناڵەکانی خاوە. داوای لێ کردووە بەبێ وادەی پێشوەخت نێتە ماڵیان. ئەم مەسەلەیە هەلی ئەوەی بۆ ڕەخسان لەگەڵ ژنەکەی شەڕ بکات لە پێشدا ترسا و هەمان کاتیش پێی خۆش بوو مێردەکەی غیرەی لێ دەکات. لەگەڵ ئەوەی هەڵسوکەوتی لەگەڵ ئەحمەد بێڕتوش بوو هەمیشە لە چێشخانەکە دانی بۆ دادەنا و پرسیاری ژنەکەی و دوو مناڵەکەی لێ دەکرد کە لەگەڵ ننک و باپیریاندا لە شارۆچکەکەن. ئەمەش بەس بوو بۆ هەڵایسانی پزیسکی شەڕی گەورەیان کە نۆرە کۆکە و هەناسە توندیەکەی وەستاندی. ژنەکەی نەیدەیتوانی لای خۆی یەکاڵایی بکاتەوە کە داخۆ مێردەکەی غیرەی لێ دەکات یان ئەوە بیانوێک بوو بۆ کردنەوەی دەرگای شەڕکردن. ژنەکەی بیر دەکەوتەوە کە لە سەردای هاوسەرگیریاندا دەرگای ماڵەوەی بەکلیل لە سەردا دەخست. ڕێگەی نەدەدا بچێتە دەرەوە و لە هەفتەیەکا یەک جار بۆی هەبوو بڕواتە دەرێ ئەویش بۆ حەمامی ژنان خۆی دەیبر بۆ حەمام و ئێوارەش دەچۆ بە شوێنیدا. هەندێک جار بیری دەچوو بچێتەوە بە دوایدا کە بیری دەکەوتەوە بە خێرایی دەڕۆی بە دوایدا و جنێوی دەدا. غیرە بەشێک بوو لە نەریتەکان بەڵام لەم تەمەنەی ئێستای ئەواندا غیرە مانای چییە؟ ئەو 80 ساڵی تێپەڕاندووە و ژنەکەشی نزیک دەبێتەوە لە 70 ساڵ. بەلای ژنەکەیەوە غیرە لەو تەمەنەی ئەودا جۆرێکە لە شێتی بەڵام بەلای ئەوەوە غیرە ڕاهاتن و بەردەوامیە. ئەوەی لە یاد نییە کە دوجار وەک ژنومێر پێکەوە خەوتن کەی بووە. نایەوێت بیری بکەوێتەوە لانی کەم بەر لە 15 ساڵ بووە. هەردووکیان لە هەمان ژوور بەڵام هەرێکیان لە لایەک دەنون. لە ماڵەکەدا زۆر ژووری بەتاڵ هەیە بەڵام هەردووکیان لە یەک ژوور دەنون. هەریەک لەو دوانە دان بەوەدا دەدێن کە ترس وەکاری سەرەکیە کە ڕێگری لێکردوون لە یەکتر جیا ببنەوە. ترس لە هەموو شتێک و لە هەر شتێک، ترس لە مردن بە تەنها، ترس لە هێرشی دزەکان، ترس لە تارماییەکان لەگەڵ ئەو شەڕەنگێزیەی کە باڵی بەسەر پەیوەندەکەیاندا کێشاوە بەڵام هیچیان حەز ناکەن ئەوی تر تەندروستی تێک بچێت. گەل لە دوورەوە چاودێریان بکەین سەرنج دەدەین بێزاری زاڵە بەسەر سۆزدا. ئەم هەرگیز سۆزی دەرنابڕێت. ئەوە بۆ لاوازەکان بەجێ دەهێڵێت. تەنها ئەوە نەبێت کە پەیوەندی بە مناڵەکانیەوە هەیە. بەڵام ناڵێت من خۆشم دەوێن بەڵکو دەڵێت بۆچی منتان خۆش ناوێت. کاتێک یەکێک لە کوڕەکانی سەردانی دەکات و دەڕواتەوە لە خەفە تا دەگری زۆر هەوڵ دەدات هەستەکانی بشارێتەوە بەڵام شکست دەخوات. داودی ڕۆیشت و کاسێتی مۆزیکی ئەندلوسی لەسەر ڕیکۆردەکە بەجێهێشت. کاتێک خەبەری بۆوە تاریکی داهات بوو بۆ ئەوەی گڵۆپەکە دابیگرسێنێت دەبوو هەستێتە سەر پێ. ژنەکەی لەسەر قەنەفەکە لە بەردەمیدا و لە سوچێکی ژوورەکەدا خەوتووە. بانگی کرد بە ناوی خۆیەوە نا بەڵکو بە یەکێک لەو دەیان ناوەی کە بەسەریدا بڕی بوو. وەڵامی نەدایەوە ڕەنگە بەڕاستی نووست بێت لەوانەشا لە خەودا مرد بێت. ئەو بیرۆکەیە ترساندی بە ئاستەم هەستا چوو گوێی لە هەناسەی کرد هەستی بە ئاسوودەیی کرد نووستووە و هیچی تر. وای دەبینێت بۆی نییە ئەو هەستانە لە ناخیدا بڕوژێنێت. سۆز لای ئەو شتێکی زبرە لە ناخیدا نێژراوە زۆر ئازار بەخشە. گوڵۆپەکەی داگیرسان چەند حەز دەکا هەندێک چای گەرم بخواتەوە بەڵام ناوێت داوا لە ژنەکەی بکات. دەزانێت بە زمانێکی شەڕەنگێزانەوە داوای لێ دەکات ڕقی لی هەستا چونکە لەو ساتەدا نووستووە کە ئەم دەیەوێت کوپێک چای تێدا بخواتەوە. دەتوانێت بە نەرمی لە خەوی هەستێنێت بەڵام نایەوێت. ئەوە شتێکە لەو بەهێسترە هەرگیز نەرم نەبووە لەگەڵیدا کەواتە بۆچی ئێستا و دەست بەجێ وابێت. ڕەنگە ژنەکەی تێنەگات نەخێر ئەوە هەنگاوێکی هەڵەیە. ساتەکانی خۆراوە بوون لە زستاندا لە ڕێگەیەکی بەردەڵان دەچێت درێژ و پڕمەترسی ونبوون و بینینی شتی سەیری تێدا ڕوودەدات و نیگەرانکەرە. چەند دەستێک لە تەمەکەوە دێنە دەرێ یان چەند درەختێک ڕات دەکێشێتە شوێنێکی تاریکەوە دارستانێکی گەڕۆک. هەموو ئەو شتانە دەخات کە ڕوبەڕووی دەبنەوە. ساتەکانی خۆراوە بوون کۆتایی نییە لەبەر ئەوە ئەو چاوەکانی دادەخات و بڕوا بەخۆی دەهێنێت کە بە قوڵی نووستووە. ئەو نانوێت بەڵکو خۆی دەشارێتەوە بۆ ئەوەی خۆی بە ناچاری نەبینێتەوە لەبەر ئەوەی یەکێک لەو ڕێگەیانە بگرێتە بەر کە بەرەو نادیار دەڕوات. ئەوە خەوی ترسە دڵ بە توندی لێ دەدات تا ڕێگە لە ئاگایی بگرێت و بەرەو نادیاری بڕوات. ئەوە خەوە جەنجاڵ مەترسیدار نیگەرانی لە کاتێکدا دەبێت کە ناچار بکرێن سەرنجی هەموو ئەرکەکانی جەستە بدەین. چاودێری هەناسەدان دەکەین لێدانی دڵ دەژمێرین خۆمان بە مەکینەیەکی کۆن دەزانین کە ڕەنگە لە هەر ساتێکدا بێت بوەستێت. کەسێک لە دەرگا دەدات سەری بەرز کردەوە چاوەکانی نیوە داخراون کارەکەرەکە دەرگاکەی کردەوە. ئەوە کەریمۆیە
ئەو شۆفێری تەکسی جارناجارێک دێت و خزمەتی خۆی پێشکەش دەکات. پیاوێکی تووڕەی لادێی هاتە ژوورەکە و باران تەڕی کردبوو. پێڵاوەکانی داکەن دانەویەوە بۆ سڵاوکردن. حەزم کرد سەر لێ بدەم چونکە ڕەنگە پێویست بە ئۆتۆمبیلەکە بێت، بە تایبەت لەم کەشوهەوایەدا. کەشوهەوا پەیوەندی چییە؟ لەمە پێش پێم و تیمەیە بۆ ئێرە، پاشان هێشتا دەتوانم بەپێ بڕۆم. ڕۆژی 2 جار دەڕۆم بۆ دوکان و دێمەوە، مەگەر هاتبی بۆ ئەوەی بە زمانی لادێی قسە بکەین. ئەو زمانە کاتێ فێر بووم کە خەریک بوو فێری ئیسپانی دەبووم. زمانێکی زۆر خۆشە، ڕاستە تۆزێ قورسە وەک ئەم وڵاتە، بەڵام ڕاستە خۆیە. گەورم تۆ دەزانی کوڕەکەت منی بەکرێ گرتووە بۆ ئەوەی کار بۆ تۆ بکەم. من دێم و تۆش حەزت لە چی ئەوە دەکەین. سەبارەت بە قسەی لادێیش من ماوەی 20 ساڵە نەچوومەتەوە بۆ ئەوێ. تۆ زێکتیم بگە کوڕەکەم وەک تۆ وا دەزانێ من گەشتومەتە ئەم تەمەنە دەبێت خۆم بخەمە ئۆتۆمبیلێکی بچووکەوە. نەخێر ئۆتۆمبیلی بچووک نییە، بەڵکو مارسیدسی 200 دیزڵی هاوردەی ئەڵمانیا و لە خزمەتی تۆدایە. کەواتە مەسەلەکە جیاوازە. دانیشە پەرداخی قاوە بخۆرەوە، قاوەی هاوردەی بەرازیل و پوختەکراوی ئیسپانیا، بۆ ئەوەی گێکی مەزاجت بچێتەوە شوێنی خۆی. سوپاس، حەزم لە قاوە نییە، کاتم نییە. لەم کەشوهەوا خراپەدا ئیش زۆر دەبێت. گەر هەڵم نەکردبێت کوڕەکەم پارە دەدات بە تۆ بۆ ئەوەی ڕۆژانە بمبیتە دوکانەکەم. کەواتە تۆ ئێستا لە کاتی کاردای، ماوەی چوون بۆ دوکانیش بەقەد ماوەی قاوە خواردنەوەیەک و جگەرە کێشانێکە. تۆ بە ئۆتۆمبیلەکەت دەرچویت، تۆ زێبە حەسێرەوە و نوکتەیەکی پێکەنیناییم بۆ بگەڕەوە. چونکە گەر نەتوانی مشتەرەکان بخەیتە پێکەنین، تۆ محکومی بە لە ناوچوون. تەکسیەکە لە کار دەکەوێت، تۆش مەزاجت تێک دەچێت و دەبێتە هەواڵێکی ناخۆش بۆت. تۆ زێخۆی ڕێخستە و قاوەیەکی بۆ خۆی تێکرد و کەوتە پێکەنین. ئێستا گەیشتینە شەقامی مەکسیک. دوای نیشانی هاتوچۆکە 10 دەقیقەمان لە پێشە بۆ ئەوەی بگەینە تەتوان. نوکتەیەک لەسەر پیاوێکی ڕەزیل دەگەڕمەوە. ئاهای لە ڕەزیلەکان لە بنەچەی شەیتانەکانن، دەیان ناسم، ئەوان دوژمنی منن. ئەوەندەی نەماوە شەڕ لە دژیان هەڵگرتێنم، نەچارەیانم دەوێت نەچارەیان دەوێم. بە ڕوخساریانە دەیان ناسم. کاتێک تەوقع لەگەڵ یەکێک دەکەن زوو دەستیان دەکشێنەوە، نەکاش تێگون بکەن. ئەوە چیرۆکی پیاوێکی ڕەزیلە کە دایکی دەمرێ. زۆر خەمبار دەبێت بە چای فرمەسکاییەوە بە هاوڕێکانی دەڵێت لەو کارە ساتە دایکم کتو پڕ مرد بەجێی هێشتم. هاوڕێکانی دەڵێن چی بەجێ هێشت؟ پێیوتن هیچ، تەنها موستیلەیەک و بازنێکی ئاڵتون. من لەو بڕوایەدەم ئەو نوکتەیە پێکەنیناوی نییە، زۆر خەم ناکە. ئەو کەسە پیرۆزی دایک و باوک نازانێت، جۆ بگرە. گەر باوک و دایکت نەفرەتت لێ بکەن، نەک مەحکوم دەبی بە چەرمەسەری، بەڵکو خوددا لەم دنیا و لەو دنیاش ئازارت دەدا. هەمیشە دایک و باوکم لە خۆم ڕازی کردو و هەمیشەش لە کوڕەکانیشم ڕازیم، تەنانەت گەر هەڵەشم لە بەرامبەرا بکەن. من ئاوام چونکە کە مناڵ بووم دەمبینی دایکم چەند ئازار دەکێشێ بەهۆی برا بچووکەکەمەوە و کە لەگەڵ ژنەکەیدا و پێش نیوەڕۆی زەماوەندەکەیان کۆچیان کرد بۆ میلیلیە بە مەبەستی گەڕان بە دوای دەوڵەمەندیدا. بۆ ماوەی 11 ساڵ هیچ هەواڵێکی ئەو برایەمان نەدەزانی. 11 ساڵ لە دیارنەمان و نیگەرانی، هیچ ناونیشانێکمان نەدەزانی، نەمان دەزانی لە نادورە یان لە میلیلیەیە. لەو کاتەدا پەیوەندیکردن لە نێوان مەغریبی فەڕەنسی و مەغریبی ئیسپانیدا زۆر سەخت و ئاستەم بوو. هەموو گەنجێتی دایکم لەو چاوەڕوانیە درێژە بێ کۆتاییەدا لە ناوچوو. ئەوە چاوەڕوانی نەبوو، نەخۆشی بوو. دایکم من و براکە بین دەنار بۆ دەوروبەری شارەکە، بۆ باخچەیەکی بەجێڵڕاوی مەترسیدار کە پێی دەوترا باخچەی جادوگەران. لەبێ سەرچاوەیەکی لێبوو ناوی بیری ئەو دیاب بوو. ئەفسانەیەکێ دەڵێت ئەوە بیری ئەو کەسانەیە کە دیار نین و بێسەر و شوێنن. هێندە بەس بوو لە ئێواراندا کاتێک تیشکی خۆر هێشتا ماوەیەک ناوی کەسە نادیارەکە بێنین و بە قایم بانگی بکەین. دواتر گوێمان هەڵدەخست. ئەگەر بیرەکە دەنگی نەدایەتەوە ئەوە مانای ئەوەیە کە کەسی نادیار گوێی لە بانگەکە بووە و بەم شێوەیە. من زۆر بڕوام بەوە نەبوو، بەڵام دایکمان دەستی کرد بۆ وەڕێنە و کوڕەکەی لە هەموو شوێنێکی دەوروبەری خۆیدا دەبینی. وا دیار بوو کە لەسەر لێواری شێربوون بوو. ئێمەش ناچار بووین بە قسەی بکەین. نازام کەس گوێی لە هاوارەکانمان بوو، بەڵام دوای چەند مانگێک و بەیانیەک برا نادیارەکەمان گەڕایەوە. هێشتا بەرەبەیان بوو. کاتێک دایکم بینی وای دەزانی خەو دەبینێ. پێکەنی و بورایەوە. هیچ قسەی لەگەڵ نەکرد و پاش ماوەیەک لە تاو خەفەت کۆچی دوایی کرد. کەریمۆ، ئێستا دەتوانی بڕۆیت. ئەوە تا گەیشتینە گەڕێکی تەتوان. دەتوانی لە یەکەمی شەقامدادان بەزێنی و خوارد لەگەڵ. ماڵەکە بێدەنگیەکی قورسی لێوە ئاڵاوە. جزدانی پارەکەی دەرهێنا و کەوتە ژماردنی پارەکانی 152 درهم. وا هەستی کردێکێک دزی لێ کردووە. جارێکی تر ژماردیەوە. 500 درهەمی پێ بووە. پارەی تەلەفۆنەکەیدا 308 درهم بوو.
بیری کەوتەوە پاکەتێک شافی کڕیوە، بەڵام دواتر پاکەتەکە و ڕەچەتەکەشی فڕێدا بۆ ناو زبڵدانەکەەوە. نەفرەتی لە شافەکە و لە نەخۆشیش کرد. جزدانەکەی خستە ژێر سەرینەکەی و هەوڵیدا بنوێت. هەست دەکات ئارەزووی خەوی هەیە. هەستا لەسەر جێگەکەی و بەرەو چێشخانەکە ڕۆی. ئاوی کردە قۆریەکەی سەر تەباغە غازەکە. وای بە باشزانی خۆی چابە خۆی ئامادە بکات. بڕە پێویستیەکانی لێ تێکچوو، شڵەژا. لە کاتی داگرتنی قۆریەکەدا خەریب و خۆی بسووتێنێ. لەگەڵ قومێکی لە چاکەدا زانی شتێکی لە جاران کەمتر تێکردووە. چی بکرێت بۆ گۆڕینی ڕەوتی زەمن، بۆ دەربازبوون بە سەلامەتی لەم ڕۆژە بێکۆتایە. سەیری دەوروبەری خۆی کرد. شتەکان لە شوێنی خۆیانن و ناجوڵن، بەڵام لە سەریدا هەستی بە جوڵەیەک دەکات کە بێدەنگ نابێ. هەستی بە ئاشێک کرد، خەریکە سەری دەتەقێنێ و نیوە سەرێشەکەی بۆ دەگەڕێنێتەوە. ئەو ماوەیەکی دوور و درێژە لەگەڵ ئەو نەخۆشیەدا ڕاهاتووە. بیری نەماوەیە کە مینجار ئەو سەرێشەی توش بووە کەی بوو. بەڵام بەخۆ بەدەستەوەدانەوە دەڵێت ڕەنگە لە کاتی لە دایک بوونمەوە دەستی پێکرد بێت. هەموو حەبە ئارام بەخشەکان دەناسێت لە ئیسپرینەوە بۆ ئەوانەی وەک ئەوەن. هەروەها ڕێنمایە ملیەکانیش دەزانێت وەک ئەوەی قاشی پەدادە دەخەنە سەر ناوچەوان و بە پەڕۆیەک سەر تون دەبەستن. لەگەڵ تێپەڕبوونی تەمەندا ئەو نۆرە سەرێشانش کەم و سست بوون، بەڵام کە ئەو سەرێشەیی بیر دەکەوێتەوە سەری دەداتە ئازار. کاتێک بیر لەوە دەکاتەوە زۆرتر تووشی سەرێشە دەبێت، چونکە بیرکەوتنەوەی ئازاریش ئازاراویە. بەخۆی دەڵێت ئەم مەسەلەیە بۆ ماوەییە. سەر ئێشا وەک ئارزووی تێبینیکردن، پەرۆشی بۆ قسەی ناشرین و گاڵتە پێکردن وایە. لە خێزانەکەیدا نەوا بۆنەوەی گواسراوەتەوە. هێشتا باوکی لەبیرە کە چۆن لە تاو ئازاری سەری دەخستە نێو دەستەکانیەوە و مناڵەکانیشی زۆر بەتوندیر بەدەست ئەو ئازارەوە دەناڵێنن. خۆشی کاتێک بەرەنگاری سوپایەک لە مێشولەی دەکرد کە دەیانویست لەژێر کە لەسەریەوە لە مێشکیدا هێلانە بکەن. هێشتا دەفتەری ناونیشانەکان کراوەیە. بە یاریکردنەوە پەڕەیەکی هەڵدایەوە، پەنجەی لەسەر ناوی زەریرق وەستا. زەردەخەنەیەک گرتی، تیشکێک لە هیوا بریسکەیدایەوە، زەریرقی سەرتاش. بۆیە ئەم ناوی لێنابوو چونکە چاوەکانی شین بوون. پیاوێکی کورتە باڵای فێڵباز، هەموو شتێکی لەسەر خەڵک دەزانی. بەگاڵتەوە دەڵێت لیستی ئەو مناڵانم لەبەردەستایە کە بە خوێن ڕێژی لەدایک بوون. لە گەنجێتیدا کاری خەتەنەکردنی دەکرد. هینۆکی پەنجە گەورەی ڕاستی بەکاردەهێنا کە زۆر درێژ و تیژ بوو بۆ کێشانی هێڵێک لەسەر ئەو بەشەی دەویست لێی بکاتەوە. زەریرق کەسێکی گاڵتەباز بوو، بەڵام زمان درێژ و دەستبڕ بوو. قسەی بە هەموو کەس دەگوت و بە خراپە باسی خەڵکی دەکرد، بەڵام چونکە مۆرکی گاڵتەی دەدا بە قسەکانی، بۆیە کەس قسەکانی بە هەند وەرنەدەگرت. ئەوە گاڵتەی بریندارکەرە کە ئەو ناوەی ناوە، ڕاستی لە ناو مێزەرێکدا کە بە ئاڵتون ڕووکەش کرابێت. دەتوانی بیت سەر بتاشی؟ هیچ قش بەسەرتەوە ماوە؟ دەستی هێنا بەکە لە ڕووتەکەیدا. چەند تاڵەموویەکی ون بوو کە هێشتا و سەرڕای هەموو شتێک بەرگەیان گرتووە. ژماردنی 90 تاڵ. چاوەڕوانی زەریرقی کرد، بەڵام بێ ئومێد بوو لە هاتنی. قژم نەماوە، بیابانە، بەڵام ئەوە بەڵگەی ڕۆحی بیرکردنەوە و کارکردنی بێوەستانە. من هەموو قژم بە یەک کەڕەت لە دەست نەداوە. ئەوە بیرەکانمە کە پاڵە پستۆیان بووە بۆ ئەوەی لە ناو قژمدا ڕێگەیەک بۆ تێپەڕبوونیان بکەنەوە. لەگەڵ هەموو تێپەڕبوونێکدا و لەگەڵ هەموو گەردەلوولێکدا هەندێک تاڵەموو دەکەوتن. سەرتاشەکە نەهات، بەڵکو بۆیزەی ئاسنگەر هات. بۆیە پێی دەڵێن بۆیزا چونکە سەری لە شێوەی هێلکەدا بوو. کاتێک دادەنیشێ هەموو گیانی دەلەرزێت بەر لەوەی بەتەواوی جەستەی جێگیر بێت. خزمەتیکی دووری لەگەڵ ئەودا هەیە، چەند مناڵێک و چەند ژنێکی هەیە. نازانێت چۆن خواردنیان بۆ پەیدا بکە، بەڵام هەرگیز کاڵا ناکە. کاتێک زانیەکێ لە کچەکانی خەریکی کاری لەشفرۆشیە تووشی نیوە ئیفلیجی بوو. دەربڕینی وشەکانی ڕوون نییە، دوو چای پڕ لە خەم و بەزەیی. تەنانەت کە پێدەکەنێت نیگاکانی بە خەمێکی گەورە دادەخرێن. دانیشت و هەوڵی دەدا کە نەلەرزێت، چونکە دەیزانی ئەوە خەڵکی تووڕە دەکات. دوو سێوی لە بوخچەکەی دەرهێنا. تۆ دەزانی من ددانێکم نەماوە قەبلە سێو بگیرێت. هەڵی دەگرم بۆ ئەوەی بیدەم بە ژنەکەم. وەک دوو لاڵ قسەیان دەکرد. ئەوە شێوازی ئەوانە و بەوەش دڵخۆشن. پێکەوە چیان خواردەوە. بۆیزە کیفەکەی داگیرساند و دەستی کرد بە هەڵمژینی، بەڵام سەرنجیدا ئەو دوو کەڵا ئازاری هاوڕە نەخۆشەکەی دەدا. کیفەکەی کوژاندەوە و هاوڕەکەی ناوچەوانی ماچ کرد و بە لەرزە لەرز چووە دەرێ. ویستی وەک سەردەمی ڕابردوو خۆی بشوات. یەک ڕۆژی تەواو لە حەمامدا دەمایەوە. خۆی دەشت، دەحەسایەوە، دەستنوێژی دەکرد. دوایی لە ناو حەمامەکەدا سەرخەوی دەشکان.
ئەو خەو بە هەموو شتێکەوە دەبینێت لەگەڵ ئەوەی دەزانێت بەرگەی هەڵمو هاڵاوی گەرمی حەمام ناگرێت لەو کاتەوەی کە تووشی نورە هەناسە توندی بووە حەمامی لێ قەدەغە کراوە ویستی ئەم کەشوو هەوایە لە ماڵەوە دروست بکات بەڵام نەیتوانی ناتوانێت لەگەڵ سیستمی دووشدا خۆی ڕابێنێت هەموو ئەو شتەی دەیکات ئەوەیە کە بانیۆکە پڕ دەکات لە ئاو و لە ناویدا پاڵ دەکەوێت ژنەکەی یارمەتی دەدات لە خۆشتندا بەڵام لە جیاتی ئەوەی سوپاسی بکات بە خراپە مامەڵی لەگەڵ دەکات حەز ناکات پێویستی بە کەس بێت ژنەکەی شەریفە بە چەند پشتێک دەچێتەوە سەر بنەماڵەی پێغەمبەر ئەگەر بیویستە دەبووە ئەولیای خوددا چونکە بەوە بەناوبانگە کە دەستێکی هەیە خێر دەهێنێت نەک توانای دوورخستنەوەی کاری خراپی هەیە بەڵکو دەتوانێت بە تەواوی ئەو کارانە لە ڕیشە دەربهێنێت کە لە کەسێکی دیاریکراو بکرێت زۆر جار کاتێک هەستی بە تاو ماندوێتی دەکرد ئەو دوانەش دوو نیشانی سەرەکین لە نیشانەکانی کاری خراپ هەندێک ئیکلیلی ڕوەکی غاری دەهێنا دوای ئەوەی گەڵاکانی دەدایە بەرئاگر پاشان چەند ئایەکی دەخوێن بۆ ئەوەی هەست بەوە بکا کە شەڕ لە جەستەی کەسە شەکەتەکە دەچێتە دەرەوە تا بگاتە جەستەی خۆی و لەوێوە لە نێو ئاه و فرمێسکە دەچێتە دەرەوە لەبەر ئەوەی کارە خراپەکە بە تەواوی دەرچێت پێویستە کرێک بدرێتە شەریفە جا ئەو کرێ پارە بێت یان مشتێک خوێ ئەم بەوە ڕازی دەبوو کە مشتێک خوێی بدەنێ بەڵام شەریفە حەزی دەکرد ئەو بەخشیشە دەست بڵاوانەتر بێت بەو شێوەیە سەرڕای گومانکردنەکانی و بڕوای بەزانست هەمیشە ئەوەی بەلاو پەسەندتر بوو بەو چارەسەرە ملیانە خۆی چارەسەر بکات کە لای پیرێژنەکان هەبوو دەیود ئەو چارەسەرانە سەرکەوتوو نابن بە دوو مەرج نەبێ یەکەمیان بڕوامان پێیان هەبێت دووهەم بەڕاستی نەخۆش بیت جارێکی تر دەفتەری ناونیشانەکانی کردەوە خستیە سەر ژمارەی حەسەن و حسێن 31421 و 36450 ئەوان دوانە بوون و هاوڕێی مناڵی ئەو بوون ماوەیەکی زۆرە نەیبینیون کاتێک ویستی ژمارەکە داوا بکات ساتێک وەستا بیری کەوتەوە یەکێکیان بە ڕووداوی ئۆتۆمبیل بردووە ئایا حەسەن بوو یا حسێن زۆر لێک دەچوون هاوڕێی قوتابخانە بووین هەموو خەڵک ئەوانی لێ تێک دەچوو ئەوانی ژیاریان بەم لێکچوونی خۆیان دەکرد زۆرم خۆش دەویستن بەڵام ماوەیەکە لە یەکتر دابڕاوین ئەوانیش باروکۆچیان لەم شارە خست شاری ڕەشەبا و شێ لە پەنجاکاندا و لەگەڵ بژانەوەی ئەمریکادا توانیان سامانێکی باش کۆکەنەوە داخۆ کامیان زیندوو بێت ناگەمە ئەوەی بپرسم ئایا ئەوە حەسەنە یا حسێنەکە لە ڕووداوێکی ئۆتۆمبیلدا و لەسەر ڕێگەی کازابلانکا لە توپەت بوو دەتوانم وای دابنێم کە بە هەڵە ژمارەکەم لێداوە نەخێر لە بارێکی وا دانیم ڕێگە بەگاڵتە بدات ئەوە تا بێبەش بووم نەک لە هاوڕێک بەڵکو لە دوو هاوڕێ بەیەکەوە بەلای منەوە شتەکە کۆتایی هاتووە هەست بە ڕۆحی پیلانگەڕی دەکەم چی دەبێت ئەگەر داوای موشی بکەم کە کۆنە دراوسێ بووین دوای ئەوەی ڕووی کردەکاری ئازاد و فرۆشتنی زەوی ئیدی کوتاڵ نافرۆشێت زۆر دەمەکەنم دیوە دەتوانم پەیوەندی پێوە بکەم لە نووسینگەکەی ڕەنگە بۆ ئاشکرا بێت کە کۆچی کردووە بۆ فەڕەنسا یان کەنەدا من دڵنیام لە تەمموزی 1960 دا کۆچی نەکرد بۆ ئیسرائیل بیرۆکەی چوون بۆ ئیسرائیلی هات بە مێشکدا بەڵام ئەوەی نەکردو مایەوە لە بیرما هەموو مانگی تەمموز لە جەبەل تاریق بوو چاوەڕوانی تەوابوونی جەنگی عەرەب جوولەکەی دەکرد بەڵام پێیوتم هەرگیز وڵاتەکەی جەناهێڵت باسی ئێش و ئازاری خزمەکانی بۆ دەکردم کە هەموو شتێکیان بەجێ هێشت و چوون بۆ ئیسرائیل بەڵام سەرزەمینی میعاد دەستخەڕۆی کردن موشی پیاوێکی باش بوو خۆزگە پەیوەندیم پێوەی دەما دەبێت بوو بێ بەچی ڕەنگە زۆر دڵخۆش بێت لە ماڵەکەیدا و مناڵەکانی و کوڕەزا و کچەزاکانی دەوریاندا بێت یان ئەویش هەموو هاوڕێکانی لەدەستداوە ئایا ئەو تەنها کەسە لە هاوڕێیان ماوەتەوە دوای ئەوەی هەمویان بینی یەک لە دوای یەک لە ناو دەچن لە دەفتەرەکەیدا ناوی هەموو هاوڕێیانێ دەسڕێتەوە کە مردوون بۆ ئەوەی خۆی لە هەستی گۆشەگیری لە ناکاو لابدات لەو بڕوایەدا بووم من مرۆڤێکی ڕێک و پێکم و تۆمار و بیرەوەری خێزانەکە دەپارێزم کاروباری هاوڕێیانم پشتگوێ خست هێندە سەرقاڵ بووم بە ڕووداوەکانی خێزانەکەمەوە لەگەڵ ئەوەی هاوڕێکانم لە خزمەکانم خۆشتر دەوێن بەڵام هاوڕێکانم لەبیر کرد لە هەمان کاتا زۆر هۆشیاری ئەوە بووم کە خێزانەکە بە یەکگرتووی بمێنێتەوە ئەوەی پاڵم پێوەدەنێت بۆ ئەوە زیاتر ئەرکان نەک خۆشەویستی باوکم بەر لەوەی بمرێت وەسێتی بۆ دەکردین کە بە یەکگرتووی بمێنینەوە و پەیوەندیەکانی خێزان سەقامگیر بکەین ڕێزی و ئارەزوەیم کرد لەو بڕوایەدام من تەنها کەسم ڕێزی دەگرم هەندێک جار هەست دەکەم کاتی خۆم لە کۆکردنەوەی داوەکانی نهێنەکەدا بەسەر دەبم کە ئاشکراکردنی مەحاڵە تا ئەو کاتەی ڕۆژێک دێت سیر دەکەم سەر لە داوی گونجاوم کۆ نەکردوتەوە باوکم دەیتوانی بە دوورمان بکات لەو کارە هیچە دەیتوانی خۆشەویستی و ئارەزووی سەفەرکردن و خوێندنمان تێدا بچێنێت
بەڵام لە بێکەڵکی ئەم بازرگانیەدا بەجێ هێشتین کە هیوایەکی ئەوتوی تێدا نییە لەگەڵ ئەوەشدا پێویستە یەکگرتوو بین 50 ساڵ بەسەرماندا تێپەڕی هەرگیز یەکمان نەگرت کەسمان نەمانتوانی سامانێک کۆ بکەینەوە کەسمان مەغریبمان بەجێ نەهێشتووە ئەگەر کوڕەکانمان نەبوایە کە ناوی ئێمەیان پاراستووە دەچوینە ڕیزی لە بیرکراوەکانەوە من شانازی بە کوڕەکانمەوە دەکەم بەڵام ئەوان ئایا ئەوان شانازی بەمنەوە دەکەن گومانم لەوە هەیە هەمیشە لە ڕیزی دایکیاندا بوون و بەرگری لێ دەکەن تەنانەت بەر لەوەی کەسیش هێرشی بۆ بەرێت بەو لایەنگیریە ڕاهاتوم هەست بە ئازار دەکەم هەندێک جار دەگریم کوڕەکانم دەزانن تا چ ڕادەیەک زاڵمن ئەندازیارەکەیان باش کار دەکات زۆرتر لە باوکی بایەق بە تەندروستی مناڵەکانی دەدا شتێکی سروشتیە ئەوی تریان زۆرتر ئازارم دەدا بە تەواوی لایەنگری قسەکانی دایکی دەکات هەرگیز حەق نادات بە من هیواخواز بووم قسەم لەگەڵ بکات لایەنی قسەی لەگەڵ بگرمەوە حەزم دەکرد باسی سەفەرەکانی و سەرکەوتنەکانیم بۆ بکات وام لێ هاتووە هەواڵی لە ڕۆژنامە و دراوسەکانمەوە دەزانم چەند ئاواتەخواز بووم و هاوڕێی بوومایە ئامۆژگاریم کردایە و پارێزەری نهێنیەکانی بوومایە بەڵام هەرگیز داوای ئامۆژگاریم لێ ناکات هەرگیز ڕاوێژم پێ ناکات زمانی لێگەیشتنی لە نێوانماندا نییە کاتێ پرسیاری لێ دەکەم بەڵەیان نەخێر وەڵام دەداتەوە من دەزانم گلەی لێم هەیە بەڵام شانازی بە کوڕەکانمەوە دەکەم ئەندازیارەکە و هونەرمەندەکە هەردووکیان بەڕێز و خۆشەویستن هەوڵمدا فێری پاراستنی پەیوەندی خێزانەکانیان بکەم بەڵام ئەو دوانە نایانەوێت ڕەنگە لەسەر حەق بن لەوێ لە دوور بە ساڵاتوان لە ماڵێکی پاک و خاوێندا جیا دەکەنەوە باخچەی جوان و پەرستاری پاک و خاوێن لێرە پەرستارەکان لە شیردۆش دەچن و بۆنی ئارەقیان لێدێ کاتێ پەرستارەکە بە سەمدا دەچەمێتەوە بۆ ئەوەی دەرزیم لێدات خێرا دەست بە لوتمەوە دەگرم لێرە خانەی حەوانەوە نییە بەڵکو قەفەزی مریشک هەیە بۆ ئەو بە ساڵاتوانەی کە هێشتا بەوە مەمرۆیەکانەوە هەڵواسراون خۆشبەختانە دەوڵەمەندەکانمان هێشتا ئەو ماڵانەیان نەدۆزیوەتەوە ڕەنگە لەبەر ئەوە بێت گۆڕستانەکانمان لە گۆڕستانەکانی ئەوروپا جوانترە وەک کێڵگەی گەرمی کێوی کراوەیە ئێمە زۆر جار مردوەکانمان لەسەر گردێ دەنێژین کە دەڕوانێت بەسەر شاردا لەوە زیاتر دەڕۆین و دەڵێن مردوەکانمان دەمان پارێزن گۆڕەکان لەسەر گردێ بێت کە خۆر لێی دەدات یان بە دارزەیتون چنرا بێت یان لە گۆڕەپانێکدا بێ کە بە مەڕمەڕدا پۆشراوە جیاوازی نییە زەوی هەمان زەویە و هەمان بۆن و هەمان شەی هەیە هەمان مێر و کرم و ڕەگ و ڕیشەیە شوێن گرنگی چییە خۆر لە وەهمێک زیاتر هیچی تر نییە لەبەر بپرسن داخۆ حەز بە خۆری سووتێنەر دەکات یان بە بارانێکی بەخۆر بزڕێت و شی بێتەوە خەونێک هەیە خەوم دەزڕێنێ تۆزێک بەر لە ئێستا بینیم لە نێوان خەو و زیندە خەوندا باسی دەکەم بۆ ئەوەی بیرم بچێتەوە چونکە خەونێکە لە جۆری خوێ کە لەگەڵ ڕاستیدا تێکەڵ دەبێ لە خەوندا من مردبووم هەموو خزم و خێزان بە پرتاو خۆیان دەکرد بە ماڵی ئێمەدا لە فاس و کازابڵانکاوە نوێژی عەسر تێپەڕی هێشتا نەنێژرا بووم چاوەڕێی ئەوانەیان دەکرد کە بەنیاز بوون لە شوێنە دوورەکانەوە بێن لەو کاتەدا هەستامەوە کەس سەری سوور نەمالەوەی ژیانم بۆ گەڕایەوە بەشداری ئەو گفتوگۆیانم کرد کە سەبارەت بە ڕێوڕسمی بەخاست سپاردنەکەم لە ئارادا بوو داوام کرد لە فاز بمنێژن ئەو شتە کێشەی بۆ کوڕەکانم نایەوە بە تایبەت چونکە ئەوان حەزیان لە فاز نەبوو وەک هەمیشە بە پێداگریەوە مشتومڕم لەگەڵ کردن خەم و خەفەت باڵی بەسەر ماڵەکەدا نەکێشا بوو ئەوانی دی بە شتێکی سروشتیان دەدایە قەڵم کە مشتومڕی ئەو مەسەلانە بکەم کەس ڕێگری لێ نەدەکردم ڕەنگە لەبەر ئەوە بوو بێ کەس نەیدەیبینم و کەسیش گوێی لێم نەبوو بە ناویاندا دەهاتم و دەچووم کەس نەدەترسا و کەسیش سەری سوور نەدەما لەو بڕوایەدام من ئەگەر مردبێتیشم دەبێت ڕای خۆم هەبێت لە هەموو شتێکدا و بەرەنگاری دەکەم و خۆ بەدەستەوە نادەم ئەوەش ئەو بەرداشە بەهێزە بوو کە لەم خەونەدا بۆی هاتمە دەرێ لە کاتێکە ئەو خەونە دەسوڕایەوە ژنەکەم بە پەشۆکاوی و لەرزینەوە هاتە ژوورێ و پێیوتم برا بچووکەکەی کە بەر لە 5 ساڵ مردبوو هاتۆتە خێوی و داوای لێ کردووە لەگەڵیدا بڕوات لە کەشێکی زۆر سپیدا دەستی بۆ درێژ کردووە وتیشی ئەو ئاماژەیە هەرگیز هەڵە ناکات دەبێ خۆی ئامادە بکات هەستم بە ترس کرد چونکە پارچە قماشێکی زۆر سپی دەرهێنا کە بە گوڵی سپی ڕووکەش کرابوو لەسەر زەویەکە دایخست بۆ ئەوەی شێو بۆنی ناو کەنتۆرەکەی لێ بڕوات ساتێک ئەو قماشە لە نێوانماندا مایەوە ئەوە کفنەکەی بوو من هیچ شتێکم ئامادە نەکردووە من گاڵتەم بە وردەکاریە بچووکانە دێت کە زۆرتر لە بیرڕای ژنان جوانە هەندێک ژن ئەو قماشە دەنێرن شەوێک لە مەکەیە لە مەدینە بێت کاتێک ژنان دەکەونەتە منەوە لەگەڵ جیهانی دواییدا ئاش دەبنەوە زۆر جار گوێم لێیە کە دوعاکانی ئاراستەی ئاسمان دەکات دوعای ساویلکانەیە وەک حساباتی ئەو بازرگانەی کە هیچی نەماوە بیفرۆشێت
دان بەوە دادەنێم کە پێکەنینم بەوە دێت هەرچەندە پێ بکەنم ئەو هەڵدەچێت و تووڕە دەبێت من حەز دەکەم تووڕەی بکەم چونکە ڕۆحی گاڵتە و شۆخی تێدا نییە لەو بڕواایەدام زۆر لە مەرگ ناترسێت زۆر جار سەبارەت بە مەرگ بەهێمنی و خۆبەدەستەدانەوە قسە دەکات لەو بڕواایەدایە لەوێ بەدایکی و خوشکەکانی دەگاتەوە من دڵنیام هیچ کەسێک لەوێ نابینم نە هاوڕێکانم و نە خزمەکانم لەبەر ئەوەش تەنها یەکەم قورسە چونکە بۆ ناکۆتایی درێژ دەبێتەوە بەڵام ئەوەم بەلاوە پەسەندە کە بزانم چی چاوەڕوانمانە چونکە کارم ناگاتەوەی وەک ژاپۆنیەکان بکەم و بچمە سەر لووتکەی چایت و بکاڵ و لەوێ بمێنمە و چاوەڕوانی مردن بکەم کە لەگەڵ برسێتی و سەرما و باڵندەی بریندار کردادێت ئەگەر کرمێک لەژێر خاکدا گۆشتم بخوات بێتاقەت نابم بەڵام ئەوەی باڵندەیەکی چنگتیش چاوم دەربێنێ کە هێشتا زیندوم بەرگەی ئەمەیان ناگرم زۆر جار پێ دەکەنم بەوەی دەیڵێن فڵان هێشتا نەمردووە بەڵام چۆ بۆ سەر شاخ ئیدی دەکەونە بژاردننی ڕۆژەکان و دەکەونە پرسیارکردن لەباری کەشوهەوا و دەڵێن جەستە دەتوانێت ماوەی 20 شەو و 20 ڕۆژ بەرگەی سەرما و سۆڵە بگرێت بە هەر حاڵ ئێستا ژاپۆنیەکان ناچن بۆ سەر شاخ بەڵکو خۆیان دەکوژن لەلای ئێمە خۆکوشتن قەدەغەیە مردن و ژیان بەدەستخوایە هەر کات بیەوێت ئەوەی بەخشیوێتی وەری دەگرێتەوە من ئەو تێڕوانینەم بەلاو پەسەندە بۆ شتەکان ڕاستیەکەی هەرچیەک بێت ئەوە لۆژیکی ترە بەڵام سەبارەت بە دۆزەخ و بەهەشت ئەوە هەر مرۆڤێک ئازادە چی دەبینێت ئەگەر هەبێت چەند حەز دەکەم ئەو کۆمەڵە خوێڕی تێبهاوم کە چەند جارێک ێرشیان بۆ هێناوم و ئەو هەلایان قۆستەوە کە لە ڕۆیشتندا بێتوانم ئەو کوڕە کوێرە 15 ساڵەی کە دژداشەکەی ڕاکێشام و خستمی بە زەویدا چوو بە هاوڕێکانی وت ئەوانیش پچڕان لە پێکەنیندا هەتا هێزم تێدا بوو بە گۆچانەکەم بەرگریم لە خۆم کرد بەڵام دوای ئەوەی هەندێک پێشنیازی ئەویان بۆ کردم لە پۆلیس شکات بکەم هەستم بە سوکایەتی کرد ئەوم ڕەت کردەوە ترسام لەوەی دڕندەیەکەیان زیاتر بێت و ئەم جارەیان ئازارێکی زۆرترم بدەن ئەمە چیرۆکێکە هەرگیز بۆ کوڕەکانم نەگێڕاوەتەوە ئەوە سوکایەتیەکە کوڕەکانم باوکیان ببینن چەند خوێڕیەک ترساندویانە هیوادارم لە جەهەنەمدا بیان بینم بەڵام بەلامەوە باشترە لە دۆزەخی ژیانی ئەم دنیادا سزایان بدەم بەڵام بەهەشت من سوور دەزانم کە بینیومە یان سیرم کردووە کاتێک تەمەنم 20 ساڵان بۆ لە کێڵگەیەکی سەوز و سوور و زەرد دەواازەکان کرابوونەوە و تیشکێکیان لێ دەهاتە دەرێ فەزاش سپی و کچانی ژلی تەنکیان لەبەردا بوو بەسەر پاسکیلەکانیانەوە لەو ڕۆژەدا فرمێسکێک تەنها فرمێسکێک کەوتە سەر گۆنام ئەوە بەهەشت بوو بارانەکە خۆشی کردەوە و ڕەشەباکەش هێمن بۆەوە قاوەخانەی گەڕەکەکە پڕە شوشەی پەنجەرەکانی تاریکە بەهۆی تنۆکە ئاوەکانەوە سەرلی خەڵکەکان نابینرێت بەڵام ژاوەژاو دەگاتە گوێ بێگومان یاریەکی تۆپی پێ هەیە کە بەڕاستەوخۆ دەگوێزرێتەوە لە تەنجا ئەوانەی توانایان هەیە دەتوانن کەناڵە ئیسپانی و ئینگلیزیەکان ببینن بەڵام ئەوانەی توانایان نییە دەچن بۆ قاوەخانە بۆ قسەکردن نا بەڵکو بۆ سیرکردنی یاری تۆپی پێ بە هەمان گەرم و گوڕی وەک ئەوەی لەسەر کورسی گۆڕەپانی یاریەکە دانیشت بێتن تۆزێ گوێی ڕادێرا گوێی لە قیژەیەکی شادی بوو هێی حەز دەکات بەشدار بێت لەگەڵ ئەو کەسانی بۆ تۆپێکی خڕ ئەقڵیان لەدەست دەدەن حەزی لەو گەرم و گوڕیە نییە حەز دەکات تاقی بکاتەوە بەڵام ناتوانێت لە شوێنێ بێت کە تێنەگات چی تێیدا ڕوو دەدات سەری خستە ناو دەستەکانیەوە بۆ ئەوەی گوێی بپارێزێت ئەویش حەزی لە قومار نییە لە سەرکێشی دەترسێت هەر لەبەر ئەوەش لە تەنجە گیرسایەوە شارێکی هێمن و ساکار لە جیاتی کازابڵانکا شاری بازرگانی و کار دەبێت لە بیرکردنەوە بوەستم ئیدی بیر ناکەمەوە بۆشاییەک لە دەوری خۆم دروست دەکەم ئەو مێشولانە لە ڕۆحی خۆم دەردەکەم کە هەڕەشەم لێ دەکەن و خەوم لێ دەزڕێنن ڕەشەباکە توندیەکەی نەماوە لەگەڵ ئەوەی توانی دەرگا و پەنجەرەکان بکاتەوە من ئێستا هەڵدەستم ڕەشەباکە شێدار نییە بەڵکو بەتامە بایەکی گەرم لە باکوورەوە دێت هەورەکان بۆ کۆ چوون ئاسمان شین و ساماڵە کەش و هەوا خۆشە ئێمە لە هاوین داین لە کاتی خەونوچکە داین خەڵکێکی کەم لەسەر شەقامەکەن من بە شەقامی کیڤۆدۆدا دەڕۆم تیشکەکە درەوشاوەیە چاوم تیژ دەکەم کچێک دەبینم لەسەر پاسکیلەکەیەتی هەوا تەنورەکەی هەڵدەداتەوە و یاری بە قژە سوورەکەی دەکات سەیری قاچەکانی دەکەم چەند جوانن زەردەیەکی بۆ کردم وەستام و چاوەڕێم کرد دەورەیەکی تەواو سوڕایەوە پاشان لە پاسکیلەکەی دابەزی و بەرەولام هات هیچم نەوت زەردەخەنەکەی سەرسامم دەکات ئەو ڕوخسارە بەلامەوە نامۆ نییە لەکوێ دیومە ڕەنگە خەیاڵێک زیاتر هیچی تر نەبێ یا خەونێ بێت لەگەڵ خۆیدا ڕۆشناییەک هەڵدەگرێت و پڕم دەکات لە خۆشی و خۆشنودی نەخێر خەو نییە
من لەسەر ڕوخسارم هەست بە نەرمی شنەی باکە دەکەم لە دوورەوە جۆم لە گۆرانیەکە. ئایا ئەوە وەستانە لە بیرکردنەوە؟ هیچ ناڵێم. پاسکیلەکەی خۆی دامێ، پاسکیلێکی تازە. سەرکەوتمە سەری و هەوڵم دەدا هاوسەنگی خۆم لە دەست نەدەم. شتەکە قورس نەبوو. کچەکە بە لەشێکی ڕێکەوە لە نێوان من و سوکانی پاسکیلەکەدا جێگیر بوو. سرم خستە سەر شانی چەپی، قژی لەسەر ڕوخسارم نووست. ئێمەش بە دەشتێکی نقم بوو لە ڕووناکی و ئاوێنەدا دەڕۆیشتین. کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەی کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەیەکی کلتوریە بۆ بەرفراوانکردنی ڕوبەری خوێندنەوە. بەو جۆرەی کتێبەکان لەلایەن کەسێکی دیکە و دەخوێنرێنەوە و بە ئاسانی دێنە بەردەستمان و وەک حکایەتخوانێکی کۆن بابەتەکان یان شتەکان و ڕووداوەکانمان بۆ دەخەنە ڕوو. ئاوا بەو جۆرە کللتوری خوێندنەوە ئاسانتر و خێراتر هەنگاو دەنێت. هەر ئاسانکاریەک ئەرکێکی بەجێیە بۆ ئەوەی کارێک بکەین خوێنەران و کتێبەکان بە ساناترین شێوە کار لێک بکەن. ئەم پرۆژێش ڕێگایەکی کورکراوەیە بۆ ڕێخۆشکردن و هاتنەبوونی توێژێکی تر لە خوێنەران، یاخود گەڕاندنەوە و ئاشکردنەوەی ئەو خوێنەرانەی بار هۆکارێک بێت لە کتێب دابڕاون. ناوەندی غەزەلنووس لە هەنگاوێکی کللتوری گرنگدا پرۆژەیەکی سەرپێ خستووە بۆ خوێندنەوەی کتێب و گەیاندنی بە کتێبدۆستان. پرۆژەکە ڕەهەندێکی کللتوری هەیە و ئامانج لێی تەنیا بەردەستخستنی ئەو کتێبانەیە کە تۆی بیسەر و خوێنەر لەبەر هەر هۆیەک بێت تا ئێستا پێت نەکراوە بیان خوێنیتەوە. تەنیا ئامانجیشی هەرچی زیاتر بە کللتورکردنی کتێبە. کتێبی دەنگی غەزەلنووس، پرۆژەی ئاشکردنەوەی خوێنەرانە بە کتێب. ئێمە دەخوێنینەوە و ئێوە گوێ بگرن.